بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشنايي دنجي. ناوي كتاب ميوجگارو نيرگلا لا نيوان زانستو اسلام دا. نوسر اديب نجم الدين قرداغي. ديزاين گوڤاری بڕیار. چاپی یەکەم. چاپخانەی سیما. مافی لە چاپدانەوەی پارێزراوە بۆ نووسەر. ساڵی چاپ 1432 هیجری بەرامبەر 2011 میلادی. ژمارەی سپارنی لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1461 ساڵی 2011 پێدراوە. خوێندنەوە عەلی خۆشناو. کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. پێشکەشە بە ڕابەر و فریادڕەسی مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم کە هەموو ژیانی تەرخان کرد تاکو لە بەندایەتی بەندە و هەوا و ئارەزوو ڕزگاریان بکات و ببنە تەنها بەندەی خوا و کاڵای مرۆڤ بوونیان پێ بپۆشێت. پێشکەشە بە باوکو و دایکی زۆر دڵسۆزم کە هەمیشە لە خەم و پێگەیاندنی مندا بوون و لە سەختی ژیان و کەمی دەرامەتدا هیچ کات ڕێگر نەبوون لە خوێندنم، بەڵکو هاندەری زۆرم بوون و هیوا و ئاواتیان پەروەردە و پێگەیاندنم بووە. با هەموو مامۆستاکانم ئەگەر تەنها وشەیەکیشیان فێر کردبێتم، هەموو ئەو کەسانەی کە لەبەر خاتری ئەڵڵا یان تەندروستی یاخود ماڵ و منداڵ یان هەر شتێکی تر وازم لەم سێ دێوەزمەیە و هاوشێوەیان دەهێنن. بەو کەسانەی بار شێوەیەک بێت ڕێگری لەو مادە فەوتێنەرانە دەکات، بە ئاڵا گیان و دایکی کە خزمەت و یارمەتی معنەوی داوم و ڕێگر نەبووە لە بەردەم کار و چاڵاکیەکانمدا. پێشەچی یەکێک لە خەفەت و دڵتەنجیە هەمیشەییەکانم ئەو هەموو پلان و پیلانە زۆر و بێکۆتاییانەیە کە لە دژی مرۆڤایەتی ئەنجام دەدرێت کە ئەویش لە پێناو بەرژەوەندی تەنها چەند کەسێکدایە. لە هەمان کاتدا هەمووشیان کەمتەر خەمین بە رامبەری نەبوونی هۆشیاری و شارەزاییەکی تەواو با هۆکار و دەرەنجامەکانیان زیاتر بەرەو هەڵدێر و تێڵێر بوونەوەمان دەبات. لەو دیاریە جوانانەی کە پێشکەشی کۆمەلگا و هەموو گرۆی مرۆڤایەتی کراوە بریتیە لە باس و ناوەڕۆکی ئەم نامیلکەی بەردەستان کە بە قەڵەمە کز و کەم دەستەکەی خۆمان نووسیومانە کە بەرهەمی ماندووبوونێکی زۆر و خوێندنەوەی هەزاران لاپەڕە و تەرخانکردنی سەدان کاژمێرە کە ئەویش لە ئەنجامی بیرکردنەوە و خەفەت خواردنێکی زۆر بۆ گیرۆدەبوونی زۆرێک لە چین و توێژەکانی کۆمەلگا بەدەست بەکارهێنانی ئەم مادە بێسوودانەوە کە ئەوانیش عارەق و جگارە و نێرگەلن کە دەتوانین بڵین تواندراوە لە ڕێگەی ئەمانەوە ئامانج بەدەست بهێن و بیپێکن. نزیکەی 4 تا 5 ساڵی ناوبەناو بەسەریەکەوە خەریکی ئەم پرۆژەیە بووم و زۆر هەوڵم داوە باش بێت، بەڵام لەگەڵ ئەوانەشدا بێکەم و کوڕی نابێت. جا هەر شتێکی باش و جوانی تێدا بوو ئەوە فەزڵ و بەخششی ئەڵڵایە و هەرچی ناتەواوی و هەڵەیەکیشی هەبێت ئەوە لە خۆمەوەیە. بۆیە ئاواتێکی گەورەم بوو کە ئەم کتێب و توێژینەوەیە با چاپ بگەیت و پێش مردنم بڵاو بێتەوە، چونکە ئەوەی با خۆت دەکرێت و دەیزانی ڕەنگە کەسێکی تر بەو شێوەیە نەتوانێت ئەگەرچی دڵسۆزیش بێت. ئەم سێ بابەتەشمان بۆیە پێکەوە هەڵبژارد چونکە هاوشێوە و نزیکی یەکن و گەلێک جار بە دوو یەکدا دێن و دەبنە پلە بۆ ئەوەی دێ و هەندێ جاری تریش سەر بۆ مادە هۆشبەرەکانی دیکە سەرڕا دەکێشێت و 2000 دەستی لە بنی هەمانەی خاڵیەوە دەردەچێت و کە تیریش لاکەوان دەرچوو تازە پەنجەی پەشیمانی گەستن دادی نادات و دوای سووتانی دەستیش فولێکردن و گریان سوودی پێناگەێنێت. ئەم نامیلکەیە لێکۆڵنەوەیەکی وردە سەرەتا خوێندنەوەیەکی زانستی دەکات سەبارەت بە زیانەکانیان لە ڕووی جەستەیی و کۆمەڵایەتی و مادیەوە، دواتر هەڵسەنگاندنیان لە ڕووی ئاینیەوە و حوکمی شەرعیان. بۆ ئەم مەبەستەش دەتوانم بڵێم کەمترین زانیاریم لە خۆوە نەنووسیوە، بەڵکو دوای خوێندنەوەیەکی زۆر لە کتێب و گۆڤار و ئینتەرنێت و چەندین سایتی جۆرا و جۆر ئینجا هەڵسەنگاندن و بەراوردکردنی زانیاری و فتوواکان، بەڵام مەرج نییە لە هەموویاندا سەرچاوەکانیان نووسرا بێت، ئەمەش لە بەرزۆریان بە تایبەت ئینتەرنێت. بۆیە لەم کتێبەدا وەڵامی ئەو پرسیارانە بەرچاو خراوە: ئایا ڕاستە جگەرە و هاوڕێکانی بکوژی مرۆڤە؟ ئایا ڕاستە عەرەقی تێکەڵ دەکرێت؟
ئایا دەتوانرێت وازیان لێ بهێنرێت؟ ئەگەر دەتوانرێت چۆن و بەچی؟ لەبەر گرنگی باسەکە و کەمی زانیاری و هۆشیاریمان زۆر وردەکاری و لەسەرخۆیی تێدا بەکار هاتووە. جا ئیتر مەرزیش نییە لە هەموویدا پێکا بێتمان. کاتێکی زۆری ویستووە تاکو و نووسراوە، بۆیە حەز دەکەین بەڕێزیشت زۆر باوردی و لا گەشتێکی ئارامدا بیخوێنیتەوە و بڕیاری خۆت بدەیت بە تایبەت ئەگەر جیرۆدەی یەکێک لەو سێ دێوەزمێ بوویت، تاکو بەرچاو ڕوون بیت لە بەکارهێنانیاندا و ئەگەر بەردەوام بیت لەسەری چ سەرنجامێک چاوەڕێت دەکات و زیانی دنیایی و قیامەتی چی دەبێت. دواتر ڕوونیشکراوەتەوە چۆن دەتوانیت بەسەر خۆتدا زاڵ بیت و چۆن کۆنتڕۆڵی حەز و ئارەزوەکانت دەکەیت و چۆن خۆت لە دەستیان قوتار دەکەیت و جارێکی تر نەگەڕیتەوە سەریان. زۆر جاران دەبیستینیان پرسیار دەکرێت ئایا جگارە و نێرگە لە حەرامە؟ هەندێک جار وەڵامی زانایانمان سەبارەت بەم پرسیارە ڕوون نییە. ئەمەش بەهۆی ئەوەی ئەو مادانە تا ئاست و سنوورێک تازەن و بەلایەنەوە وایە دەقێکی ئاشکرا نییە لەسەریان، بۆیە بەڕاشکاوی فتوای حەرامبوونیان نادرێت. لەم چەند لاپەڕێدا هەوڵ دراوە بە بەڵگەی زانستی و شەرعی وەڵامی ئەو پرسیارە بدرێتەوە. جێگەی داخیشە تا ئێستا چەند لە کتێبخانەکان گەڕاوم شتێکی وەهام بەرچاو نەکەوتووە کە ئەو لایەنانەی تێدا وەکو پێویست کۆبووبێتەوە و لێکۆڵینەوەیەکی وەها وردیش لەبارەیانەوە کرابێت، جگە لە هەندێک نامیلکە و شتی کەم نەبێت. تەنانەت ئەو کتێبانشکە بە زمانی عارەبی هەیە لە ئاستی پێویستدا نەبوون و ئەوەیشی دەستم کەوتبێت سوودم لێ وەرگرتووە. لە هەمووشی گرانتر تێ هەڵکێشکردنی باس و بابەتەکان بوو پێکەوە و داڕشتنیان. لە هەموو ئەمانەش قڕستر ئیخلاسە بۆ خوای گەورە، ئایا تا چەند بۆ ئەو نووسراوە کە ڕەنگە ئەمە بە ئەندازەی هەموو ماندووبوونەکانی تر ماندووکار بێت. خۆ هەرکردنی ئەم وتەیە ئیخلاسێکی تری دەوێت. پێویستە بشزانین هەر لە تاکێکی کۆمەلگاوە تاکو و مامۆستایانی قوتابخانە و مامۆستایانی سەرمینبەر تا دەگاتە ئاستی حکومەت و دەسەڵاتیش هەمومان کەمتەرخەمین بەرامبەر ڕوونکردنەوەی ئەم ڕاستیە. ئەم نامیلکە و توێژینەوەیە نامەیەکی بەپەلەیە بۆ هۆشیارکردنەوەی لاوان و ئاڵوودەبوانیەتی تاکو چیدی لەوە زیاتر جیرۆدەی دەستی ئەو ماددە ژەهراویانە نەبن و بڵێن پێش ئەوەی ئەوان لە ژیاندا بمان کوژێننەوە بە ئێمە ئەوان بکوژێنینەوە و پێش ئەوەی بمان خۆن بە ئێمە ئەوان نەخۆین و پێش ئەوەی گیانمان بکێشن بە ئێمە ئەوان نەکێشین. بۆیە لە کۆتایی ئەم پێشەچێدا دەڵێن مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە نەتوانێت بڕیاری زاڵبوون بەسەر خۆدا بدات و هەر دیل و گیرۆدەی دەستی ئارەزوو بێت. جا گرنگە لە پاش خوێندنەوەی ئەم لامیلکە یا گوێبیزبوونی هیچ دوو دڵیەکی نەمێنێت و بڕیار بدات و بڵێت با یارمەتی پەروەردیگارم چیدی بەدەست حەزێکی تێکشکێنەر و تاقەت پڕووکێنەرەوە یاری نەکەم و لەو کۆت و بەندیە خۆم ئازاد دەکەم. بۆیە لێرەوە دەڵێن یان تەندروستی و سەلامەتی یان خۆشیەکی کەم، بەڵام ژیانێکی پڕزیان و دەردەسەری و توشبوون بە نەخۆشیە ترسناکەکان و دووچاربوون بە نەخۆشی و ئازارێکەوە کە تەنها چارەیەکیشی نییە. بەشی یەکەم مەی خواردنەوە. یەکەم پێناسەی مەی عەرەق. دووەم قۆناغەکانی حەرامکردنی عەرەق و حیکمەتی حەرامکردنی. سەیەم زیانەکانی عەرەق لە ڕووی مادی و جەستەیی و کۆمەڵایەتیەوە. چوارەم حکمی عەرەق لە ئیسلامدا. پێناسەی مەی عەرەق. عەرەق خەمر لە زمانەوانیدا بە مانای داپۆشین دێت، بۆیە بە سەرپۆشیش دەگوترێت خەمار، چونکە سەر و گەردەن دادەپۆشێت. عەرەقیش بە خەمر ناو دەبرێت لەبەر ئەوەی کە عەقڵ دادەپۆشێت و هەندێک جاریش هەر نایهێڵێت، بۆیە ئاوا پێناسە دەکرێت. الخەمر ما یخامر العەقڵ. لە شەرعیشدا بریتیە لە هەموو ئەو شتانەی کە سەرخۆشکار بێت، ئیتر کەم بێت یان زۆر، ئەگەرچی لە ترێ یان خورما یان گەنم یا جۆ یا هەر شتێکی تر دروست بکرێت. پێکاتەی سەرەکی لە عەرەقدا کوحولی ئەثیلیە یان ئەلئەثانول کە ناوە زانستیەکەیەتی، ئەمەش بە مانای گۆڕانی شەکر بە مادەی ئیثانۆل و نەمانی ئۆکسیجین تێیدا دێت. قۆناغەکانی حەرامکردنی عەرەق. لا پێش ئیسلام و سەردەمی نەفامیەتیدا عەرەبەکان چەند هۆندراوە و وەسف و ناوی جوانیان بۆ دادەنا، بەڵام کاتێک ئیسلام هات بە بەرنامەیەکی پەروەردەیی جوان ڕێگری لێکرد و سەرەتا فەرمانی کرد کاتێک کە نوێژ دەکەن با سەرخۆش نەبن،
بێگومان ئەمەش زۆربەی کاتەکانی گرتەوە، چونکە ئەگەر بیان خواردایەتەوە نوێژێک تا نوێژێکی تر سەرخۆشی بەری نەدەدان. بۆیە تەواوی ڕۆژەکە یان بەشێکی زۆری لێی دوور دەکەوتنەوە تا ماوەیەک لەسەر ئەم شێوازە بەردەوام بوو. ئینجا دواتر بە یەکجاری حەرام کرا. جا ئەمە ئێمەش فێر دەکات کاتێک بمانەوێت سیفەتێک لە کەسێکدا یان کۆمەڵێکدا بگۆڕین پێویستی بە پەلە نەکردن و تەدریج هەیە. دەبێت زۆرێک لە حکومەت و وڵاتان زۆر هەوڵی بنبڕکردن و دژایەتی عەرەق و تڵیاک دەدەن. دەبینیت زۆرێک لە حکومەت و وڵاتان زۆر هەوڵی بنبڕکردن و دژایەتی عەرەق و تلیاک دەدەن. کەچی لە سەرنجامدا دەستەوسان دەبن و چاریان پێ ناکرێت. بەڵام لەناو کۆمەڵگای موسڵماناندا کە بەمانە موسڵمان بێت، تەنها قومێشکیشیان لە حەرامە و ڕێگەی هەموو جۆرە مامەڵەیەکیشیان لێ دەگرێت. جیاواز لە مەسیحیەتیش کە دەڵێن ئەگەر کەمێک بخورێتەوە ئەوە بۆ گەدە چارەسەرە. هەروەک لە ئینجیلدا دەقێک هەیە و دەڵێت قەلیل من یوصلح المەعیدە. خۆ ئەگەر ئەمەش ڕاست بێت ئەوە پێویستە ڕێگا لەم کەمەش بگیرێت، لەبەر ئەوەی سەر دەکێشێت بۆ زۆرتر و زیاتر تا ئالوودە دەبێت و دەستی لە بەنی هەمانەی خاڵیەوە دەردەچێت. هۆکارێکی گەورەی ئەم حەرامکردنی عارەقەش داگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە زیان بە عەقڵ ژیری دەگەێنێت، چونکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت لە سەر مینبەر فەرمووی الخەمر ما یخامر العەقل، واتە عەرەق ئەوەیە کە عەقڵ دادەپۆشێت. ئیتر لە ژێر هەر ناو ناونیشانێکدا بێت مادام ئەم پێناسە بیگرێتەوە ئەوە ڕێگە پێنەدراوە. خۆ هەر شتێکیش خواردنەوەی حەرام بێت ئەوە فرۆشتن و هەموو مامەڵەیەکیشی حەرامە. هەروەکو پێشەنجی مرۆڤایەتی محەممەد صلى الله عليه وسلم دەفەرموێت إن التي حرم شربها حرم بيعها. جا قورئان با سێ قۆناق عەرەقی حەرام کردووە کە ئەمانن. یەکەم الله سبحانه وتعالى لا سورة البقرة آية 219 دفرموه يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. واتا پرسیارت لێ دەکەن دەربارەی مەی و قومار. تۆش ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئەو دوانە زیان و تاوانی گەورە و سوودی بۆ خەڵکی تێدایە، بەڵام زیان و تاوانەکەیان لە سوود و قازانجەکەیان گەورەتر و زیاترە. دووەم الله سبحانه وتعالى لا سورة النساء آية 43 دفرموه يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا. واتا أي أواني باورتان هيا کاتێک ئێوە سەرخۆش بوون نزیکی نوێژ و شوێنی نوێژ مەکەون تاکو بزانن چی دەڵێن. سەیەم الله سبحانه وتعالى لا سورة المائدة آية 90 بۆ 91 دەفەرموێ يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. واتا أي أواني باورتان هيا بزانن کە هەریەکە لە عەرەق و قومار و سەربڕاو بۆ غەیری خوا و بەخت و زار هەڵدان هەموو ئەمانە پیسن و لاکار و پیشەی شەیطانن
بۆیە لێی دوور بکەونەوە چونکە ئەگەر وا بکەن ئەوە سەرفراز دەبن. شەیطان دەیەوێت لە ڕێگەی عەرەق و قومارەوە دوژمنایەتی و ڕقوقینە بخاتە نێوانتانەوە و لە نوێژ و یادی خوا دوورتان بخاتەوە. ئەی ئایا ئیتر کۆتایی پێناهێنن؟ بەم ئایەتە بەتەواوی حەرام بوو. هەندێک لە زانایاندا فەرموون هیچ شتێک وەکو عەرەق جەخت لەسەر حەرامبوونی نەکراوەتەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی حەرامبوونی لە ئایەتەکەدا ئەم لایەنانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم خوای گەورە لە بەرامبەر پەرستنی بت و قوماردا دایناوە و لەگەڵ والمەیسر والئەنساب والئەزلام ناوی هێناوە، بەڵکو پێش هەر سێکیانیشی خستووە دەفەرموێت ریجس، مانای پیسە. خۆخواردنی هەموو شتێکی پیس و زیان بەخشیش حەرامە. سەیەم من عەمەلی الشەیطان، لە کردەوەی شەیطانە، کردەوەی ئەویش تەنها شەڕ و خراپە نەبێت چیتری لێوە دەست دەکەوێت. چوارەم بە وشەی فەجتەنی بوو، فەرمان بە دوورکەوتنەوە دەکات. پێنجەم ئەگەر لێی دوور بکەوینەوە ئەوە سەرکەوتن و سەرفرازی فەراهەم دێنین، هەروەکو دەفەرموێت لەعەلەکم توفلیحون، دوورکەوتنەوە لێی سەرکەوتن بێت. پێچەوانە مەفهوم المخالفەکەی نزیک بوونەوە لێی کارێکی حەرام و زیان بەخشە. هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 91 دەفەرموێ إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. مانای شەیطان بەهۆی عەرەق و قمارەوە دەیەوێت ڕق و دوژمنایەتی بخاتە نێوانتانەوە. هەر شتێکیش کینە و دووبەرەکی لێوە پەیدا بێت ئەوە حەرامە. وەیەصدەکم عن ذیکر الله وعن الصلاة، مانای لە یادی خوا و نوێژ دوورتان دەخاتەوە. ئەوەشی لەمانە دوورت بخاتەوە بێگومان حەرامە. ئینجا دەفەرموێت فهل ئەنتم منتهون، ئایا کۆتاییتان پێهێنا؟ ئەوە دەگەێنێت کە کۆتایی پێبێنین. بۆیە کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە هاوڵە بەڕێزەکان هەموو فەرمویان ئەی خوایە ئەوە وازمان لێهێنا. هیوایان هەبوو پەرداخێکی بەدەستەوە بوو نیوەی خواردبوویەوە کە ئەم ئاەتەی بیست نیوەکەی تری دەڕژاند. بۆیە کۆڵانەکانی ئەو شارە لە عاڵق هەڵنیشتبوو جۆگەلەی بەستبوو. فەرمودەشی زۆر لەسەر هاتووە هەندێکی لە لاپەڕەکانی تردا دەهێنین. کاریگەری خراپی عەرەق خوای گەورە فەرمووی فەجتەنی بوو، لێی دوور بکەونەوە. ئەم نەهیەش لەوە بەهێزترە کە بفەرموێت مەیخۆنەوە. ئەگەر کەسێک 20 بۆ 99 مل بخواتەوە دەبێتە هۆی ئەوەی کە لار و لوێر ببێت و هەستی بگۆڕدرێت. ئەگەر 100 بۆ 299 مل بخواتەوە دەبێتە هۆی دڵتێکچوون و خێلبوون و لاسەنجی تەواو تێیدا. ئەگەر 300 بۆ 399 مل بخواتەوە هۆکاری دابەزینی پلەی گەرمی و تێکەڵکردنی قسە و لەدەستدانی بیر و ژیری دەبێت. ئەگەر 400 بۆ 499 مل بخواتەوە تەواو بێعەقڵی دەکات و دەبێتە هۆی هەناسە توندی و لە سەرنجامیشدا ئەگەری کوشتن و ناردنی بۆ دۆزەخی زۆرە. کاریگەری لەسەر هەموو بەش و پارچەکانی لەش دەبێت، بەتایبەتتر لەسەر مێشک، چونکە وای لێ دەکات کە نەتوانێت هەستێت بە ئەنجامدانی ئەرکەکانی سەرشانی و شیکاری کێشەکان. زیاد لەمەش زیانی زۆری بۆ سەر جگەر و کوێرە ڕژێن و باکتریاش دەبێت. دکتۆر زەغلول دەڵێت دەبێتە هۆی چەندین نەخۆشی دەرونی و جەستەی و کۆمەڵایەتی زۆرێک لە لێکۆڵینەوە پزیشکیەکان دەریان خستووە کە عەرەق خواردنەوە دەبێتە هۆی ڕاوەستانی گورچیلە و هەڵاوسانی پرۆستات و هەوکردن ئەلئیلتیهابی هەموو بەشەکانی کۆئەندامی هەرس هەر لە دەمەوە تا ڕیخۆڵە ئەستورە، کە زۆر جار ئەم هەوکردانە بە شێرپەنجەکان کۆتاییان دێت و ژاراوی بوونی لەش و زیانگەیاندن بە بیر و مێشک و چەندین نەخۆشی تری جەستەی و عەقڵی بە پیریەوە دەچن. هەروە دەبێتە هۆی هەوکردن و پەخخستنی جگەر و پەنکریاس، هەروەکو چۆن دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن و لاوازکردنی ماسوولکەی دڵ.
هەروەها دەبێتە هۆی سنکە کوژێ ئەذەبحات السەدریە و وەستانی مێشک و خوێنبەربوونی بەردەوام و لاوازکردنی کۆ ئەندامی بەرگری جیهاز المناعە ئەو کاتە لە شتوانای ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی نامێنێت. پاشان بەرەو نەخۆشی کۆ ئەندامی هەناسەی دەبات کە هەندێک جار بە نەخۆشی سیلیسی یان شێرپەنجەی سی و بۆڕیەکانی هەوا و قوڕک کۆتایی دێت. هەروەها بەرەو نەمانی چاڵاکی لەشی دەبات و توشکردنی بە زۆر نەخۆشی تر وەکو تێکچوونی دەمارەکان و نەزۆچی. لە هەموو ئەمانش ترسناکتر شێواندنی کۆرپەلەیە لاسکی دایکیدا. هەروەها سەلمێنراوە کە زۆربەی تاوانە ڕەوشتیەکان هۆی خواردنەوەی عەرەقە. ڕێکخراوی OHW تەندروستی جیهانی لە ساڵی 1979دا ڕایگەیاند کە عەرەق خواردنەوە یەکێکە لە کێشەهەرە گەورەکانی تەندروستی لە جیهاندا. بەردەوامبوونیش لە سەری دەبێتە هۆی ئاستەنگ لە بەردەم پێشکەوتنی پزیشکی و کۆمەڵایەتی و ئابووری. لە هەمویان زیاتر دەبێتە چقڵ لە بەردەم پێشکەوتن لە بواری پزیشکی و تەندروستیدا و بگرە بە یەکێکیش لە ڕووخێنەر و تێکدەری تەندروستی گشتی دەژمێردرێت. کاریگەری لەسەر کۆ ئەندامی هەرس. کاتێک ئەم مادەیە بە دەمدا دەڕوات بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی هەوکردنی زمان و لەتلەتبوونی لێوەکان و کەمکردنەوەی ڤیتامینی B2 ئەو کاتەش زمانی وشک دەکاتەوە و پەڵەیەکی سپی لەسەر دروست دەبێت. ئەوە یەکەم قۆناغی توشبوونی شێرپەنجەی زمانە. دەرکەوتووە ئەوانەی کە تووشی شێرپەنجەی سوورێنچک دەبن زیاتر شەڕاب خۆرن. کاتێک کە دەشتێتە ناوەوە ڕێژەی ترش کلۆری ئاو و پیپسین زیاد دەکات. ئەمەش دەبێتە هۆی فراوانکردنی مولولەکانی خوێن لە ناو هەناوە پەردەدا تاکو و هەمویان بریندار دەکات و خوێن بەربوونێکی زۆری بە دوادادێت و دەیڕشێنێتەوە و خوێن هەڵدێنێتەوە. ئەوەی کە بەردەوامە لەسەری تووشی هەوکردن و پوکانەوە و شێرپەنجەی گەدەدێت. ئەمەش کەمتر تووشی ئەو کەسانە دەبێت کە ناخۆنەوە. زیانێکی تری دەبێتە هۆی تێکچوونی جوولەی ڕیخۆڵە و هەوکردنی پاشان تووشی سکچون و بۆن لێهاتنێکی زۆر و ناخۆشی دەکات. لەم کاتانشدا ڕیخۆڵە بە ئاسانی ناتوانێت خۆراک و مادە پێویستیەکانی لەش وەک پێویست بمژێت. هەروەها دەبێتە هۆی هەوکردنی هەناوە پەردا کە ئەویش تووشی هەوکردن بوو ناتوانێت مادە لینجەکان بە تەواوی هەرس بکات. هەروەکو چۆن دەبێتە هۆی خاوکردنەوە و لاوازکردنی جوولەی ماسوولکەکانی ڕیخۆڵە و بە تەمەڵی دەتوانێت مادە خۆراکیەکان لە گەدەوە بۆ ڕیخۆڵەکان بگوێزێتەوە. کەمی ڤیتامین B6 و B2 دەبێتە هۆی ئەنیمیا بە هەموو جۆرەکانیەوە. بە هەمان شێوە نەخۆشی بلاجڕە و سقەربوت کە نەخۆشیەکە بە خوێنبەربوونیش ناو دەبرێت چونکە نەخۆشیەکی ترسناکە تووشی خوێنبەربوونێکی زۆری پووک و شوێنەکانی تری لەشی دەکات. بەڵام هەندێک لەم نەخۆشیانە بەوازهێنان لە خواردنەوەی ئەو دێوەزمەیە چارەسەر دەبێت. کاریگەری لەسەر جگەر. زانستی نوێڕوونی کردوتەوە بەردەوامبوون لەسەر خواردنەوەی عەرەق دەبێتە هۆی مراندنی خانەکانی جگەر و بە مۆمبوونی. ئەو کاتەش هیچ سوودێک لە بوون و مانی ئەو خانەنەدا نامێنێت. هەروەها دەبێتە هۆی گرژبوونی جگەر و کۆبوونەوەی ئاو لە سکدا. ئەمەش لە سەرنجامدا نەخۆشەکە بەرەو فەوتان دەبات. لە ڕۆژنامەی ئەشەرق ئەوسەطدا بابەتێک بڵاو کراوەتەوە کە تێیدا دەڵێت ساڵانە 56,000 کەس بەهۆی عارەقەوە لە فەڕەنسادا دەمرێت کە 22,000یان تەنها بەهۆی بامۆمبوونی جگەر تەشمەع الکەبەدەوە دەمرن. لە ئەڵمانیا 16,000 کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن. هەندێک جار زۆر خواردنەوەی دەبێتە هۆی گەورەبوونی جگەر و هەندێک جاریش دەبێتە هۆی بچووک بوونەوەی کە ئەمەش بێخەوی و ئازارێکی زۆر و دڵتێکچوون و ڕشانەوە و نەخۆشیەکانی جگەر دروست دەکات. ئەو کاتەش کەوای لێهات ناتوانێت کارەکانی ئەنجام بدات و تووشی زەردی و هەست بە بێزاری و ماندووبوون و هەوکردنی مێشک و خوێنبەربوونی دەکات کە ئەمانش دەبنە هۆی مردنی خاوەنەکەی. گۆڤاری ئەللانستکا لە بەناوبانگترین گۆڤارە پزیشکیەکانی جیهانە کە لە بەریتانیا دەردەچێت لە ساڵی 1987 بابەتێکی بەناوی ئەشەوق ئیلا شەرب الخەمر بڵاو کردوتەوە واتە حەز و ئارەزووی خواردنەوەی عەرەق. نووسەرەکەی دەڵێت
گەر تۆ حەزت لە خواردنەوەی عارەقە ئەوە دڵنیا بە بەهۆیەوە دەمریت پاشان دەڵێت 200,000 کەس لە ساڵێکدا بەهۆی ئەم خواردنەوەیە دەمرێت. لە رووسیادا لە چەند مانگێکی کەمدا 17,000 کەس مردووە. لە چاو چەند مانگێکی ڕابردوودا لە 130 زیادی کردووە. هەروەها 2 ملیۆن کەس لە وڵاتەدا بە کحولی ناسراو کە 56,000 منداڵن و لە خوار 14 ساڵیەوەن هەموو یەکێکیش لەم کحولیانە 14 لیتر کەمتر ناخواتەوە. کاریگەری لەسەر مێشک هەر وەکو چۆن کاریگەری زۆری لەسەر دڵ و جگەر و پەنکریاس و گەدەبوو لەسەر مێشک و دەماغیش زیاتری دەبێت. ئەمەش بە شێوەیەک دەبێت کە هێدی عەقڵی لادەبات و ناهێڵێت. ئەو کاتەش لە پلەی بەندایەتی و مرۆڤایەتیەوە دای دەبەزێنێتە پلەیەکی ئاژەڵی بە بەردەوامبوون لەسەری یان عەقڵی بە تەواوی ناهێڵێت یا تووشی شەلەلی دەکات. کە گەشتە ئەم ئاستەش ئومێدی چاکبوونەوەی لێ ناکرێت. دکتۆر براتەر دەڵێت خواردنەوەی یەک پەرداخ دەبێتە هۆی کوشتنی چەندین خانەی مێشک. لێرەدا حیکمەتی ئەم فەرموودە پیرۆزە دەردەکەوێت کە دەفەرموێت ما ئەسکەڕ کەثیرُه فقلیلُه حرام رواه النسائي والترمذي وابن ماجه وأحمد. واتە ئەوەی بڕێکی زۆر ببێتە هۆی سەرخۆشکردن خواردنەوەی کەمێکیشی حرامە. سەیری حکمەتی ئیسلام بکە یەکێک لە بنچینە و قاعیدەی ئوسوڵ الفقه صد الذریعە کە بریتیە لەوەی هەندێشت بە لە ڕووکەش و بنەڕەتدا دروست بێت یا زیانی نەبێت بەڵام ئەگەر زیان و شتی خراپی بەدووا داهات ئەوە حەرامی کردووە وەک خواردنەوەی دڵۆپێک عەرەق یا فرۆشتنی ترێ بە کەسێک کە بزاندرێت دەیکات بە عەرەق. چەند چاوپێکەوتنێکمان لەگەڵ چەند عەرەق فرۆش و عەرەق خۆردا ئەنجامدا. هیچیان فرۆشتن و خواردنەوەی بەلایەنەوە حەرام و تاوان نەبوو. دەیانگوت بە تایبەت ئەگەر کەم بێت بە گاوڕ و موسڵمانانیشەوە ئەمە قەناعەت و بۆچوونیان بوو. هەروەها دەبێتە هۆی سەر ئێشە یا گرژبوونی دەمارەکان. ئەمەش زۆرجار تووشی بێهۆشی یا گرژبوون و سڕکردنی مێشتی دەکات کە کاریگەری خراپی لەسەر کۆ ئەندامی دەمار بوو. کاردانەوەی خراپیشی لەسەر مۆخ دەبێت وەکو ترس و شەرمنۆچی و هەستکردنی زۆر حەساس و بیرکردنەوە و خەوزڕان. بەو مانایە وەکو پێویست ناتوانێت بیر بکاتەوە و ئەرکەکانی سەرشانی ئەنجام بدات چونکە زیان بە توێکڵی مۆخ گەیشتووە کە ئەو توێکڵە کاری بیرکردنەوە و هەستکردنی لە ئەستۆدایە. لە سەرنجامیشدا کارکردن بە شێوەیەکی ڕێکوپێک لەدەست دەدات. تەنها ئەوەندە بەسە کە زانستی نوێ ڕوونی کردوتەوە کە خواردنەوەی ئەم ژارە دەبێتە هۆی کوشتن و کەمکردنەوەی خۆشەویستی لە دڵدا وەکو خۆشەویستی هاوسەری و باوکایەتی چونکە یەکەم هێرش بردننی کحول بۆ سەر مۆخ دەبێت کە ئەویش بەشێکی زۆری بەرپرسیارە لە ڕاگررتنی لایەنی دەرونی. مۆخ زۆرترین زیانی پێدەگات چونکە لە کاتی سووڕی خوێندا هەموو مادە زیان بەخشەکان بە هەموو خانەکانی مۆخ دەگەێنێت. ئەو کاتەش خاوبوونەوە و سڕبوون لە مۆخدا ڕوودەدات کە دەبێتە هۆی لە دەستدانی هەست. ئەو کاتیش ناتوانێت وەکو پێویست شت بنێرێت بۆ مێشک و فەرمان بکات یان وەربگرێت یان کارێک کە کەمێک ئاڵۆزی تێدا بێت توانای شیکردنەوە و تێگەیشتنی کەم دەبێت. زانست ڕوونی کردوتەوە ئەو منداڵەی کە لە دایک و باوکێکی عەرەقخۆر هەردووچیان یا یەکێکیان بە شێوەیەکی گشتی کاریگەری خراپی لەسەر دەبێت و بەجێ دەهێڵێت و بێسۆزی دەکات. هەروەها سیفەتە بۆ ماوەیی کڕۆمۆسۆماتی عەرەقی بۆ دەگوێزرێتەوە هەندێک جار ئەویش عەرەقخۆر و کەسێکی ناباشی لێ دەردەچێت تەنانەت ئەگەر لەو ماڵ و خێزانش دوور بخرێتەوە یاخۆت منداڵێکی لێ دەردەچێت کە زیانێکی زۆر بە عەقڵ و مێشتی گەشت بێت وەکو گێژی یا کەم عەقڵی یاخود شێتی. زۆرێک لە پزیشکەکان ڕوونیان کردوتەوە کە کحول هیچ بەش و پارچێکی جەستە جێناهێڵێت کە نەچێتە ناویەوە. جا لەو شوێنانەش وەکو باسکرا یەکەم شوێنێک کە دەبێتە قوربانی بریتیا لە مێشک کە زووتر خۆی پێدەگەێنێت و دەبێتە هۆی کوشتنی خانەکانی تاکو زۆرتر بخواتەوە خانە زیاتر لەناو دەبات لە سەرنجامیشدا تووشی شەلەلی دەکات یاخود جوولەی ناتەواو و ناسروشتی لە چاویدا دروست دەکات یا تووشی شەلەلی چاو دەبێت. هەر کەسێکیش تووشی ئەمە ببێت ئەگەری چاکبوونەوەی کەم دەبێت. ئەمانەش گەورەی ئەو فەرمایشتە پیرۆزەی
پێغەمبەرە صلى الله عليه وسلم کە دەفەرموێ إنه ليس بدواء ولكنه داء رواه أبو داود وأحمد والدارمي وتا بەڕاستی ئەوە دەرمان نییە بەڵکو دەردە مانای ئەوە دەگەێنێت بەڕاستی عەرق نەخۆشیە نەک چارەسەر زیانێکی گەورەی بریتیە لەوەی کە زیان بە ژیری دەگەێنێت جا هەر شتێکی زیان بە عەقڵ بگەێنێت ئەوە حەرامە چونکە هەموو پاداشت و سزایەک لەسەر عەقڵ دەدرێتەوە کەواتە شتێکی زۆر مەزن و بایەخدارە و دەبێت پارێزگاری لێ بکرێت و هەر شتێکیش زیانی پێ بگەێنێت ئەوە ڕێگە پێنەدراوە کاریگەری لەسەر دڵ زانست سەرماندوویەتی پەرداخێکی بچووک یا کەمتر لەوەش لە ماوەی 24 کاتژمێردا دەبێتە هۆی زیادکردنی لێدانی دڵ با شێوەیە کە لە هەموو خولەکێکدا 12 لێدان زیاد بکات بێگومان زیادبوونی لێدانی دڵیش زیانی زۆری بۆی دەبێت و تەواو ماندووی دەکات چونکە زیاد لە ئەندازەی خۆی کار دەکات هەروەها دەبێتە هۆی خاوکردنەوەی دەمارەکانی دڵتاک و ئەو مرۆڤە هەست بە تەنگە نەفەسی و ماندوو بوون لە دڵیدا دەکات و جگەر و پێیەکانی هێندە دەئاوسێنێت ئەگەر بە زوویی واز لەم پیشە نەشیاوە نەهێنێت سەرنجامێکی ڕەش چاوەڕوانی دەکات بە هەمان شێوە دەبێتە هۆی بەرزبوونەوەی پاستانی خوێن و گرتن و تەسکردنەوەی دەمارەکانی دڵ و نەخۆشی مولولەکانی خوێنبەری تاجی ئەکلیلیە و بە سنگە کوشش کۆتایی دێت ئەکلیلیە بریتیە لە خوێنبەری تاجی کە خوێن لە دڵەوە دەگوێزێتەوە بۆ ماسوولکەکان خواردنەوەی ئەم ژەهرە لە سەرانسەری جیهاندا باو و بڵاوە ئەوەی کەمە جارێکیش بیخواتەوە دەبێتە هۆی بێعەقڵبوون و سەرخۆشکردنی بەڵام ئەو کەسەی کە بە بەردەوامی دەیخواتەوە دەبێتە هۆی تێکچوونی ڕەوشت و لادان لە فیتڕەتی خاوێنی هەندێک جاریش بە شێتبوون کۆتایی دێت هەروەها تووشی نەخۆشی بڕبڕی دەکات کە دەبێتە هۆی گەورەبوون و داخورانی دڵ ئەمەش بەهۆی کەمی ڤیتامینی B1ەوە دروست دەبێت هەندێک لە پزیشکەکانی پێشین هەر لە دێر زەمانەوە وا دەزانن عەرق و هاوشێوەکانی بۆ هەندێک نەخۆشی چارەسەرە هەر وەکو دەڵێن بیرە بۆ گورچیلە هەموو ئەمانە خەیاڵن و لە ڕاستیەوە دوورن چونکە مامۆستای هەموو مرۆڤایەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی إنه ليس بدواء ولكنه داء لا فرمايشتێکی تردا دەفەرموێت إن الله أنزل الداء والدواء وجعل لكل داء دواء فتداووا ولا تتداووا بالحرام رواه أبو داود وتا پەروەردیگار دەرد و دەرمان هەردووچی ناردووە بۆ هەموو نەخۆشیەکیش چارەسەرێکی داناوە ئێوە چارەسەر بکەن بەڵام بە حەرام نا یان دەفەرموێت إن الله لم يجعل شفاكم فيما حرم عليكم رواه البخاري وتا پەروەردیگار شیفای لە شتێکدا دانەناوە کە لەسەری حەرام کردبێتن خۆ هەموو سەرخۆشکارێک و کحولیەکیش حەرامە ئەمەش بە بەڵگەی ئەو فەرمودەیەی کە دەفەرموێت كل مسكر حرام رواه البخاري والنسائي کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە کە الله سبحانه وتعالى لا سورة البقرة 219 دەفەرموێت يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون وایان دەزانی کە سوودێکی زۆری هەیە تاکو ئەو ئاەتەی تر هاتە خوارەوە کە الله سبحانه وتعالى لا سورة المائدة آية 90 دفرمه يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون بەڵام دەبینین بە ڕاشکاوی دەفەرمێت ڕیجس مانای پیسە کە هەموو سود و قازانجێکی لێداڕنی بەمەش ئەو گومانە نەما و ڕەویەوە کە چارەسەر پێی دروستە خۆ بەکارهێنانی مادەیەک کە کحولی تێدا بێت دروست نییە مەگەر تەنها بەم سێ مەرجە یەکەم شتێکی تر نەبێت کە خاڵی بێت لە کحول و سوود بەخشیش بێت بۆ ئەو نەخۆشیە دووەم دەبێت پزیشکێکی موسڵمانی عادل ئەو دەرمانە بنووسێت
سەیەم نابێت سەرخۆش کار بێت مانای ئەگەر بۆ تام و بۆنی خۆش و هاوشێوەی ئەمانە کە پێویستنە بن حەرامە لەمەشەوە ئەوەمان دەست دەکەوێت کە خواردن و بەکارهێنانی ڕۆنی مار و بۆق دروست نین و پیسن مەگەر تەنها لە کاتی ناچاری و بەو مەرجانەی سەرەوە بەکار بهێنرێت هەموو ئەمانەش لەبەر بەرژەوەندی بەندەکان و پاراستنی دین و ژیانیانە شتێکیش ئەوەندە زیان بەخش بێت ئەی چۆن دەگونجێت بۆ شیفا و چارەسەرکردن بەکار بێت مەگەر وەک ئەو پەندە کوردیەی لێبێت کە دەڵێت تا لایەک پینە دەکات لایەکی تر دەدڕێت کاریگەری لەسەر پێست یەکەم کاریگەری لەسەر درکە پەتکەیە لەناو مۆغدا ئەمەش دەبێتە هۆی کشانی مولولەکانی خوێن و دەردانی ڕوونێکی زۆر ئەو کاتەش پێستێکی چەوری لێ دەردەچێت دووەم دەبێتە هۆی حەساسیەتی پێست ئەمەش لە ئەنجامی ئەو ماددانەوەیە کە دەکرێتە ناویەوە بۆ نمونە وەکو خومڕە هەروەها دەبێتە هۆی کشانی مولولەکانی خوێنی دیواری گەدە و ڕیخۆڵە ئەمەش هۆکاری ئەوەیە کە پرۆتینەکان نەتوانێت بە ئاسانی هەرسی بکات لە سەرنجامی ئەمەشدا تووشی حەساسیەتی پێست دەبێت سەیەم تووشی نەخۆشی گەورەی پێستی دەکات کە بە بور فیریان ناو دەبرێت ئەم نەخۆشیەش لەبەر نیشتنی مادەی بڕۆفرین لە پێستدا و حەساسیەتی زۆری دژی خۆر بۆ دروست دەکات چوارەم دەبێتە هۆی کەمی ڤیتامینات لە کاتێکدا کە لەش زۆر پێویستی پێیەتی کەمیش تێیدا تووشی نەخۆشی دەکات بۆ نمونە کەمی ڤیتامین ئەی دەبێتە هۆی وشک هەڵگەڕانی پێست و شەوچێری سوودی مەی عەرەق لە ئاەتەکەدا فەرمووی زیان و تاوانی لا سوود و قازانجی زیاترە ئەمەش مانای ئەوەیە کە قازانجی هەیە بۆ تێگەیشتن لەمە سوودەکانی دەخەینە بەرچاو ئیبن قەیم ڕەحمەتی ئەڵڵای لێبێت دەفەرموێت ئەگەر لایوابوو سوودی پێدەگەێنێت ئەوە جۆرە شیفایەکی کاتی بۆ دێت ئەمەش نەفسی و خەیاڵیە و هیچ پەیوەندیەکی بەڕاستیەوە نییە ئەگەر لای شیوانە بوو سوودی پێدەگەێنێت ئەوە ئەو کەمە شیفایەشی بۆ دروست نابێت کە دەفەرمێت وئیثموهما ئەکبەڕ من نەفعیهما بە ئیسم تەفضیل دەفەرموێت ئەمە دەگونجێت لەلایەنی کڕین و فرۆشتنەوە بێت کە لە ڕووکاردا قازانج دەکات بەڵام ئەمەش خۆی لا خۆیدا زیانێکی زۆر گەورە و بەرچاوی دەبێت هەروەکو هەندێکیشمان خستە ڕوو یا لە بواری پیشەسازی و هەندێک خواردندا بەکار دەهێنرێت یان هەندێک لە ڕۆمان و یۆنان و فارس و عەرەبیش وا گومان دەبن کە ئارەزووی خواردن دەکاتەوە ئەگەر بیسەلمێنین لە سەرەتادا بەهۆی زیادکردنی ترشەڵۆکی گەدە و کلۆری ئاو و پیپسینەوە ئارەزووی خواردن دەکاتەوە بەڵام دوایی دەبێتە هۆی هەوکردنی گەدە و ڕشاننەوەی و دواتری شێرپەنجەی سوورێنچک یان دەڵێن بۆ گەرمکردنەوە باشە چونکە لە ژێر پیسدا مولولەکانی خوێن دەکشێنێت لە ئەمریکا و ئەوروپا لە جەژنەکانیاندا لەسەر شەقام و کۆڵان و باخچەکاندا لە کاتی سەرمادا دەگەڕێن و وا دەزانن کە بەرگریان لێ دەکات بەڵام سەرماکە کاریان تێدەکات و دواتر دەیان کوژێت سوودێکی تری بریتیە لە پاراستنی هەندێک مادە لە شێو تەڕبوونی یا توانەوەی هەندێک مادە کە تەنها لە کحولدا دەتوێتەوە یان توانەوەی مادەی چەوری و شیرینی هەندێک جاریش بۆ بۆنخۆشی وەکو قۆڵۆنیا و بارفان بەکاردێت ئەگەر خواردنێک شتێکی پیسی تێکەڵ ببێت یان خواردنەوەیەک بۆ نمونە دڵۆپێک خوێن بکەوێتە ناو پەرداغێک ئاوەوە یا کەوچکێک کە دراوە لە گۆشتێکی مردارەوە بووەوە ئەگەر بکرێت بە ناو چێشتێکدا ئەوە ئەو چێشتەش پیس و حەرام دەکات چونکە زیان بەخش و میکرۆباوی بووە ئەی ئەگەر شتێک هەموو گیانی میکرۆب بێت و سەرچاوەی پیسی بێت وەکو عەرەق چۆن حەرام ناکرێت هەر کەسێکیش گوێی پێنەدات و بیخواتەوە بێگومان بەڵگەیە لەسەر ئیمان لاوازی ئەگەرچی نوێژ و ڕۆژوشی هەبێت چونکە تاکو باوەڕی بەهێزتر بێت زیاتر لە شتا حەرام و قەدەغە کراوەکان دوور دەکەوێتەوە و نەفرەتیان لێ دەکات ئەو زیانانەی کە بەهۆی عەرەقەوە لە ئابووری دەکەوێت زۆرێک لەو کەسانەی کە دەیخۆنەوە نەخۆش و بێهۆز و لاوازیان دەکات ئەمەش خێزانەکانیان بەرەو هەژاری دەبات بڕێک لەوەی کە پەیدا دەکرێت دەدرێت بە حەقیدا و هێندەی تر بەرەو کەم دەرامەتیان دەبات بڕێکی زۆر لە ترێ و خورما و دانەوێڵە و میوەی تر بۆ ئەم مەبەستە بە فیڕۆ دەدرێت پەرتەوازەبوون و تێکچوونی باری خێزانی و نەبوونی داهات
پارەیەکی بەرچاو لە نەخۆشخانەکاندا بۆ چارەسەری بخۆرانی عارەق تەرخان دەکرێت بۆ ئەم مەبەستە یەکێک لە پزیشکە باڵادەستەکانی کێشەی بابەتی کحولی دەڵێت ئێوە دەرگاکانی خواردنەوەی عارەقم بۆ دابخەن من گرێنتی داخستنی نیوەی نەخۆشخانەکانتان بۆ دەکەم سەرفکردنی بەشێشی زۆری پارەی حکومەت بۆ ڕێگەگرتنی تاوان کە لە ئەنجامی خواردنەوەیەوە دەکەوێتەوە لەبەر ئەم زیانە زۆرانە بوو کە هەندێکی لێرەدا باسکرا کە خوای زانا و دانا بە هەموو نهێنیەکان فەرمووی فەجتەنی بوو لێی دوورکەونەوە هەر لەبەر ئەوەی شاکڕین و فرۆشتن و بارکردن و دەستلێدان و هەر جۆرە مامەڵەیەک و بە هەر جۆرە بیانویەکەوە حەرام کراوە بۆیە ڕێگەدان بە فرۆشتنی مەی بە ئاشکرا لە سەیرانگا و سەرشەقامەکان و دووکان و بازاردا گەورەترین دەرگاکردنەوەیە بەڕووی تاوانکاری و نەخۆشی و پچڕانی شیرازەی خێزان و کێشە کۆمەڵایەتیەکاندا و سەرنجامیش دەبێت باجەکەی بدەین. کاریگەری لەسەر سەفەر زۆر زیانی لە ڕووی جەستەی و مادیەوە هەبوو زیانێکی زۆر و بەرچاویشی لە کاتی سەفەرکردندا دەبێت چ بە فڕۆکە و چ بە ئۆتۆمبیل دکتۆر دیڤید نیومان لە پەیمانگەی پزیشکی فڕۆکەوانی ئوسترالی بابەتێکی بڵاو کردوتەوە کە باس لە گەشت نەکردن دەکات لە کاتێکدا کە عارەق خوڕایەوە چونکە زیانێکی زۆری بۆ خۆی و سەرنشینەکانی دەبێت هەروەها دەڵێت 16 هەڵە و ڕووداوی نەتەوە یەکگرتووەکان بەهۆی خواردنەوەی شەرابەوە ڕوودەدات و زیانی زۆری لێ دەکەوێتەوە ئیتر ئایا ئەمەش چ بەهۆی سەرخۆشیەوە یا سەر ئێشەوە یا دڵتێکچوونەوە بێت ئەگەرچی ڕێژەی کحول لە خوێنیشدا سفر بێت ئەگەر بڕێکی کەمیش لە شەودا خوڕایەوە نابێت سەر لە بەیانی کۆچ بکرێت چونکە کاریگەریەکەی هەر لە ناو خوێندا دەمێنێتەوە لە لێکۆڵینەوەکاندا هاتووە کە هەڵەی فڕۆکەوانەکان دەگاتە 168 ئەمەش لە کاتێکدایە کە ڕێژەی کحول 0.1 زیاتریش نابێ چونکە توانای مێشک لاواز دەکات ئەگەر ڕێژەکەشی لە خوێندا بۆ سفر دابەزێت هەر کاریگەری دەمێنێتەوە تەنانەت چەند ڕۆژێکیش دەمێنێتەوە ئەگەر چیقومێکیش بخورێتەوە دکتۆر نیومان دەڵێت ئەگەر ڕێژەیەکی کەمیش بخورێتەوە گرنتی سەلامەتی کەشتی ڕۆژی داهاتوو ناکات بۆیە نابێت گەشت بکەین تاکو لەسەر حاڵەتێکی تەواو سروشتی و ئاگادار نەبێت خۆخۆشمان زیانی ئەمە لە ئۆتۆمبیلدا چەندین جار دەبینین یا دەبیستین چەند سەرژمێریەکی گرنگ لەسەر مەی و هاوشێوەکانی سیناتۆری ئەمریکی ویلیەم فولبرایت دەربارەی کێشەی مەی خواردنەوە دەڵێت ڕاستە ئێمە گەیشتوینەتە سەر مانگ بەڵام قاچەکانمان لەناو قوڕ و لیتەدا چەقیوە بەڕاستی کێشەیەکی گەورەیە لە نەتەوە یەکگرتوەکاندا زیاتر لە 44 ملیۆن عارەقخۆر هەیە کە 11 ملیۆنیان بەردەوام دەیخۆنەوە مدمین الخەمر گۆڤاری ئەدمانی بەریتانی دەڵێت ئەو زیانانەی کە لە کێشەی عارەق خواردنەوە دەکەوێتەوە تەنها لە ساڵی 1983دا گەیشتۆتە 640 ملیۆن جونەیهی ئیستەرلینی 69 ملیۆنی تریش لە نەخۆشخانەکاندا بۆ چارەسەریان سەرف کراوە ئەو زیانە مادیانەی کە لە عارەقەوە دەکەوێتەوە لە نەتەوە یەکگرتوەکاندا لە شەستەکاندا بۆ هەر ساڵێک گەشتۆتە 2 ملیار دۆلار لە ساڵی 1970دا وەزارەتی تەندروستی ئەمریکی لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە کە ئەو زیانانەی لە ئابووری دەکەوێت لە بوارەکانی تەندروستی و کۆمەڵایەتی و پیشەسازیدا لە ساڵێکدا دەگاتە نزیکەی 43 ملیۆن دۆلار پرۆفیسۆر شاکێت بە ڕاشکاوی دەڵێت لە 93 دانیشتوانی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا مەی دەخۆنەوە لە 140 بۆ 50 تووشی نەخۆشی دەبن و چاک دەبنەوە لە 105 لە ئافرەتان و لە 110 لە پیاوان تووشی نەخۆشی درێژخایەن دەبن سەرژمێریەکی ئەمریکی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە نیوەی حاڵەتە خۆکوژیەکان بە هۆی سەرخۆشیەوە و لە 34 تاوانی فراندن و دەزرێژی و لە 64 ڕووداوی ڕۆشتن و هاتوچۆی لێ دەکەوێتەوە تەنها لە بەریتانیادا ساڵانە زیاتر لە 33,000 کەس بەهۆی ئەم شەرابە ڕۆحیەوە دەمرن کە زۆربەیان لە نێوان تەمەنی 27 بۆ 30 ساڵیدایە لە کاتێکیشدا کە ساڵانە 164 ملیۆن ئیستەرلینی بۆ چارەسەری نەخۆشەکان تەرخان دەکات و زیاد لە 3 ملیۆن ئیستەرلینیش زیانی لێ دەکەوێت
زیاد لەمەش لە نەخۆشخانەکانی ئەم وڵاتەدا زیاتر لە 20 بۆ 30,000 کەس تووشی نەخۆشی عەقڵی و دەرونی دەبن. بڕی ئەو زیانانەی کە بەهۆی عارەقەوە لە کۆمەلگات دەکەوێت دەگاتە 166 بلیۆن دۆلار لە ساڵێکدا. سەیەکی وڵاتانی پیشەسازی عارەق بۆتە هۆی نەخۆشکەوتنیان. لە وڵاتی ئیرلەنداش لە 40% نەخۆشەکانی بەم هۆیەوەیە. لە رووسیاش ساڵانە نزیکەی 47,000 کەس دەکوژێت. لە 40%یان بەهۆی نەخۆشی ترسناک یا هۆکارەکانی هاتوچۆ دەبێت. چەندین کێشەی تری کۆمەڵایەتی لەبەر لاوازی پەیوەندیان و ئارام نەگرتن و چاوپۆشی نەکردنیان دێتە ڕێگە. لە لێکۆڵینەوەیەکی نوێدا هاتووە کە ڕێژەی تەلاق لەناو گەلی ئەمریکیدا ئەوانەی کە دەخۆنەوە هەردووچیان یان یەکێکیان سێقاتی ئەوانی ترە کە ئارەق ناخۆنەوە. هەر لەبەر خراپ مامەڵەکردنیان بەرامبەر منداڵان 1 ملیۆن منداڵ دەفەوتێن و دەستدرێژی دەکرێتە سەریان. لە 181یان بەهۆی ئەم دێوەزمەیەوە دەبنە قوربانی. ئەو منداڵانەی کە لە خێزانێکی ئارەقخۆردا لەدایک دەبن و گەورە دەبن پێویستیان بە چارەسەری لە 132 زیاترە لەوانی دی کە ئەمەش باپێی ئەو سەرژمێریەی ساڵی 1991 بەلایەنی کەمەوە دەگاتە 6 بۆ 28 ملیۆن منداڵ لە 143یان هەر لە تەمەنی منداڵیەوە تووشی شەکرە دەبن. لێکۆڵینەوەیەک ئاشکرای کردووە کە عەرق کلیلی 186 کوشتنی بە هەڵە و 154 کوشتنی بە ئارەزوو لە 162 دەستدرێژی و لە 148 دزی و لە 144 خۆفڕێدان و لە 166 بەکارهێنەری مادەی سەرخۆش و سڕکەرەکانە. 4 ملیۆن کەس لە ئێران بەدەست مادەکانی تلیاک و هاوشێوەکانی گرفتارە و 5,000 کەسیشی کردوتە قوربانی. ڕێژەی خۆکوشتن لە ناو کحولخۆرەکاندا 80 قاتی کەسانی دیکەیە. زیانی کۆمەڵایەتی جگە لەو زیانە زۆر و زەبەندانەی کە باسکرا کاکی عارەقخۆر پشکی باشی لا ڕووی کێشە کۆمەڵایەتیەکانەوە بەردەکەوێت کە هەر مەپرسا وەکو دەڵێن حەدیث به ولا حەرەج. بابەی عارەقخۆر هەمیشە درێژایی ژیانی پڕە لە زیان و دوودڵی و دڵەڕاوچێ و پەستی و هەڵچوون و کە پشتگوێ خستن هەمیشە هەست بە نائارامی و بێزاری دەکات. مەگەر تەنها ئەو چەند خولەکە نەبێت کە عەقڵی لای خۆی نەماوە و لە هەوای خۆیدا دەژیت. هێندە کێشە و جەنجاڵی تێدایە لێی دەڕژێت و کۆتایی نایە وەک کێشەی پەیوەندی خێزانی و هاوڵی و کێشە لەگەڵ خاوەن ئیش و کەم توانایی پێکەوە ژیان و کارکردن کە ئەمەش سەر بۆ بەتاڵی و بێکاری ڕادەکێشێت تاوای لێدێت ئەو کەسە دەبێتە کەسێکی بێزار و جێگای لادڵی کەسدا نابێتەوە و لە ناو خەڵک و کۆمەڵگەشدا وەک پێویست خۆش ناویستێن و ڕێزیان لێ ناگیرێت مەگەر کەمێک لەبەر ترس یا خاتری شتێکی تر. خۆ ئەمەش چەندین کاردانەوەی خراپی لەسەر دەرونی برای شەرابخۆر دەبێت و هۆکاری نیگەرانی و دڵتەنجی هەمیشەی دەبێت. لە سەرنجامیشدا کەسێکی تووڕە و ڕەشبینی لێ دەردەچێت و هەندێک جاریش سیفەتی خۆپەرستی و خۆفەڕستکردنیشی تێدا زیندوو دەبێتەوە. خۆ ئەمەش دەگەڕێتەوە بۆ پڕکردنەوە و قەرەبووکردنەوەی ئەو لایەنانەی کە لە دەستی چووە یان بە کاڵی لای ماونەتەوە. دواتر کەسێکی وای بۆ نامێنێتەوە هەر خۆی تەنیا دەمێنێتەوە. هەر شتێکیش ڕێگر بێت لا بەردەم حەز و ویستەکانیدا ئەم ڕوبەڕووی دەبێتەوە و باتوندی باگژیدا دەچێت تا دەبێتە کەسێکی شەڕەنجێز و تووڕە. ئەمەش ڕەنگە تا ماوەیەک یا لە هەندێک شوێندا بۆی بچێتە سەر بەڵام دواتر زاڵم زەواڵی بۆ دەبێت و تووشی لێدان و شەڕ و گرتن و بەندکردنیش دەبێتەوە. ئەو کاتیش خەمخۆرێکی وەهای نابێت و داڵدرەوەیەشی دەست ناکەوێت. ئەمەش چەندین نەخۆشی دەرونی تری لێ دەکەوێتەوە وەک خەمۆکی و بێزاری و گۆشەگیری و خۆڕەنگە هەندێکیشیان توانای هەڵگرتنی ئەم بار و ناڕەحەتیانەیان نەبێت و پەنا بباتە بەر خۆکوشتن پەنا بەخوای گەورە و ڕۆشتنی بۆ ناو دۆزەخی هەمیشەی و هەتا هەتایی. کورد واتانی لە هەموو جەژێک دەبێت و دنیا و قیامەتی دەدۆڕێنێت. جا ئایا خۆشیەکی کاتی و کەم ئەوە دەهێنێت کە هێندە زیان بە لایەنی ئاینی و کەسیەتی و کۆمەڵایەتی خۆمان بگەێنی و ئەو هەموو قوربانیەی لە پێناودا بدرێت؟ بەڵام بەداخەوە لە بڕی ئەوەی نرخیان گرانتر بکەن کە نرخی لە زۆرێک شەربەت و جۆرەکانی ساردی هەرزانترە. تازە بە تازە لە کوردستاندا ڕێگە باکردنەوەی کارگەی کحولی دەدرێت و خزمەتگوزاری و کار ئاسانی بۆ دەکرێت. ئایا ئەمە هەستکردنە بە بەرپرسیارەتی؟ ئایا ئەمە دڵسۆزیە بەرامبەر لاو خەڵکی موسڵمان و کوردستان؟
ئەی ئەگەر کەسانێکی زۆر تووشی لادان و تێکدان بوون یاسا دادگایی و سزایان بۆ دیاری ناکات ئەی ئەو کات کەس مافی سەرزەنشت و تۆڵە لێیان دەبێت پۆڵینکردنی ڕێژەی خواردنەوەی لە وڵاتاندا لە راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا لە ساڵی 1996 باسی 154 وڵات تێیدا هاتووە کە هەندێکیان بەم شێوەیەیە. یەکەم وڵات ڕێژەی عەرق خواردنەوە بە هەموو جۆرەکانیەوە بۆ هەر یەکێک لە دانیشتوانی پلەی پۆڵێنکردن ڕیزبەندی. یەکەم سلۆڤانیا 15.15 دووەم کۆریا 14.40 سیەم بەریتانیا 9.41 32وەم ئەمریکا 8.9 68 لوبنان 5.43 85 ئیمارات 3.06 131 عێراق 0.61 133 مەغریب 0.58 135 میسر 0.53 144 جەزائیر 0.27 سووریا 0.21 153 کۆتا دەوڵەتی عەرەبی یەمەن 0.15 154 کۆتا دەوڵەت ئیندۆنیسیا 0.9 پلەی تاوانی عەرق سەربازێکە لە سەربازی داگیرکەران و دوژمنانی ڕەوشت و مرۆڤایەتی لە گولە کاریگەرترە و بەو هۆیەوە دەتوانرێت زاڵ ببن بەسەریاندا و چارەنووسیان داگیر بکرێت و ڕەوشتیان بشێوێندرێت جگەلەوەی کە لە قورئاندا حرام کراوە چەندین بەڵگەی تۆقێنەریشی لەسەرە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت لعنت الخمر على 10 أوجه بعينها وعاصرها ومعتصرها وبائعها ومبتعيها وحاملها والمحمولة إليه وأكل ثمنها وشاربها وساقها رواه الترمذي وأبو داود وابن ماجه وأحمد. واتا لا در والنفرة لا ميكراوة لا خوي لوي دايكوشيت لوي داوای کوشینی دەکات لا فرۆشیاری لا کڕیاری لا هەڵگری لەوەی بۆی دەبن لەو کەسەی پارەکەی دەخوات لەوەی دەیخواتەوە لەوەشی دەیجێڕێت. هەر ئەم ژارە کوشندەیەشە ئەمڕۆ ناویان ناوە مەشروباتی ڕۆحی. بێگومان دەبێ ئەم ناوەشی لێ بنرێت چونکە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی کەسانێک لە ئومەتەکەی من ئارەق دەخۆنەوە و بە ناوێکی تریش ناوی دەبن. ليشربن أناس من أمة الخمر ويسمونها بغير اسمها رواه أحمد وأبو داود وابن ماجه والنسائي. بۆیە لێرەدا دەڵێم ئەو ئاوە جۆیەشی ئەمڕۆ هەیە و ناویان ناوە بیرەی ئیسلامی کە ناوێکی هەڵەیە چونکە یا بیرە نییە یا ئیسلامی نییە بۆیە دەبێت خۆی لێ بپارێزرێت چونکە وای دەبینم ئەمەش ڕێگە خۆشکردن بێت بۆ ئەوی تر و وردە وردە کوحولی تێکەڵ بکرێت و تا لە سەرنجامدا لای موسڵمانانیش ئاسایی دەبێتەوە. دەنا ئەگەر وانە بۆچی لە هەمان بەرگ و شوشەدا دروست دەکرێت چ گرنتیەک هەیە کە ئێستاش بێکوحوڵ بێت ئەگەر ئێستاش وا بێت ئایا لە دواییدا هەروە دەمێنێتەوە کەواتە باشتر وایە خۆی لێ بپارێزرێت و کڕین و فرۆشتن و بانگەشە و هەموو ئەوانەی بۆ نەکرێت چونکە ئەمە بە پیلان و پیلانی دەزانم تاکو لەو ڕێگەیەوە موسڵمانانیش توش بکەن و لە خشتە ببرێن. جۆرەها مەشروباتی ڕۆحی تر دروست دەکرێت لە ژێر ناوەکانی بڕاندی، ڕووم، بۆرد، فودکە، شیری، شەمپانیا، چین. ئەمانەش تاکو چری لە مادەی ئیثانۆلیش زۆرتر بێت زیان و کاریگەریشی زیاتر دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت ثلاثة لا يدخلون الجنة مدمن الخمر وقاطع الرحم ومصدق بالسحر. واتە سێ کەس ناسنە بەهەشتەوە. ئارەقخۆر کەسێک پەیوەندی خزمایەتی بپچڕێنێت، کەسێک باوڕ بە سحر بکات. و بە هەمان شێوە دەفەرموێت إياك والخمر فإنها خطيئتها تفرع الخطايا كما أن شجرتها تفرع الشجر رواه ابن ماجه. واتا دەخیل خۆت لەمەی بپارێزە
بەدڵنیاییەوە هەڵەکانی هەڵەی تری لێ دەبێتەوە هەروەکو چۆن دارداری تری لێ دەبێتەوە. هەروەکو ئەو کەسەی کە ناچار کرا عەرەق بخواتەوە یان حەرام لەگەڵ ئافرەتێکدا ئەنجام بدات یان منداڵێک بکوژێت، بۆیە ئەویش عەرەقەکەی لاسووکتر بوو لە دووەم و سەیەم تا سەرخۆش بوو عەقڵی لای خۆی نەما. ئینجا دوانەکەی تریشی بەدوا داهات. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ مدمن خەمر كعابد وثن رواه ابن ماجه. واتە هۆگربووی عەرەق وەکو ئەو کەسەوایە کە بت دەپەرستێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ وحلف ربي عز وجل بعزته لا يشرب عبد من عبيدي جرعة من خمر إلا سقيته من الصديد مثلها يوم القيامة. رواه أحمد. وتا خواي پروردگار سوێندی بەعیزەتی خۆی خواردووە هەر بەندێک لە بەندەکانم تەنها قومێک لە عەرەق بخواتەوە لە ڕۆژی قیامەتدا بە ئەندازەی ئەوە چێم و زوخاوی دەرخوار دەدەم. بێگومان ئەمەش کاتێکە ئەگەر تەوبەی لەسەر نەکات. ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە و یەکجارەکی کرد ئەوە خوای بەخشندە بە فەزڵ و گەورەی خۆی لێی دەبورێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سێ کەس لە ڕۆژی قیامەتدا خوای باڵادەست بە چاوی سۆز و مێهرەبانیەوە سەیریان ناکات. یەکەم ئەو کەسەی ئازاری دایک و باوکی دەدات. دووەم ئافرەتێک کە خۆی بشوبهێنێت بە پیاو. سەیەم پیاوی بێغیرەت. سێ کەسیش زوو لە سەرەتاوە ناسنە بەهەشتەوە. یەکەم ئازاردەری باوک و دایک. دووەم عەرەق خۆر. سەیەم ئەو کەسەی کاشت دەبەخشێت و منەتی لەسەر دەکات. ڕەواه النەسائی و ئەحمەد. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من شرب الخمر فسكر لم تقبل صلاته 40 ليلة. مسند إمام أحمد. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە و سەرخۆش ببێت ئەوە ماوەی 40 شەو نوێژی لێوەرناگیرێت. لا فەرمایشتێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من شرب الخمر وسكر لم تقبل له صلاته 40 صباحا وإن مات دخل النار فإن تاب الله عليه. رواه الدارمي وابن ماجه. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە و سەرخۆش ببێت بۆ ماوەی 40 ڕۆژ نوێژی قبول نابێت. ئەگەر مردیش دەچێتە ئاگرەوە ئەگەر تەوبەشی کرد پەروەردیگاری بەسۆز و مێهرەبان لێی وەردەگرێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی تری پیرۆزدا دەفەرمێ من شرب الخمر لم يرضى الله عنه 40 ليلة فإن مات كافرا وإن تاب الله عليه وإن عاد كان حقا على الله أن يسقيه من طينة الخبال. قالت قلت وما طينة الخبال؟ قال صديد أهل النار. رواه أحمد. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە خوای گەورە بۆ ماوەی 40 ڕۆژ لێی ڕازی نابێت. ئەگەر لەم ماوەیەشدا مرد ئەوە بە کافری دەمرێت. ئەگەر تەوبەشی کرد ئەوە پەروەردیگاری جیهانیان لێی وەردەگرێت. ئەگەر جارێکی تر گەڕایەوە سەری حەقا لەسەر پەروەردیگار کە تینەت الخەبالی دەرخوارد بدات. منیش عەرزم کرد تینەت الخەبال چییە؟ ئەویش لا وەڵامدا فەرمووی کێما و زوخاوی دۆزەخیەکانە. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر وهو مؤمن. رواه مسلم والنسائي وأبو داود وابن ماجه وأحمد. وتا ئەو کەسەی کاری بەدڕەوشتی ئەنجام دەدات لەو کاتەدا هیچ ئیمانێکی نییە. ئەو کەسەشی دزی دەکات لا کاتی دزیکردنەکەیدا ئیمانی نییە. ئەوەشی عەرەق دەخواتەوە لە کاتی خواردنەوەیدا ئیمانی نییە. لەمەوە ئەوە تێدەگەین کە ئەگەر یەکێک لەم کاتانەدا بمرێت ئەوە بەبێ ئیمان و بە کافری دەمرێت. دەبێت ئەوەش بزاندرێت کە پەنا بەخوای گەورە خواردنەوەی مەی بارید و هۆکارێکی گەورە دەبێت بۆ ئەوەی کە ئیمان دەرباز نەکات و بێ ئیمانی بمرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ اجتنبوا الخمر فإنها أم الخبائث فاجتنبوا الخمر
فإنه والله لا يجتمع والإيمان أبدا إلا يوشك أحدهما أن يخرج صاحبه رواه النسائي. وتا خوتان لمي بپارێزن چونکە بەڕاستی دایکی هەموو پیسی و تاوانەکانە. خۆتان لەمەی بپارێزن چونکە سوێن بەخوا لەگەڵ ئیماندا یەک ناگرن و کۆنابنەوە و زۆر ئەگەری ئەوە هەیە کە عارەقەکە ئیمانەکەی وەدەرنێ. خۆ لەبەر ئەو هەموو زیانە زۆرانەیە کە بە دایکی تاوان و گەورەی پیسیەکان ناوزەت کراوە. ئەم فەرمودێش حیکمەتگەلێکی زۆر مەزن و کۆتان نەهاتووی تێدایە کە کەمێک لەوانە باسکرا. نەک حرامە بخورێتەوە بەڵکو نابێت لەو کۆمەڵ و شوێنشدا دابنیشیت کە تێیدا دەخورێتەوە هەروەکو دەفەرموێت من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يجلس على مائدة يشرب عليها الخمر رواه الدارمي. واتا هەر کەسێک باوەڕی باخوا و قیامەت هەیە با لەسەر سفرەیەک دانەنیشێت کە عارەقی لەسەر بخورێتەوە. جارشیان ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت داری لە کۆمەڵێک عەرەق خۆردا. بەڵام یەکێکیان تیا بوو بەڕۆژوو بوو وتیان خۆ ئەوەیان بەڕۆژووە. اینجا ئەویش ئەو ئاەتە پیرۆزەی خوێندەوە کە ئەڵڵا سوبحانە وتەعالا لا سورة النساء آياتي 140 دفرموه وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. وتا هەتا واز لەو قسە و باسانە نەهێنن لەگەڵ ئەوانەدا دامەنیشن کە گاڵتە بە ئاینی پەروەردیگار دەکەن. خۆ ئەگەر وانەکەن ئەوە ئەو کات ئێوەیش وەک ئەوان لەو گوناه و تاوانەدا بەشدار دەبن. بەڕاستی خوای گەورە دووڕوو کافرەکان لەناو دۆزەخدا هەمویان بە یەکەوە کۆ دەکاتەوە. دوای شارەزابوون و ئاگاداربوون بەم هەموو زیان و کاریگەریە خراپانە ئەو حکمەتە گەورەیەمان یاد دەخاتەوە کە هەر شتێک حەرام کرابێت تەنها لەبەر بەرژەوەندی بەندەکانە و هیچی تر. ئەوە ڕاستیەکان زیاتر پەردەی لەسەر هەڵماررا و ڕوون کرایەوە و لە دەرگای ژیریدا و هەژاندنی. جا ئەگەر کەسێکیش نەهەژێ و هۆشیار نەبێتەوە دەبێت سەرنجام باجەکەی بدات. گەڕەکە بیریش لەوە بکرێتەوە کە ئەم ئیسلامە چەندە سەرچاوێکی خاوێن و پاچی هەیە و لەگەڵ هەموو زانستێکی پاکیشدا دوانەیە و هیچ کاتێک لێی جیانابێتەوە. سزای عارەق خۆر شتێکی هێندە خراپە بۆیە سزایشی بۆ دانراوە. ئەو کەسەی عارەق بخواتەوە کەم بێت یا زۆر سەرخۆشی بکات یا نەیکات دەبێت داری حەدی لێ بدرێت. ئەمەش بۆ کەسێکی عاقڵ کاتێک کە دەیخواتەوە و دەزانێت کە حرامە دەبێت دەسەڵاتداری وڵات 40 داری لێ بدات. ئەگەر دووبارەی کردەوە دەبێت 80 داری لێ بدات. ئەگەر 3 بارەیشی کردەوە بۆی هەیە بیکوژێت. بۆیە ئەم سزایەشی بۆ دانراوە تاکو و نزیکی نەکەونەوە و تووشی ئەم هەموو ئازار و زیانانە نەبن. خۆ ئەگەر باوەڕیشی پێی نەبوو ئەوە کافر دەبێت. ئەمەش دوای ئەوەی کە بۆی ڕوونکرایەوە کە خراپ و گوناهە. اینجا ئەگەر هەر بەردەوام بوو ئەو کات حاکمی شەرعی ئەو حەدەی لێدەدات. ئیمان و چارەسەری دەرونی. زانای دەرونی یونج دەڵێت دەگونجێت ئیمان لە دەرمان و هەموو ڕێگا و هۆکارە دەرونیەکانی دیکە باشتر و زۆرتر چارەسەری نەخۆشیەکان بکات و کاری گەرتر بێت. لە جیهانی ئیسلامیدا زیاتر بایەغ بە چارەسەرکردنی بواری دەرونی لە ڕێگەی ئیسلامەوە دەدرێت. بەتایبەت بۆ ئەو کەسانەی هۆگر مدمین بوون لەسەر مادە هۆشبەرەکان. یەکێک لەوانە پزیشکی میسری دکتۆر مستەفا فەهمی دەڵێت هۆگری مادە سەرخۆشکەرەکان هەستێکی ئاینی هەیە. ئەویش ئەوەیە کە هەست بە تاوان و لادان و دڵتەنجی دەکەن. بۆیە بۆ چارەسەرێک دەگەڕێن کە ڕزگاریان بکات. لەبەر ئەمە تەوبە و گەڕانەوە بۆ لای پەروەردیگار گەورەترین هۆکاری لابردنی ئەو خەفەت و هەست بە تاوان باریەیە. لە ڕاستیدا ئیمان بە هەموو شاباڵەکانیەوە بەناو قوڵای و ناخی دەروندا دەچێتە خوارەوە و جۆرە دڵنیاییەک دروست دەکات کە هیچ کاتێک خەم و دڵڕاوچەیەکی ناهێڵێت و
لا بڕی ئەمانە جۆرە ئارامیەکی پێدەبەخشێت کە سنوور بۆ هەموو کارێک دابنێت و نەهێڵێت توخنی حرامەکان بکەوێت. لە بەرهەمەکانی تری ئیمان ئەوەیە کە لە ڕەشبینی دەیپارێزێت و لە ڕابردوو ئێستا و داهاتوو ڕازی دەکات. خەم بۆ ڕابردوو ناخوات، ڕقی لە ئێستای نابێت، لە داهاتووشی ناترسێت، چونکە دەزانێت هەمووی لالایەن پەروەردیگاری خاوەن زانست و توانستەوەیە. هەر ئەم گەشببینیەشی وهای لێ دەکات ئەگەر نەخۆشکەوت بێهیوان نەبێت و چاوی لە دەرگای شافیە، کاتێکیش تووشی ناڕەحەتی بوو چاوەڕێی ڕەحمەتی ئەڵڵا دەکات. ئەگەر تووشی هەر جۆرە تەنکە ژیانیەکیش بوو ئومێدی خۆشگوزەرانی داهاتووی هەیە. ئەگەر گوناهێکیشی کرد ئەوە بە بەخشندەی و لێبوردنی پەروەردیگاری گەلێک دڵخۆشە. بەڕاستی ئەمانە دڵ دەکاتەوە و دەروون دەشواتەوە و دەم و چاویش ڕووناک دەکات، تاکو لە سەرنجامدا بڕوانامەی بەختەوەری پێدەبەخشێت. ئیتر بۆ پەنا دەباتە بەرخۆ بێهۆش کردن. کورتە چیرۆکێک مرۆڤی باوەڕداری ڕاستەقینە لە هەموو کێشەیەکی سەرخۆشکردن بەدوورە، لەبەر ئەوەی ئیمانەکەی دژی ئەم جۆرە کارانەیە، بۆیە دەیپارێزێت و ناهێڵێت هیچ کات بیر بکاتەوە کە چۆن بیخوات یان بیکات، چونکە دڵ و جەستە و ڕۆحی باخوای گەورە سوپاردووە و سەربازێکی ملکەتی ئەو فەرمانڕەوە و دەسەڵاتدارەیە و هیچ کاتێک ناتوانێت پێچەوانەی خۆشەویستەکەی بجوولێتەوە. وەکاتەکانی بە بەندایەتیکردن ئاوەدان کردوتەوە بەردەوام هەست بە چاودێری خوایی دەکات بە سەریەوە و هەمیشە وا دەزانێت ئەو دەیبینێت هەروەکو پێشەوامان موحەممەد صلی الله عليه وسلم دەفەرموێت چاکە بریتە لەوەی کە خوای گەورە وا بپەرستیت وا بزانێت دەیبینێت، خۆ ئەگەر تۆ ئەو نەبینی ئەوە بەدڵنیاییەوە ئەو تۆ دەبینێت، وەک دەفەرموێت ئەن تەعبود الله كأنك تراه فإن لم يكن تراه فإنه يراك. رواه البخاري ومسلم. بەندەی ڕاستەقینە ناتوانێت گوناه بکات، ئەگەر کردیشی ئەوە خێرا سەرزەنشتی خۆی دەکات و خۆی بەتاوانبار دەزانێت، نەک گوناهی زۆر کەڵەکە بکات و خۆیشی بەباش لە قەڵم بدات. ناوەڕۆکی ئەم شیعرەیشی بیرە کە چەند جوان دەڵێت سەرپێچی خوا دەکەیت و واش دەزانی خۆشت دەوێ، شەرمە بۆ تۆ کە کارێکی وەها ناشیرنت لێ دەکەوێ. ئەگەر خۆشەویستیەکەت ڕاست بێت گوێڕەیاڵی دەکەیت، خۆشەویست گوێڕەیاڵی ئەو کەسەیە کە خۆشی دەوێ. دڵێکیش ئەم جۆرە هەست و خۆشەویستی تێدا بێت ئەوە جێگەی حەرامی تێدا نابێتەوە. ئەگەر دڵێکیش کرایە هێلانەی حەرام و تاوان ئەوە جێگەی خۆشەویستی خوای تێدا نامێنێت. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە با گوێ لەم چیرۆکە بگرین. گەنجێک بە ناوی حوسێن ئەبوو عەناتر هەبوو لە ڕواڵەتدا مرۆڤ بوو، بەڵام لە ڕاستیدا گورگ بوو لە شێوەی مرۆڤدا. هەمیشە سەرقاڵی دەزرێژی و فڕاندن و کوشتن و بڕیم بوو. هیچ تاوانێکی نەداهاتە ڕێگا و خۆی لێ بپارێزێت، هیچ زۆرێکی عەرەق و مادەی سەرخۆشکار نەمابوو دەستی نەکەوێت، کە بە ڕێگاشدا دەڕۆیش منەتی بەسەر زەویدا دەکرد. خەڵکی هەموو لێی دەترسان و خۆیان لێ دەپاراست. لەم شکۆفەی یاخیبوونەیدا دایکی کۆچی دوایی کرد. زۆری خۆش دەویست، بۆیە زۆر بۆی نیگەران بوو. کاتێکیش لە دوای تەرمەکەیەوە دەڕۆیشت باوەڕی نەدەکرد مردبێت. ئەو دایکەی کە چەندین ساڵ بەخێوی کرد و نازی کێشا و چەندە بە خزمەت بوو، ئێستاش وا لە توی چەند پارچە قماشێکەوە و ناویانەتە سەرشانیان و بەرەو گۆڕستان و شاری خامۆشانی دەبن. بۆ تاریکایی گۆڕ بەڕێی دەکەن و پاشان گڵڕێژی دەکەن. لەو کاتەدا حوسێن دەستی بە گریانێکی زۆر باسوێ و ئازار کرد. هیچ کات بیری لەم ڕۆژە نەکردبووە. بگرا بە بیریشی دانەدەهات. لەم کاتەدا مامۆستاکە کە لە تەنیش خۆیەوە داینا ئینجا بە دەنگێکی بەرز تەلقینی دایکی کرد. ئەم ڕووداوە کاریگەریەکی زۆری لەسەر دڵ و دەرونی حوسێن دروست کرد. هەست و زۆزی داچڵەکاند. بەرچاوڕوونی پێبەخشی دنیای لە بەرچاو کەوت. ڕاستی ژیان و مردن و مرۆڤی بۆ دەرکەوت. ئێستا بۆ یەکەم جار بیر لە وشانت دەکاتەوە کە پێشکەمێک مامۆستا لەسەر گۆڕی دایکی دەیگوت مردن حەقا، بەهەشت حەقا، ئاگر حەقا، زیندووبوونەوە حەقا. بۆیە لەم کاتەدا هەستی بە حاڵەتێکی جیاواز کرد کە لەوە و پێش هەستی پێنەکرد بوو.
هۆن هۆن فرمێسک وەک کانیاوی بەهار بەخوڕ لە چاوەکانی دەهات نەخوار هەرکا گەڕایەوە خێرا خۆی شۆرد و خۆی گەیاندا قورئانەکەیان و دەستی کرد بە نوێشکردن لەمڕۆ بەدواوە لا ڕیزی یەکەمی مزگەوتدا شوێنێکی بۆ خۆی تەرخان کرد هەموو خەڵکی دەیان ناسی هەر بەمەیشەوە نەوەستا بەڵکو هەوڵی زۆری بۆ شارەزابوون لە ئیسلام و شەرع دەدا تاکو ئاگاداریەکی باشی پەیدا کرد و ئینجا چەندین هاوڵ و قوتابی بۆ دروست بوون ناویشی لە حوسێن ئەبوو عاناتڕەوە گۆڕا بوو شێخ حوسێن زۆربەی دەرسەکانی مزگەوتی لەسەر کات بە فیڕۆنەدان و زایە نەبوونی تەمەن بوو تاکو ناوبانجی بڵاو بوویەوە و کۆڕەکانی فراوان بوون ئەم چیرۆکە ڕاستی قسەکەی یونج دەسەلمێنێت کە ئیمان باشترین چارەسەرە بەڕاستی ئەمە بەرهەمی ئیمانە پێویستە تۆوەکە بچێنرێت تاکو ئاوەها بەرهەمی جوان پێشکەشی کۆمەلگا بکات ئەگەرنا ژیانێکی پڕ دەردەسەری و تەنگە ژیانی و ئەندێشەی پڕ ئازار و ترسود لە ڕاوچێ و خۆسەرخۆشکردن و خۆکوشتن بەرهەم دێت ئەمە هەر لە دنیادا ئەی لە قیامەتدا بە وەڵامی ئەم پرسیارە خوای گەورە سبحانه وتعالى لا سورة طه آيتي 124 تاكو 127 دفرمه ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى وكذلك نجزي من أسرف ولم يؤمن بآيات ربه ولعذاب الآخرة أشد وأبقى واتاهر كسيك باوري با قرآن نبيتو شويني نكويت ئەوە ژیانی دنیا و گۆڕی زۆر تاڵ و ناخۆش دەبێت ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت سەبارەت بەم ئاەتە دەفەرموێت گۆڕەکەی لێدێتەوە یەک گۆڕە و شار دەدرێت تاکو و پەراسوەکانی دەبن بە یەک یان کێما و زوخاوی دۆزەخی دەرخوار دەدرێت لە قیامەتیشدا بە کوێری حەشری دەکەن پاشان بەندەکەش دەڵێت خوایە بۆچی بە کوێری حەشرت کردم خۆ من لە دنیادا بینەر بووم خوای گەورەش پێی دەفەرموێت وەکو چۆن تۆ پشتت لە قورئان هەڵکرد و شوێنی نەکەوتیت و لە بیری خۆتت بردەوە ئاوا ئێمەش تۆ لە خێر و ڕەحمەت لە بیر دەکەین و بێبەشت دەکەین دەشت خەینە ئاگرەوە هەروەکو چۆن تۆڵە دەسێنین لە کەسێک کە قورئان بەرنامەی نەبێت ئەوەهاش تۆڵە لەو کەسە دەسێنین کە هاوڵی بۆ خوا داناوە و باوەڕی بە بەڵگە و نیشانەی خوای گەورە نەبووە خوای خاوەن دەسەڵات و توانە لە دنیا و قیامەتدا بەردەوام ئازار و سزای توند و بەسووی دەدات لە کۆتاییدا دەڵێن گەرەکە زۆر ئاگامان لە خۆمان و منداڵەکانمان بێت گەرنەمامێک بە لاری بڕوات کە بوو بە دارێکی گەورەش هەر لار دەبێت ئەو کاتەش داری لار هەر سێبەری لار دەبێت یەکەم بەرپرسێکی ئەو لادان و یاخیبوونا دایک و باوک و خێزانە گەر لە منداڵیەوە باوردی چاودێری بکرێن و تۆی ئیمان لە دڵ و دەرونیاندا بچێنن گەر هاوڵی باش نەبێت نەهێڵین هاوڵایەتی کەسانی خراپ بکەن بێگومان ئەو کاتەی کە تۆی گوڵێک بڕوێنین درک نادورینەوە و بە پێچەوانەشەوە ئەگەر لێپرسینەوە و چاودێری و پەروەردەی جوان نەبێت ئەو کاتەش درک بچێنین گوڵ نادوریتەوە بۆیە وتراوە من جد وجد ومن زرع حصد هەوڵ بۆچی بدەی ئەوە دەست دەکەوێت چیش بچێنیت ئەوە دەدوریتەوە چۆن منداڵیش پەروەردە بکرێت بە شێوەیەکی گشتی کە گەورەش بوو لەسەر ئەو ڕێڕەوە دەڕوات جگە لە جۆری پەروەردەکەش هۆکارێکی تر بۆ گۆڕینی منداڵ و مرۆڤ بریتیە لەوەی ڕەفیق کە زۆر جار شتەکان ئاوەژوو و پێچەوانە دەکاتەوە پێغەمبەری مامۆستاشمان صلى الله عليه وسلم دەفەرمێت المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل رواه أحمد واتە مرۆڤ لەسەر ئاینی هاوڕێکەیەتی بە هەریەکە لە ئێوە تەماشا بکات هاوڕێیەتی چێ دەکات بۆیە پێویستە لەسەر دایک و باوک کە زۆر ئاگاداری منداڵەکانیان بن و چاودێری وردیان بکەن و لەبار و مۆدیلی خراپ و هاوڕێی خراپ بیان پارێزن
چونکە هاوڕێی خراپ لە مار خراپترە لەبەر ئەوەی مار هەر سەری دەخوات بەڵام هاوڵی خراپ سەریشی و دینیشی دەخوات. کاریگەری ئیمان لەسەر نەخۆشی دەرونی. گومانی تێدانیا کە نەخۆشی دەرونی هەر لە کۆنەوە بووە و هەتا ئێستاش هەر لە زیادبووندایە تاکو کێشەکان زۆرتر بن ئەم نەخۆشیەش زیاتر پەرە دەسێنێت. لەم بابەتەدا بە یارمەتی پەروەردیگار گەشتێک بەناو چارەسەرە معنەویەکاندا دەکەین. بۆیە دەڵێن معنەوی چونکە جەستەیی نییە و تیمار و دەرمان چارەسەری ناکات. سەرەتا دەبێ بزانین کە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرموێت ناسینی دەروون دەدبات بەرەو ناسینی پەروەردیگار. ئەگەر دەرونی خۆی باش نەناسی یاخود نەخۆش کەوتی ئەو کاتەش خواناسینەکەی ناتەواو دەبێت کەواتە سەرەتا پێویستمان بە ناسینی نەفس دەبێت تاوەکو پێویست بتوانرێت مامەڵەی لەگەڵدا بکرێت. ئەی ئەگەر لایدا یاخود نەخۆشکەوت ئەو کاتە دەبێت چ جۆرە چارەسەرێکی بۆ بکرێت و بدۆزرێتەوە. بۆ وەڵامی ئەم پرسیارە پێویستە بەڵگە و قسەی ئەو کەسانە بهێنین کە پسپۆڕن لە بواری نەخۆشیە دەرونیەکاندا و چەندین ئەزمونیان لەم مەیدانەدا هەیە تاکو ڕاستی ڕوونتر بکرێت و ببینرێت. دکتۆر یوسف قەرداوی دەڵێت زانایانی نەخۆشیە عەقڵیەکان هیچ چەک و ئامرازێکیان نییە کە بەهێزتر و باشتر بێت لە چەکی ئیمان. بەڵگەش بۆ ئەم قسەیە ئەوەیە کە توێژینەوەیەک لە نەخۆشخانەیەکی نیویۆرکدا سازکرا کە تایبەت بوو بە ئەنجامدەرانی تاوانی ئەو کەسانەی کە بەهۆی نەخۆشی عەقڵیەوە تووشیان بوو. سەرەتا بە بەکارهێنانی ئاینەوە بوو کە هۆکارێکی نوێ بوو بۆ ئەو مەبەستە بەکارهێنرا. بۆ لێکۆڵینەوە لەسەر بەکارهێنانی ئەم هۆکارە تازەیە. کارەبای تایبەتیان بۆ خانەکانی مێشک و پاشان دەرمانی ئارامبەخشیان بەکارهێنا. سەرنجامێکی زۆر باشی هەبوو کە بینیان ئەمانە کەسانێک بوون تاوانی زۆر گەورەیان ئەنجامدا بوو کەچی ئێستاش دەستیان بۆ ئاسمان بەرز کردوتەوە و بەدەم فرمێسکەوە دەپاڕێنەوە و دان بەلاوازی خۆیاندا دەنێن. بۆیشیان دەرکەوت کە ئیمان نەک تەنها بۆ نەخۆشیە دەرونیەکان شیفایە بەڵکو نەخۆشیە جەستەییەکانی شیفایەکی بەهێزە. بۆیە گەشتنە ئەو ئەنجامەی کە ئیمان شتێکی پێویستیە بۆ چارەسەری زۆرێک لە نەخۆشیە جەستەی و دەرونیەکان و یارمەتی زوو چاک بوونەوە دەدات. دکتۆر بول ئونست ئودلیفی مامۆستای یارمەتیدەری شیکاری تەشریع لە زانکۆی سانت-جونس و ئەندامی کۆمەڵەی جەڕاحی دەڵێت من دڵنیام لەوەی کە چارەسەری تەواویەتی دەبێت ڕوح و جەستە هەردووچیان لە یەک کاتدا بگرێتەوە. من لایەنە زانستی و پزیشیەکە لەگەڵ ئیماندا بەکاردەهێنم ئینجا دەتوانم چارەسەری تەواو بە نەخۆشەکە بگێنم. دوای بیرکردنەوەیەکی زۆر و تێڕامانێکی ورد بۆم دەرکەوت کە زانیاریە پزیشیەکان و باوەڕبوون بە پەروەردیگار هەردووچیان بنچینەیەکی هێندە پێویستن کە فەلسەفەی پزیشکی پێویستە بەکاری بهێنێت. بەڵام دووربوون لە ئومێدی پەروەردیگارەوە و تەنها پشت بەستن بە دەرمان و چارەسەرە مادیەکان دەبێتە هۆی نیوەی چاکبوونەوە یا کەمتریش لەمە. زۆرێک لە نەخۆشیەکانی مێشک بەهۆی لاوازی ئیمانە لە مێشکی نەخۆشەکاندا. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە ئایا تاکو ئێستا وەکو پێویست و بە شێوەی گشتی پزیشکەکانی ئێمە تا چەندە ئەم ڕێگەیە بەکاردەهێنن. هەروەها دکتۆر ئەلکەسیس کارلیل دەڵێت هەر دەرونێک بە ئومێد و یادی خوای گەورە ئاوەدان کرابێتەوە زووتر چاک دەبێتەوە و یارمەتی شیفای دەدات. بە پێچەوانەی شەوە دەرونی تێکشکا و ئاڵۆز و دابڕاو لە پەروەردیگاری مەزنی درەنگ چاک دەبێتەوە. بەم شێوەیە دەردەکەوێت کەشێکی ڕۆحی کە ئیمان دروستی دەکات بەندە لە هەموو نەخۆشیەکی دەرونی و داڕمان بۆ باوەشی ڕەشبینی و بێهیوابوون و لە ڕاوشێ و ترس و ڕق هەموو ئەمانە دەپارێزێت. پزیشکی خاوەن ئەزمموی 15 ساڵیش هێنری لینک لە بواری شیکاری دەرونیدا دەڵێ جار لە دوای جار زیاتر بۆم دەردەکەوێت بۆ بەهێزکردنی کەسیەتی و گەیشتن بە کامەرانی و بەختەوەری تەنها بەدەستگرتن بە ڕاستیە ئاینیەکانەوە دەبێت. بۆ ئەم مەبەستەش تاقیکردنەوەیەکم لە سەر 226 کەس کرد کە ناوی هەمویانم بە هەموو زانیاریەکەوە نووسی. بۆم دەرکەوت کە بوونی عەقیدەیەکی ئاینی بۆ ژیانی مرۆڤ کاریگەریەکی مەزنی هەیە. لە کۆتایی ئەم لێکۆڵینەوەدا گەشتمە ئەو ئاکامەی کە ئەوەی پابەندی ئاینە کەسیەتێکی گەورەتر و باشتری هەیە بە بەراورد لەو کەسەی کە هیچ پابەندبوونێکی ئاینی نییە. بەشی دووەم جگارە کێشان. یەکەم
چیرۆکی سەرهەڵدانی تووتن و جگەرە. دووەم زیانەکانی جگەرە بۆ لەش و ماددە و کۆمەڵگە و ژیری. سەیەم پەیوەندی جگەرە بە عارەقەوە. چوارەم حکمی کێشانی لە ئیسلامدا و بەڵگەی شەرعی. پێناسەی جگەرە. جگەرە ئەو کەشتی بەڵا گەورەیە کە بە سەرانسەری جیهاندا بڵاو بۆتەوە و هەڕەشە لە چارەنووس و ژیانی ملوێنەها کەس دەکات و خۆشی ژیان و هیوا و ئاواتیان لەناو لیتە و قوڕاوی نەکبەتی و نەهامەتیدا نقم دەکات، هەموو سەرنشینەکانی بە نینۆکی تیژ و ژاراوی مردن دەستپێرێت. دیاردەی جگارەکێشان و بڵاوبوونەوەی. دانیشتوانی مەکسیک یەکەمین کەسێک بوون تووتنیان دۆزیەوە کە مێژوەکەی داگەڕێتەوە بۆ 2500 ساڵ لەمەو پێش. پاشان لە سەردەمی فیلیپی دووەمدا لە مەکسیکەوە گوێزرایەوە بۆ ئیسپانیا. جان نیکۆی باڵوێزی فەڕەنسیش کاتێک لە پورتوگال گەڕایەوە وڵاتی خۆی لەگەڵ خۆی بردیەوە. بەم شێوەیە لە کۆتایی سەدەی 16 میلادیدا لە ئەوروپادا بڵاو بوویەوە. ئینجا لەوێشەوە خۆی گەیاندە ئەفریقا و ئاسیا. پیاوێکی جوولەکەش لە کۆتایی سەدەی دەیکۆچیدا گەیاندی بە وڵاتی مەغریب. هەروەها پیاوێکی گاوریش لە بەریتانیاوە بردی بۆ تورکیا. ئینجا پەلی هاویش بۆ گشت وڵاتە عارەبیەکان و ناوەڕاستی ئەفریقیا. ئەمەش لە سەردەستی کەسێکی ئاگر پەرست بوو. یان دەڵێن چیرۆکی دۆزینەوەی دەگەڕێتەوە بۆ 600 ساڵ پێش میلاد. هەندێکی تریش دەڵێن کریستۆڤەر کولومبس یەکەم کەسێک بوو کە بردی بۆ ئەوروپا و جان نیکۆتی سەفیری فەڕەنسیش بۆ مەبەستی جوانی لە باخچەکەیدا ڕواندی، چونکە گەڵایەکی پانی گەورە و گوڵێکی سووری جوانی هەیە. ئینجا وردە بە سەرانسەری جیهاندا بڵاو بوویەوە و لە نزیکی ساڵی 1000 کۆچیشدا کەوتە ناو وڵاتانی ئیسلامیەوە. ئەندازیارێکی کشتوکاڵی دەڵێت هیچ ئاژەڵێک نزیکی تووتن ناکەوێت، چونکە دەزانێت کە زیان بەخشە. جگەرە لە چی پێکاتووە؟ زیاتر لە 4000 ماددەی جیاواز پێکاتووە کە یەکێک لەوانە ماددەیەکی تفتی قولوی کوشندەیە و پێی دەگوترێت نیکۆتین. جگارەیەک لە 1 بۆ 3 ئەم ماددەیەی تێدایە. ئەگەر جگارێک کێشەکەی 1 گرام بێت، ئەوە نیکۆتینەکەی نزیکەی 6 بۆ 12 میلیگرامە. ئەم ماددەیە کوشندەیە و خێرا کار دەکات، هەر لەبەر ئەوەیشە بۆ لە ناوبردنی مێرو بەکاردێت. نیکۆتینی 6 جگارە نزیکەی 6 میلیگرامە. تەنها ئەم بڕە بەسە بۆ ئەوەی مرۆڤێک بکوژیت ئەگەر ڕاستەوخۆ بە یەکجار بچێتە ناو خوێنیەوە. هەروەها ماددەی قەتڕانی تێدایە کە لە ئەنجامی سووتانەوە پەیدا دەبێت کە لەگەڵ دووکەڵدا بە شێوەی دەزوولەی زۆر باریک بەرز دەبێتەوە. لە هەموو جگارێکدا 20 بۆ 30 میلیگرامی تێدایە. تاکو ئەم ڕێژانە بەرزتر بن، زیانگەیاندنیشیان زیاتر دەبێت، بەڵام قەتڕان بەهۆی فلتەرەوە دەتوانرێت بگیرێت. ملوێنەهای لە 1 سانتیمەتر دووجادا کۆ دەبێتەوە. بەمەش ڕێژەیەکی کەم لە نیکۆتین و قەتڕان دەچێتە ناوسیەکانەوە. جێگای باسە کە سەدان ماددەی کیمیاوی دەوری قەترانیان داوە، هەندێکیان دەبنە هۆی شێرپەنجە و زیانگەیاندن بە شانەکانی لەش و کۆکەیەکی بەردەوام. ئەوەی کە لە هەمویان زیان بەخشترە جگە لە نیکۆتین و قاتران و زیاتر جێگای گرنگی پێدانا کە بزاندرێت بریتین لەمانە. یەکەم هایدرۆ کاربۆنات. دووەم پێکاتەی ئەمینی نایترۆزی، ئەم ماددەیە ژەهراویە و زۆر مەترسیدارە. سەیەم سیانیدی هایدرۆجین، ئەمەش گازێکی زۆر ژەهراویە و لە دووکەڵی جگارەدا هەیە بە ڕێژەیەکە 160,000 لەو ڕێژەیە زیاترە کە ڕێگە دراوە لە پیشەسازیدا بەکار بهێنرێت، هەر بۆیەش بۆ کاری لەناوبردنی مێرو بەکار دەهێنرێت. چوارەم ڤینوڵ، بە هەمان شێوە ئەمەش ژاراویە و دەبێتە هۆی لەناوبردنی زۆرێک لە شانەی ماددەکانی جەستە و زیانگەیاندن بە هەناوە پەردا. ئەم ماددەیە لە بوارەکانی بۆیە و دروستکردنی پلاستیکدا بەکاردێت. شایەنی باسە کە جگارەکێش لە کاتی کێشانیدا ڕێژەیەکی زۆری لێ هەڵدەمژێت. پێنجەم گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن CO، گازێکە ژەهراویە و نەتام و نەڕەنجی هەیە.
لا کاتی هەڵمژینیدا دەبێتە ئەوەی زیانگەیاندن بە کۆ ئەندامی دەمارەکان خۆ ئەگەر ڕێژەکەش زۆر بوو ئەوە دەبێتە هۆی خنکاندن و کوشتن ئەم جۆرە گازە لە 5 دووکەڵی جگارە پێک دەهێنێت ئەمەش ئەگەری یەکگرتنی هەیە لەگەڵ ماددەی هیمۆکلۆبینی خوێن کاری ئەم هیمۆکلۆبینە ئەوەیە کە ئۆکسجین دەگەێنێت بە هەموو خانەکانی لەش ڕێژەی ئەم گازەش لە خوێنی جگارەکێشدا دەگاتە 15 واتە ئەو بڕە لەناو خوێندا هەیە ئەو کاتەش لەگەڵ هیمۆکلۆبینەکەدا یەک دەگرن و دەبن بە یەک و بە کاربۆکسی هیمۆکلۆبین ناو دەبرێت لەم کاتەدا ئەم پێکاتێش لەگەڵ ئۆکسیجیندا یەک ناگرن دەبێت ئەوەش بزاندرێت کە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن کاریگەریەکی خراپی لەسەر تەندروستی جگارەکێش و توانای جەستەیی هەیە شەشەم ماددەی ئەمۆنیاک کە دەبێتە هۆی هەوکردنی هەناوە پەردەی لوت و چاو و قۆرگ و کۆکە و تفکردنی زۆر هەفتەم گازی ئیثان و میثان و پروپان و چەندین ماددەی شێرپەنجەبەخشی تێدایە وەکو ماددەکانی فینول و فۆرمالدەهنیە و ئەکرۆلین و نەترۆسامین و دوویان تر بیرین پەیوەندی جگارە بە عارەقەوە ئایا ڕاستە عارەق تێکەڵ بە تووتن دەکرێت بۆ خۆشکردنی تووتن ئەم ڕێگەیانەی خوارەوە بەکاردەهێنرێت تووتنێکی زۆر دەکەنە ناو حەوز یان بەرمیلی گەورەوە پاشان سرکەی سێو یان ترێ یان هەر شتێک لەوانە لەگەڵ عارەقدا دەیکەن بە سەریدا و بۆ ماوەی 3 ساڵ جێی دەهێڵن تاکو هەموو ئەوانە تێکەڵ بە یەک دەبن و هەڵی دەمژن ئەو عارەق و پاڵفتەیەی کە تێکەڵ بەو تووتنەی دەکەن تووتنەکەشی دەکاتەوە و ڕیشاڵی دەکات یەکێکیش لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکی بەناوی کرسمان کارگەکانی تووتنی بەوە تۆمەتبار کرد کە گیراوەی خەستی نیکۆتین جگە لە نیکۆتینەکەی خۆی تێکەڵ بە تووتن دەکرێت هەروە هەندێک لە خاوەن کارگەکان لە بەردەم لێژنەی لێکۆڵینەوەدا دانیان بەوە داناوە کە لیستێکیان پێشکەش کردووە کە داوای زیادکردنی 599 ماددەی تری تێدا کراوە لەوانە عارەق و خومرە و نیکۆتینی گیراوەیە لەگەڵ دەرمانی لەناوبەری مێرو تاکو هیچ ژیاندارێک نەتوانێت تێیدا بژی کە ئەم ماددەیە دەبێتە هۆی لەناوبردنی خانەکانی جگەر ئەمەش دامپێدانان ئیعترافی کارگەکانی تووتنی ئەمریکیە کە بەڕاشکاوی دەڵێن نیکۆتین و عارەقی تێدایە هەندێک لە پسپۆڕانی دروستکردنی تووتن باسی ئەوەیشیان کردووە کە دوای ئەوەی ئەو تووتنانە بەژێر دووش ڕەشاشدا دەڕوات تاکو عارەق پڕژێنی بکات ئەمەش بۆ ئەوەی کە هەمیشە نەرم و خۆش بێت و پاشان هۆگری تەواوەتی بێت کەواتە لەمەوە دەگەینە ئەو ئەنجامەی کە جگارە لە عارەق زیان بەخشترە چونکە ئەو هەردووچیانە خۆ عارەق دەچێتە گەدەوە ئینجا بەهۆی سووری خوێنەوە بۆ ئەندامەکانی تر لە هەمان کاتدا جگارەش عارەقی تێدایە و ڕاستەوخۆ لەگەڵ سووری خوێندا تێکەڵ دەبێت و ئەویش دەیگەێنێت بە هەموو بەش و پارچەکانی لەش راپۆرتێکی کۆلێژی شاهانەی پزیشکی لە لەندەن دەڵێت ئاڵوودەبوون بە نیکۆتین لە عارەق خێراتر و زووترە بۆ نمونە ئەگەر 100 کەس عارەق بخواتەوە تەنها دا بۆ 115 دەبنە عارەقخۆری بەردەوام بەڵام ئەگەر 100 کەس جگارە بکێشن لە 185 دەبنە جگارەکێشی بەردەوام حکومێکی شەرعی عارەق ئەوەیە کە بێنوێژە کە تێکەڵ بەو تووش نەشکرا ئەوە ئەویش پیس دەبێت خواردنی شتی پیسیش حرامە و دووکەڵەکەش حرام دەبێت ئەگەر تەنها بە شتێکی تریش پیس بوو بێت ئایا لەمەوە ناگەینە ئەوەی کە ئەو جگارەیەش نوێشکردن پێوەی دروست نەبێت هەر هیچ نەبێت گومانی پیسبوونت لا دروست دەبێت کەواتە لەگەڵ سووتانی ئەو تووتنەدا ئایا دین و ماڵ و تەندروستیشی ناسووتێت پیاوچاکانی پێشوو فەرموویانە لا تنظر لصغير المعصية ولكن انظر لعظمة من عصيت واتە سەیری بچوشی گوناه مەکە بەڵکو تەماشای ئەوە بکە کە سەرپێچی چێ دەکەیت یا بەرامبەر چێ ئەم تاوانە دەکەیت خوای گەورەش لە سوورەتی ئەننور ئایەتی 15 دەفەرموێ
إذ تلقونه بألسنتكم وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم. واتە ئێوە وا دەزانن کە گوناهێکی بچووکە بەڵام لای خوای پەروەردیگار زۆر گەورەیە. ئەگەر کەسێکت خۆش بووێت حەز ناکەیت شتێک بکەیت کە بەدڵی ئەو نەبێت و لای ناخۆش بێت. لە کاتێکدا بەندەیەکی بچکۆڵەیە وەک خۆمان ئەی ئیتر چۆن دەتوانین جگارێک بکێشین کە دڵنیاین لەوەی کە سەرپێچی خوا و پێغەمبەرەکەیەتی صلی الله علیه وسلم. ئەگەر کەسێک هێندە باش بێت هەموو ڕۆژێک پێویستیەکانت دابین بکات و بەدەم حەز و خۆشیەکانتەوە بێت و هەموو ئامادەکاریەکت بۆ بکات ئایا خۆشمان ناوێت؟ ئەی ڕووماندێت ئەگەر داوایەکی ڕەوای لێکردین بە قسەی نەکەین هیچ نەبێت شەرمی ئەو هەموو چاکەی دەمانگرێت کە چەند وەختە بەرامبەرمان دەیکات. ئەی خوایەکی هێندە مەزن کە پێش هاتنە دنیامانەوە حیسابی هەموو زۆرێک لە حەز و نیازەکانمانی کردووە و ئەم هەموو دیاری و بەخشە مەزن و گران بەهایانەی بە ئێمە بەخشیوە کەسی نەک گوێڕایاڵی بۆ فەرمانەکانی پادشای مەزن ناکرێ بەڵکو هەموو دیاریەکانیشی بەسووک تەماشا دەکرێت و لە شوێنی شایاندا داناندرێت وەکو پێویست بەرز نانرخێنرێت و سوپاسی پادشاشی لەسەر ناکرێت. ئەو هەموو دیاری و نیعمەتە شکۆدارانە زۆر جار دەکرێنە قوربانی ئارەزوێکی ملهوڕ و یەک لە دوای یەک لا پێناودا بەختیان دەکەین. خۆ هەموو ناز و نیعمەتە لە ڕاددەبەدەرەکانیش لێپرسینەوەیان لەسەرە و دەبێت وەڵامی بدەینەوە. ثم لتسألن يومئذ عن النعيم. دەبێت سیفەتی بەرپرسیارەتی و ئەمانەت پارێزیمان تێدا بێت وەک الله سبحانه وتعالى لە سوورەتی الئیسراء ئاەتی 36 دەفەرمێ إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. بۆچی جگارە دەکێشین؟ ئایا نیکۆتین کاریگەری گەورەی لەسەر زۆر کێشانی هەیە؟ ئایا هەوڵدراوە بۆ ئەوەی کە جگارە دروست بکرێت و ڕێژەیەکی زۆر کەم نیکۆتینی تێدا بێت؟ ئەگەر هەوڵدراوە بۆ بە ئەنجام نەگەشتووە. سەرەتا لە ئەڵمانیا جوتیارێکی تەمەن 80 ساڵ بە ناوی فرانس گریفت دوای چەندین هەوڵدان و ئەزمون توانی تووتن بە شێوەیەک بچینێت کە ڕێژەیەکی کەم لە نیکۆتینی تێدا بێت. ئەویش بە بڕی لە 0.1 لە کاتێکدا کە تووتنی تر لە 1.6 تیکۆتینی تێدایە. ئەم تاقیکردنەوەیشی لە ساڵی 1961 دا بوو بەڵام کارگەکانی جگەرە پێشوازیان لێ نەکرد چونکە زیان بە بازاڕی جگارە نیکۆتیناوی و ژەهراویەکانی ئەوان دەگەیشت. کەواتە بۆچی جگارە کە ئەم زیانە گەورانەی هەیە دەیکێشین؟ دەتوانین وەڵامی لەم چەند خاڵەدا بدەینەوە. یەکەم لەبەر ئەوەی مادەی نیکۆتین کاتێک کە لە ڕێگەی دەمەوە یا لوت هەڵدەمژرێت و خێرا و بە ماوەی کەمتر لە 7 چرکە دەگاتە مێشک. دووەم ئەو ڕۆک و گوێیانەی کە نیکۆتینی تێدانیە یان کەمە ڕێژەیەکی زۆر کەم نەبێت لەم وارەدا بەکار ناهێنرێت. سەیەم لە 177 ئەوانەی جگارە دەکێشن زۆر بە قوڵی مژی لێدەدەن. ئەمەش دەبێتە هۆی ئاڵوودە ئیدمانبوونیان لەسەری. لێکۆڵینەوەکان ڕوونیان کردوتەوە کە لە 90 نیکۆتینی ناوجەستە لە ڕێگەی هەڵمژینەوە دەبێت. زیانەکانی نیکۆتین. نیکۆتین چییە؟ مادەیەکی لینجی کیمیاوی کوشندەی ژەهراویە هەڵگری کۆمەڵێک زیانی زۆرە کە ئەمانە هەندێکیان. یەکەم نیکۆتین کاریگەری بۆ سەر کۆئەندامی دەماری ڕژێنی لیمفاوی عەسەب الغەدەد المەفاویە و ناوەندی گەیاندن لە نێوان ئێسک و ماسوولکەکاندا دەبێت و هەندێک جار و بەتایبەت لە سەرەتادا دەبێتە هۆی شەلەلی کاتی. دووەم نیکۆتین دەبێتە هۆی کەمکردنەوەی دەرهاویشتەکان وەکو لیک. هەر لەبەر ئەمەشە کاکی جگارەکێش هەمیشە هەست بە وشکی دەم و قورجی دەکات. سەیەم هەروەها دەبێتە هۆی کەمی دەرهاویشتەی گەدە و جوولەی ڕیخۆڵات تاک و وای لێدێت کە کەم برسی ببێت و خواردنی بەدرەنگ بۆ هەرز بکرێت. چوارەم هۆکارێکە بۆ زیاد لێدانی دڵ کە ئەمەش کار دەکاتە سەر بەرز بوونەوەی پەستانی خوێن. پێنجەم کاریگەری لەسەر دەمارەکانی میزڵدان دەبێت و بە ئاسانی توانای بەتاڵکردنەوەی نابێت. شەشەم جوولەی
کوڵکەکان. ئەهداب لە بۆڕی هەوادا کەم دەکاتەوە و کەم ئەرکی ئەم کۆڵکانە ئەوەیە هەندێ مادەی زیان بەخش لە بۆڕیەکانی هەناسەوە دەردەداتە دەرەوە. بەڵام ئەو کات کە چاڵاکی و جوولەی کەم بوویەوە ئەو مادە زیان بەخشانە کۆ دەبنەوە و دەبێتە هۆکارێک بۆ گەشە و زیادبوونی میکرۆب و دروستبوونی نەخۆشی سی و هەوکردنی. حەفتەم، کاریگەری بۆ سەر کۆ ئەندامی مێشک هەیە. هەر لەبەر ئەمەشە ئەو کەسەی کە سەرەتا دەست دەکات بە کێشانی هەست بە سەرگێش خواردن و لەرزین دەکات بەتایبەت ئەگەر زۆر بکێشێت. هەشتەم، نیکۆتین دەبێتە هۆی تەسکردنەوەی مولولەکانی دەست و قاچ و دابەزاننی پلەی گەرمی 3 بۆ 4 پلە تاوای لێ دەکات دەیقڵشێنێ. 9. هۆکارێکی گەورەیە بۆ شێر 5. دەیەم لەسەر و هەموو ئەمانەشەوە دەبێتە هۆی هۆگربوون و ئاڵوودەبوونی جگارە و نێرگەلە و زۆر کێشانیان و بخۆرەکەی بە ئاسانی ناتوانێت وازی لێ بهێنێت. 11. چاڵاکی هەندێک لە هۆرمۆنەکان زیاد دەکات. 12. دەبێتە هۆی پوکانەوەی دەمارە وردەکان. لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە تووتنی تەنها جگارە 1 لە 102 نیکۆتینی تێدایە. مانای ئەگەر کێشی تووتنی جگارە 1 گرام بێت ئەوە 20 میلیگرامی نیکۆتینە. هەروەها دەڵێن 4 دڵۆپ لە نیکۆتین بەسە بۆ کوشتنی کەروێشکێک و 50 میلیگرامیش بەسە بۆ لە ناوبردنی مرۆڤێک ئەگەر ڕاستەوخۆ بچێتە ناو لەش و خوێنیەوە. دەی حسابێک و تەماشا بکە ئەم هەموو نیکۆتین و ژەهرات چەند لەسەر 1 کەڵەکە دەبن. لە هەموو پاکەتێکدا نزیکەی 50 میلیگرام نیکۆتین دەرخواردی خۆی دەدات. بەڵام هەندێک لەم نیکۆتینە لە کاتی کێشاندا دەچێتە دەرەوە و هەندێکی تریشی لەگەڵ عەرەق و سەر ئاودا دەڕوات. دەنا هەر زۆر بە زوویی دەیکوژێت. دەبێ ئەوەش بزاندرێت کە دووکەڵی جگارە 3 نیکۆتینەکە لە تووتندا هەیە. جگە لەو هەموو ژەهرەی ترکە لە دوای سووتان دێتە دەرەوە. هەروەها نیکۆتین لە 182 کێشی ئەو گەڵایە نیکۆتینە. زیانەکانی جگەرە لە سەرسی و کۆ ئەندامی هەناسە. ئەلیف، نیکۆتین و قەتران دەبنە هۆی لە ناوبردنی خانەکانی ناوەوەی سی. ئەمەش دەبێتە هۆی هەناسە توندی و زیان پێگەیاننێکی زۆر بەسی و توشکردنی بە شێر 5. بێ، دووکەڵی جگارە دەبێتە هۆی سووتانەوەی بۆریچکەی هەوا. جیم، دەبێتە هۆی لاوازی هێزی بەرگری دژی ئەو میکرۆبە زیان بەخشانەی کە لەگەڵ هەناسە هەڵمژیندا دەچێتە ژوورەوە کە ئەمەش دەبێتە هۆی نەخۆشیەکانی سی و بۆریچکەی هەوا. شتێکی بەڵگە نەویستە ڕێژەی شێرپەنجەی سی لە هەموو شێرپەنجەکان زیاترە چونکە زاناکان دروستبوونی ئەم جۆرە شێرپەنجەیان بەم شێوەیە ڕاوە کردووە. ئەگەر یەکێک لە چینەکانی ئاربی لە هەندێک خانەی سیەکاندا بەهۆی جگەرە کێشانەوە تووشی لە ناوچوون بوو ئەو کاتە ئەمەوا لە مرۆڤەکە دەکات کە تووشی ئەم نەخۆشیە کوشندەیە ببێت. هەروەک ئێستاش زاندراوە کە دووکەڵی جگارە توانایەکی گەورەی لە گۆڕانکاری جینەکاندا هەیە. هەروەها لەبەر ئەوەی جینی ئاربی لە هەموو جینەکانی تر گەورەترە تا گەورەتریش بێت گۆڕان تێیدا زۆرتر دەبێت. لەبەر ئەوە ئەگەر گۆڕانێک لە جینە ساغەکەی خانەکانی تری سی کەسێکی جگارەکێشدا کە ئامادەیی توشبوونی بە شێرپەنجەی سیەکان پەیدا کرد و ڕوویدا ئەوە ئەو خانانە ئەو جینانەی کە لە جۆری ئاربین ون دەکەن و دەست بە زۆربوون و پێکهێنانی وەرەمە شێرپەنجەیەکان دەکات. جگارە دەبێتە هۆی هەوکردنی بۆڕیەکان کە ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن و سیە کزی و تێکچوونی شانەکانی سی و مولولەی وردی خوێن و سیکڵدانۆچکەی سیەکان و بەلهارزیە دروستکردن لە سیدا و داخستنی ڕێگە لە هێلکەکانی ئەم بەلهارزیایە و گرتنی مولولە وردەکانی سی پاشان فەوتانی شانەکانی. بۆیان نەکێشانی جگارە گرنگی توشنەبوونی ئەمانە دەکات. هەوکردنی بۆڕیەکان و هەڵاوسانی سیەکان و لاوازکردنی ناوەندەکانی هەناسەدان لە مێشکدا و توشبوون بە بەلهارزیا و هێلکە گوێزانەوەی بۆ ناو مولولە وردەکانی خوێن لە سیەکاندا و تێکچوونی خانەکانی و چارە نەکردنی سیە کزێ. راپۆرتێکی لێژنەی ڕاوێژکاری ئەمریکی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مەترسی توشبوون بەم نەخۆشیە پەیوەستە بە ڕێژەی کێشانی جگارەوە تاکو زۆرتر بکێشرێت ئەگەری توشبوونیشی زۆرترە. مەترسی جگارەکێشان لەسەر شێرپەنجەی سی 9 قاتی ئەوانەیە کە نایکێشێت.
ئەوەی بە بەردەوامی دەیکێشێت 20 قاتی ئەوانەیە کە بەردەوام نین لەسەری. لە لێکۆڵینەوەیەکدا هاتووە کە لە 1000 کەس 6 کەس تووشی شێرپەنجەی سی بووە، بەڵام ئەوانەی کە نایکێشن لە 1000 کەسدا تەنها دوان تووشی ئەم نەخۆشیە دەبێت. زۆرێک لە شتەکانی کاکی جگارەکێش ڕەنگ و بۆن دەگرێت، ئەی دەبێت سی و هەناوی چۆن بێت و چی لێبێت. مەترسی لەسەر دڵ و مولولەکانی خوێن. توێژینەوەیەک کە لە زانکۆی واشنتۆن سازدرا ئەو ئامارەنەی تێدا تۆمارکراکە دەڵێت هەر تەنها 10 خولەک دوای کێشانی هۆرمۆنی ئەدرینالین و نورادریلالین لە خوێندا زۆر زیاد دەکات. لە هەمان کاتیشدا دەبێتەوەی زیادکردنی پاستانی خوێن و لێدانی دڵ. ئەمەش هۆکاری نەخۆشی دڵ و توشبوون بە جەڵدەیە. جگارەکێش تووشی نەخۆشی بوجەر دەکات کە بەدەگمەن تووشی نەخۆرانی دەبێت. ئەم نەخۆشیە دەبێتەوەی گرتنی مولولە وردەکانی خوێن تا کار دەکاتە سەر ڕۆیشتنی و ناو بەناو تووشی شەلەلی دەکات. مەگەر تەنها بەوازهێنان دەنا لەم نەخۆشیە ڕزگاری نابێت. دکتۆر ئەڵتون ئەوشین دەڵێ ئەو مردنانەی کە بەهۆی دڵەوە ڕوودەدات زۆربەی هەرە زۆریان دەگەڕێتەوە بۆ جگارە. ئەمەش لەبەر دوو هۆکارە. ئەلیف کەمی توانای ئۆکسیجین هەڵمژین، ئەوەش دڵی ماندوو دەکات چونکە پێویستی بە هەوڵی زیاتر هەیە تاکو هەوا هەڵمژێت. بێ ماندووبوونی ماسوولکە و مولولەکانی دڵ لە کاتی کارکردندا بەهۆی نیکۆتینەوە. کاریگەری لەسەر هەست و دەمارەکان. یەکەم دەبێتە هۆی زوو هەڵچوون و تووڕەبوون و کەمبوونەوەی توانای تەرکیز. دووەم هۆکاری کەمکردنەوەی هێزی کارەبایی مێشک و گرتنی مولولەکانی خوێن. سەیەم کاریگەری تەواوی لەسەر دەمارەکان و نەمانی هەستی تامکردن و سەر ئێشە و ئازاری زۆر. چوارەم کاریگەری لەسەر مێشکەیە و هێزی بیر و بیرکردنەوە لاواز دەکات. مەترسی لەسەر چاو و بینین. یەکەم بەهۆی دووکەڵەوە چاوتوشی چەندین هەوکردن دەبێت لەگەڵ وشک هەڵگەڕانی پێڵووی چاودا. دووەم بەهۆی کەمی ڤیتامین B12 ئەو کەسانەی جگارە دەکێشن دەماری بینین تووشی هەوکردن دێت. ئەمەش بەهۆی مادەی سیانیدا کە لە تووتندا هەیە و دەبێتە هۆی لەناوبردنی ئەم ڤیتامینە. مەترسی جگارە لەسەر کۆ ئەندامی هەرس. یەکەم لا 90 جگارەکێش تووشی شێرپەنجەی لێوان دەبێت. دووەم هەستی تامکردنی کەم و لاواز دەکات و تووشی هەوکردنی قوڕگ و لەوزەتێنی بەردەوامی دەکات. سەیەم برینێکی زۆر لە پووک و زماندا دروست دەکات، ئەمەش لەوانەیە ببێتە هۆی شێرپەنجەی زمان. چوارەم هەوکردنی لیکڕژێنەکان دەگونجێ، ئەمەش لە داهاتوودا ببێتە هۆی کەمکردنەوە یان نەمانی ئەو ڕژێنە لیچیە. پێنجەم ئەگەری توشبوون بە شێرپەنجەی سوورێنچک. شەشەم ئەگەری توشبوونی برینی گەدە و 12 گرێ. هەفتەم ژاراوی بوونی خانەکانی جگەر و لاوازکردنی چاڵاکیەکانی زۆر جار ئەمەش بە شێرپەنجەی جگەر کۆتایی دێت. کاریگەری لەسەر کۆ ئەندامی زاوزێ. زیانگەیاندن بە سپێرم و ئەو زیندەوەرانەی کە دەبنە هۆی دروستبوونی منداڵ و خانەکانیان. ئەمەش لە سەرنجامدا دەبێتە هۆی کوشتن و شێواندنیان. بەڕاستی جگارە کاریگەری ڕاستەوخۆی لەگەڵ نەزۆچی و لاوازی توانای جنسیدا هەیە. بۆیە گەرەکە لەم کاتەدا واز لە جگارە بهێنیت تاکو توانای پەیداکردنی منداڵی هەبێت. دکتۆر ئەوشستەریش دەڵێت هەر کاتێک واز لە کێشرانی جگارە هێندرا ئەوە دەگەڕێتەوە سەرباری ئاسایی خۆی. دیارە ئەمەش کاتێکە کە کاری تێنەکرد بێت و لە کاتێکی زوودا وازی لێ بهێنێت. دەنا کە توشبوو کاریگەری خراپ جێدەهێڵێت و ئەگەر وازیش لێبێنێت زۆر سوودی نابێت. کاریگەری لەسەر کۆرپەلە. بە هەمان شێوە و زیاتر کاریگەری لەسەر کۆرپەڵە دەبێت. ئەو ئافرەتانەی کە جگارەت دەکێشن کۆرپەڵەکانیان تووشی کارەساتی گەورە دەبن. لێکۆڵینەوەیەک لەسەر 17,000 ئافرەت لە بەریتانیا سازکرا کە منداڵەکانیان دەمردن یاخود ناڕێک و ناتەواو دەبوون و دواتر دەمردن. ئەگەرچی 4 بۆ 5 مانگ پێش لەدایک بوونیشیان وازی لێبهێنن. دکتۆر جۆزیف وارشوو بەڕێوبەری بەشی چارەسەرکردنی کۆرپەڵە پێش لەدایک بوونی لە زانکۆی یال دەڵێت
کاریگەری جگارە لەسەر کۆرپەڵە لە نیوەی دووەمی مانجی سکپڕیدا زۆر دەبێت بۆیە ئامۆژگاری هەموو ئافرەتە سکپڕەکان دەکەم کە لەم ماوەیەدا واز لە جگارەکێشان بهێنن چونکە ماوەیەکی زۆر ناسک و ترسناکە. لە راپۆرتێکی کۆلێژی شاهانەی بەریتانی ساڵی 1992 دا هاتووەکە ئەلیف جگارە دەبێتە هۆی لە باربرنی منداڵ یاخود زوو لەدایک بوونیان و کەمی کێش و ناتەواوی یاخود مردنیان دوای مانگێک لە هاتنە دنیایاندا. بێ هەندێک جار منداڵ لەناو بێشکەدا دەمرێت ئەمەش دەگەڕێتەوە بۆ جگارەکێشان لەو شوێنەدا کە ئەو ساوایەی تێدایە یاخود توشبوونیان بە هەناسە توندی و نەخۆشیەکانی هەناسەدان. هەروەها سەیەکی کەڕبوونی منداڵ دەگەڕێتەوە بۆ کێشانی جگارەی دایک یان باوک. دیکتۆر سەمبیسون یەکەم کەسێک بوو کە بابەتێکی لەسەر کاریگەری جگارە لەسەر منداڵ لە ساڵی 1950 بڵاو کردەوە کە کار دەکاتە سەر بچووکی و کەمی کێش و قەبارە و ناتەواوی لە شێوە و دروستبووندا بە تایبەت دڵ. ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمی ئۆکسزین لە خوێنی ئەو دایکانەدا کە تووشی ژاراوی بوون بە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن. نیکۆتین مولولەکانی خوێن تەسک دەکاتەوە ئەمەش وا لە کۆرپەلە دەکات کە درەنگ گەورە ببێت. جگەلەوە ئەو نیکۆتینە شێرەکەشی ژاراوی دەکات و تووشی ڕشانەوێکی بەردەوام و ناتەواوی لە دڵ و لێدانەکانی دڵی دایکە شیردەرەکە دروست دەکات. هەروەها خانەکانی سنجی ئافرەتان ئەلسدی بەهۆی نیکۆتینەوە تووشی ڕوە و شان دەبن لە سەرنجامیشدا دەبێتە هۆی شێرپەنجە بە هەمان شێوە دەبێتە هۆی کەمی دەردانی ڕژێنی نوخامی ئەیدیئێچ کە تووشی شێرپەنجەی مێزڵدان مەسانەی دەکات. مەرج نییە تەنها ئەو دایکە خۆی جگارە کێش بێت بەڵکو لە شوێنێکدا بێت کە دووکەڵی تێدا بێت هەر کار دەکاتە سەرخۆی و کۆرپەکەیشی چونکە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن هەڵدەمژن بەتایبەت ئەگەر لە ژوورێکی داخراودا بێت هەروەها دەشبێتە هۆی ناتەواوی لە کۆئەندامی هەناسە و هەرزدا و پەیدابوونی سەر ئێشە و ئازار و خەوزڕانیش. بۆ واز لە جگارەکێشان ناهێنیت. بۆچی واز لە جگارە ناهێنیت و کەمێک ڕەحم بەخۆت و چواردەورت ناکەیت؟ بۆچی مادەیەک هەڵدەمژیت کە دەبێتە هۆی چەندین شێرپەنجە و نەخۆشی؟ بۆچی خوێنی خاوێنت با گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن ژاراوی دەکەیت و خانەکانی لەشت لە بڕێشی پێویست لە ئۆکسیجین بێبەش دەکەیت لە کاتێکدا کە چەندە پێویستی پێیەتی؟ بۆچی هەوای ژینگەکەت بە مادەی چیمیاوی ژێرپەنجە و ژەهر بەخش پیس دەکەیت و دەرخواردی منداڵ و کەس و کارت و هەموو دەور و پشتی دەدەیت؟ ئایا مافی ئەوەت هەیە؟ مافی حەرامکردنی هەڵمژینی هەوای پاکت هەیە لەیان؟ بیر ناکەیتەوە کە بەهۆی خۆشیەکی کەمی کوشندەوە زیاد لە خۆت خەڵکی تریش تەوا و بێزار و هەراسان دەکەیت؟ بەڕاستی ستەمە جارێکی تریش ستەمە. بۆ خۆشی خۆ و لە پێناو ئارەزوێکی کەمدا چەندین کەس دەخرێتە ئازار و ناڕەحەتیەوە. ئایا هێشتا دڵنیانیت لەوەی کە مەترسی جگارە لە ڕێگەتدایە و بێ ئەوەی ئاگات لێبێت و هەستی پێ بکەیت ڕۆژ بە ڕۆژ لێت نزیک دەبێتەوە؟ ئەگەر ئەم ڕۆژی خەت پێ نەگرێت دڵنیا بە سبەی هەردەیگرێت. جا دەبێت مرۆڤ دەرس و پند لە کەسانی دیکە وەربگرێت تاک و بەختەوەر بێت هەروەک دەڵێت ئەسسەعید من وەعەظ بغەیری. برای جگارەکێش تاتیر لە کەوان دەرنەچووە و گرفتار نەبوویت واز لەو دێوەزمە تۆقێنەرە بهێنە چونکە کە تووشی بوویت هیچ ڕەحمێکت پێ ناکات تاکو نەشتداد بە زەویدا دەست لە بینت هەڵناگرێ. بڕیاری یەکجاری خۆت بدە و چاکی لێ بکە بەلادا و بڵێ دەست لە دەست و قووەت لەخوا وەداوا لە خوای گەورە بکە کە یارمەتیت بدات کارەکەت بۆ ئاسان بکات. بڵێ تاکەی من بەندەی جگارە بم و لە پێناویدا خۆم و ماڵ و دینم دابنێم. بۆ هێندە لاواز بم نەتوانم بەسەر ئارەزوێکی شەیطانیدا زاڵ ببم و تەسلیمی ببم هەروەکو لەمە و پێش بووم. ئەگەر دەشڵیت باشە بە پشتیوانی خوای گەورە بڕیار دەدەم وازی لێ بهێنم بەڵام بە چ ڕێگایەک؟ ئەوە ئێمەش لە وەڵامدا وەک دڵسۆزێک پێت دەڵین بەم ڕێگایانە. یەکەم ژمارەی جگارەکانت کەم بکەرەوە بۆ ماوەیەک لەسەر ئەم شێوەیە بەردەوام بە. بۆ نمونە تا دوێنێ 20 جگارت کێشاوە ئەمڕۆ بڕیار بدە و سوێن بخۆ کە 15 جگارە زیاتر نەکێشیت. ئەگەر زیاترت کێشە ئەوە سزای خۆت بدە بە کەفارەتی سوێن دەکەت. بۆ هەر جگارەیەکی زیادیش بڕەپارەیەک دابنێ کە بیبەخشیت.
بۆ ماوەی چەند ڕۆژێک بەم شێوەیە بەردەوام ببە دوای ئەوە نزیکی 5 جگارەی تر کەم بکەرەوە و بۆ ماوەیەک بە هەمان شێوە بەردەوام بە تا 2000 دەیتە سەری 1-2 جگارە. ئەو کاتە شکاتی ئەوەیە کە ئیتر بە یەکجاری وازی لێبهێنیت. باشترین هۆکارێکیش بۆ ئەم ڕێگەیە ئەوەیە کە ئەو کاتەی بیرت کەوتەوە یا حەزت لێی بوو خێرات دای مەگیرسێنە بەڵکو با چەند خولەکێکی پێ بچێت. ئەو کاتەشی کە دادگیرساند هەمووی مەکێشە بەڵکو نیوە و ئەوی تری فڕێ بدە، نەک جارێکی تر ئەوی تری بکێشیتەوە چونکە بەشی کۆتایی جگارە لە سەرەتاکەی خراپترە. لەبەر ئەوەی نیکۆتین و ماددەی ژاراوی زیاتر تێدا دروست دەبێت و کۆ دەبێتەوە. دووەم، لای خەڵک بڵاوی بکەرەوە کە جگارت کەم کردوتەوە و دەتەوێت وازی لێبهێنیت تاکو غیرەت زیاتر بدگرێت و ڕوتنێت بگەڕێیتەوە سەری و ببیت بە قسەی خۆتەوە. سەیەم، کاتێک کە هەڵی دەمژیت زۆر بە قوڵی هەڵی مەکێشە و کەمتر مژ و قومی لێ بدات تاکو ڕێژەیەکی زۆر نەچێتە ژوورەوە. چوارەم، زۆر بە دەمتەوە مەی هێڵەرەوە بەڵکو ڕوو دای بگرە. پێنجەم، کاتێک کە جگارەیەکیان پێشکەش کردی بێد و دڵی ڕەتی بکەرەوە تاکو ویستی خۆ دوورگرتنت لەلا دروست ببێت و بتوانیت بەسەر نەفستدا زاڵ ببی. ئەگەر ماوەیەکیش بێتاقەت بوویت ئارام بگرە و خۆت لەوە بە گەورەتر بزانە کە جارێشتر بگەڕێیتەوە سەری. شەشەم، خۆت لەو خواردن و شوێن و هۆکارانە بەدوور بگرە کە حەزی جگارت بۆ دروست دەکات و بە گوێرەی توانە لای کەسێکیشدا دامەنیشە کە جگارت دەکێشێت. هەفتەم، جۆرێک بکێشە کە ڕێژەیەکی کەمتر ماددە ژاراویەکانی تێدا بێت. جگارە خۆماڵیە بێفلتەرەکان وەکو سیغار و لفە و سەبیل هەموو ماددە زیانبەخشەکان بێ هیچ ڕێگریەک ڕاستەوخۆ دەسێتە ناو جەستەوە. ئاو و میوە و ماستا و زۆر بەسوودە لەگەڵ ڕۆیشتن بە پێو وەرزشکردن. پێویستە ئەوەش بزاندرێت کە سەرەتاکەی هەندێک زەحمەت و گرانە، دواتر بە یارمەتی خوای گەورە زۆر ئاسان دەبێت. هەندێک کەس دەڵێن فلتەر بەکار بهێنە چونکە ڕێژەیەشی زۆر لە هەردوو ماددە کوشندەکانی نیکۆتین و قاتران و ماددەی تریش دەگرێت و کەمتری دەچێتە لەشەوە. ئەم قسەیە ڕاستە لەو ڕوەوە بەڵام دەرکەوتووە کە خوێنی بەراز دەدرێت لەو فلتەرانەوە تاکو مسلمانان لەو لایەنەشەوە گرفتاری حەرام و زیانێکی زۆری تر بکەن. دەی ئیتر ڕوبەڕوو بوونەوەی ئەم هەموو زیان و گوناهانە لە پێناو چیدا؟ گەرگوێش بە لەش و ماڵ و ئەو شتانە نادەیت و ئەم شتانت مەبەست نییە، ئەوە گەرتەنها لەبەرخوا و لایەنە ئاینی و ئیمانیەکەیشی بێت دەبێت و واجبە وازی لێ بهێنیت. دەی چاوەڕێی چیت تاکار لە کار نەترازاوە و تیر لە کەوان دەرنەچووە بیر بکەرەوە. دوایی گریان و پەشیمانی هیچ دادت نادات. ئێستا سەرزەنشتی خۆت بکە تا خوای گەورە لە قیامەتدا سەرزەنشتت نەکات لەسەر ئەم هەموو نیعمەتی جەستە و ماڵ و ماددە، چونکە ئەوانە نیعمەتن بە تۆ بەخشران بەڵام تۆ زایەت کردن و کردتە سوتەمەنی هەوا و ئارەزوو. ئایا بیرت کردوتەوە تا ئێستا چەند جگارت کێشاوە؟ ئایا حیسابت کردووە تا ئێستا چەندت داوە بە جگەرە؟ ئایا دەزانیت چەند کاتت بووە و جگارت لێبڕاوە و لە کاتی خۆیدا دەستت نەکەوتووە و تووشی تووڕەی و بێزاری بوویت؟ ئایا تووڕە نەبوویت کاتێک پێیان وتی دووکەڵەکەت بێزارمان دەکات؟ ئایا بیرت کردوتەوە کە چەندە زیان لە خۆت و خەڵک دەدەیت لەبەر خۆشیەکی کاتی پڕ لە ژەهر؟ ئەی بیرت نەکردوتەوە کاوازی لێ بهێنێت و چیدی کۆی لەو دیلی ئارەزووی چڵێس نەبیت؟ ئایا هێز و توانای خۆت لەوە بە گەورەتر نازانیت کە زاڵ ببیت بەسەر ئەو داواکاریە شەیتانیەدا و خۆت لەوە بە گەورەتر نازانیت کە بتوانیت بڕیاری کۆتایی بدەیت؟ ئایا دوای ئاشنابوونت بە زۆرێک لە زیانەکانی و پاشان سەلماندنی هێشتا بڕیاری وازهێنانت نەداوە؟ ئایا ئەگەر نەخۆشی جگارە ببێتە هۆکاری مردنت خۆت بە گوناهبار نازانیت و وای لە قەڵم نادەیت کە بەدەستی خۆت کوشتووە؟ ئەی ناترسی لە کاتی کێشان و مامەڵە و بمریت کە هەمویان دەبێتە مایە گوناهباری لەبەردەم خوای تۆڵە سێنەردا؟ ئێستا بەوردی لەگەڵ دەرونی خۆتدا بدوێ ئایا وازی لێدەهێنیت یان نا؟ دەیان و سەدان پرسیاری تر لەم جۆرە ئێستا پێویستە لە شوێنێکی بێدەنگ و هێمندا و بەوردی و قوڵی وەڵامی ئەم پرسیارانە بدەیتەوە تاکو بە تێگەیشتن و قەناعەتەوە خۆت تێبگەیت و بیسەلمێنیت کە تۆ لەوە گەورەتریت نەتوانیت لەبەردەم ئەم هەموو زیانە گەورەیەدا ڕابوەستیت و ڕوبەڕووی نەفس ببیتەوە.
بزانە لە سەرەتاوە هەست بە زیان و دیاردەکانی ناکەیت، بەڵام دوایی وەک مارێکە و پەنگی خواردووە بۆیە پێشمردن بە ئازار نەتکوژێت. یەکێک لە جگارە کێشەران لە دواساتەکانی تەمەنیدا دەڵێت ئەگەر ئێستا ئەوانەی جگارە دەکێشن ئەم حاڵەی منیان ببینایە کە دۆزەخێکی پڕ لە ئازارە، ئەوە بێهیز دوودڵی و سێوی دوویەک کتوپڕ و خێرا بڕیاری وازهێنانی جگارەیان دەدا. کاکی جگارە کێشگەرەکە پێش ئەوەی تۆش تووشی ببی و پێش ئەوەی پەنجەی پەشیمانی بگەزیت کە هیچ دادێکت نادات ئەو بڕیارە یەکلا کەرەوێ بدە و بڵێ ئیتر بە یارمەتی پەروەردیگارم نایکێشم. ئەی ئایا لەوە ناترسیت ئەم جگارەیە سەرڕا بکێشێت بۆ تاوانی تر؟ هەندێک جار بەتایبەت لە ناو لاوان و تازە پێگەیشتواندا جگارە دەبێتە هۆکار و سەرمەشق بۆ نێرگەلە و عەرەق و قمار و تاوانەکانی تر. هەندێک جاریش کە پارەی لێ دەبرێت و پێویستی بە جگارەشە بۆیە خۆی بەناچار دەزانێت و پەنا دەباتە بەر پارە بردن کە ئەمەش دەستپێکی زۆرێک لە تاوانە گەورەکان دەبێت. ئەو کاتیش ئەو قسە جوانت دەسەلمێنێت کە دەڵێت هەموو شتێکی گەورە لە بچووکەوە دەست پێ دەکات، یان ئاگرێکی گەورە لە ئاگرێکی بچووکەوە هەڵدەگیرسێت. یەکێکی تر لە زیانەکانی جگارە ئەوەیە کە هەرکات جگارەی پێنەبوو داوا لە خەڵک دەکات، لە کاتێکدا ئەگەر چەندی برسی بێت ئەو داوایە ناکات. بێگومان داواکردنیش یەکێکە لەوانەی کە ڕێزی مرۆڤ دێنێتە خوارەوە و یەکێکیش لە نیشانەی ئەهلی بەهشت ئەوەیە کە داوای شت لە خەڵک ناکەن. بەڵام حەزی جگارە وای لێ دەکات کە گوێ بەو شتانە نەدات و لای ئاسایی بێت کە بڵێت ئایا جگارەیەکم نادەیتێ؟ زیانەکانی مادی جگارە. زیانێکی تری جگارە بریتە لە لایەنە مادیەکەی. ڕەنگە بکوترێت هەموو کەسێک دەتوانێت ڕۆژانە بڕەپارەیەک تەرخان بکات بۆی، بەڵام گەر کۆی بکەیتەوە و لێکی بدەیتەوە زۆر دەکات. بە بەوردی سەرنج بدەینە ئەم حیساب و وردەکاریانە کە کاتێکی زۆری وستووە تاکو ئەم ئەنجامانە دەرهێنراوە و لێک دراوەتەوە. گەر کەسێک تەمەنی 6 ساڵ بێت و لە 20 ساڵیەوە جگارە بکێشێت کە دەگاتە 40 ساڵ، هەر ڕۆژەشی 20 جگارەی کێشابێت، پاکەتێک کۆی هەموو جگارەکانی ئەو چەند ساڵی دەکاتە 292,000 جگارە. ئەگەر ئەم جگارانە بخەینە سەریەک ئەوە درێژیەکەیان دەگاتە نزیکەی 29 کیلۆمەتر و کێشەکەشی 300 کیلۆ توتن و 6.2 کیلۆغرام نیکۆتین. ئەم ڕێژەی نیکۆتینەش بەسە بۆ ژاراویکردنی دانیشتوانی شارێک کە ژمارەیان 40,000 کەس بێت لە مانگێکدا 600 جگارەت دەکێشێت و لە ساڵێکیشدا 7,200 جگارە. ژمارەی پاکەتەکان دەگاتە 14,600 دانە. ئەگەر وا دابنین تێکڕای پاکەتەکان بە بڕی 600 دیناری چاپی نوێ بێت، ئەوە هی ئەو 40 ساڵی دەگاتە 8,760,000 دینار. ئەگەر لە ساڵێکیشدا 350 پاکەت بکێشێت دەکاتە 210,000 دینار لە ساڵێکدا. ژمارەی ئەو شقارتانەی لە ماوەی ئەم 40 ساڵەدا بۆی بەکاردەهێنێت 7,684 دانەیە. ئەگەر وا دابنین دانەی بە 25 دینار بێت داکاتە 192,100 دینار. پێویست دەکات جگارەکەش بە لایەنی کەمەوە ڕۆژی 3 جار دەم و ددانی بشۆرێت. ئەمەش پێویستی بە مەعجونی زیاد هەیە. وای دابنین ئەگەر مانجی بایی تەنها 500 دینار زیاد بەکاردەهێنیت دەکاتە 6,000 لە ساڵێکدا. 6,000 ئەگەر جارانی چلی بکەین یەکسانە بە 24,000 دینار لە 40 ساڵەکەدا. 6,000 ئەگەر جارانی چلی بکەین یەکسانە بە 240,000 دینار لە 40 ساڵەکەدا. ئەگەر ئەمانە هەموو کۆ بکەینەوە ئەوە دەکاتە پاکەت 8,760,000 دینار. شقارتە 192,000 دینار. مەعجونی دەم و ددان 240,000 دینار. ژمارەی فڵسەی زیاد بەکارهێنان و شکانی تەپڵەک و سووتاندنی ئەوجل و بەرگانەی کە بەهۆی جگارەوە دەسووتێت، ئەمەش ئەو ژمارەیە دەگەێنێتە 10 ملیۆن دینار. واتە بۆ هەموو ساڵێک 250,000 دینار و هەموو مانگێکیش نزیکەی 1,000 دیناری بەردەکەوێت. ئەگەر وادابنین عێراق 4 ملیۆن کەس جگارە بکێشێت،
40 تریلیۆن دینار لە پێناو جگارە کێشاندا دەڕوات، مانای ڕۆژی 4 ملیۆن پاکەت دەکێشرێت کە بای 2 ملیار و 400 ملیۆنە لە ڕۆژێکدا، لە مانگێکیشدا نزیکەی 120 ملیۆن پاکەت دەکێشرێ، لە مانگەکەدا بای 72 ملیار دینار دەکێشرێ، لە ساڵێکیشدا 1 ملیار و 460 ملیۆن پاکەت کە بایی 876 ملیار دینار. بە زیانی تەنها ساڵێکی جگارەکێشانی وڵاتی عێراق ئەگەر لەو ڕێژەیەش زیاتری تێدا نەبێت و لەو ڕێژەیەش زیاتر نەکێشرێت، اینجا بە بڕی 806 ملیار دینار دەدرێت بە ژەهر و نەخۆشی و بە دەستی خۆی ڕەوانەی ژوورەوەی دەکرێت و بەردەدرێتە هەناو و هەموو جەستەیان. هەموو ڕۆژێکیش 80,000 جگارە دەکێشن، 2 ملیۆن و 400,000 جگارە لە مانگێکدا دەکێشرێت. ئاشکرا کراوە کە کێشانی جگارە لە ماوەی ئەم 40 ساڵەدا دەبێتە هۆی زوو مردن، زیاد لە 5 ساڵ مردن پێش دەخات. بەو مانایی هۆکاری زوو مردنە، هەروەکو چۆن ژەهر هۆکاری زوو مردنە، ئەویش بە هەمان شێوەیە. لە راپۆرتێکی پاشایی بەریتانیادا هاتووە کە دەڵێت جگارەکێش بە کێشانی هەموو جگارێک 5 خولەک و نیو لە تەمەنی کەم دەبێتەوە. جا ئەو هەموو ڕۆژاکە لە تەمەنیان کەم دەبێتەوە و دەشبێتە هۆی دواکەوتن و کەم بەکارهێنان بەهۆی ئەم نەخۆشیانەوە کە تووشی دەبێت، هەموو ئەمانە کۆ بکرێتەوە دەکاتە ملیۆنەها ڕۆژی فەوتا و بەهەدەرچوو لە ساڵێکدا. لەسەر و ئەمانەشەوە زیانێکی زۆری ڕوودا و سووتانی لێ دەکەوێتەوە. جگارە لە بەریتانیادا لە 30 دەبێتە هۆی سووتان و گڕگرتن. لە نەتەوە یەکگرتوەکانیشدا تەنها لە ساڵی 1977دا زیانی مادی گەشتە نزیکەی 400 ملیۆن دۆلار. جا ئایا ژەهرێک کە هێندە زیانی مادی و جەستەیی هەبێت پێویست دەکات بۆ چەند خولەکێک یان چەند چرکەیەکی کەم بە دەستی خۆمان دەرخواردی خۆمانی بدەین و نەخۆشی و دەردەسەری و مردن بەپارە بکڕین؟ ئایا نەفس و ئارەزوێک ئەوە دەهێنێت کە ئاوەها خۆم بکەم بە عەبد و تەسلیمی ببم؟ کواتامی ئەو هەموو خۆشی و ژەهرەی کە تا ئێستا هەڵت مژیوە و سی و ئەندامەکانت پێتا ڕزاندووە جێگای خۆیەتی کا بگوترێت بۆ حکومەت ڕێگا لە شتی کۆن ئێکسپایر و گۆشتی بێمۆر و حەشیشە و تلیاک دەگرێت کە ئەمانە کارێکی زۆر باش و پەسەندن، بەڵام بۆ ڕێگا لە جگارە و عەرەق ناگرێت یان زۆر گرانیان ناکات. لە کاتێکدا زیانیان لەو قەدەغە کراوانە کەمتر نییە ئەگەر زیاتریش نەبێت. بۆ ئەو هەموو مریشک و پەلەوەرەیان زیندە بەچاڵ و ئەمفال کرد بە بیانووی ئەوەی هۆکاری توشبوون بە ئەنفلۆنزای مریشک و نەخۆشی کوشندەی پێوەیە، لە کاتێکدا ڕەنگە هۆکاری مردنی کەسیش نەبوو بێت یان ئەگەر بیش بوو بێت چەند کەسێکی کەمی کوشت بێت، بەڵام ئەم بەڵایانە هەموو لەسەر تەختی پاشایەتی دانیشتن و هەتا دەبێت ڕەنگ و بەرجی جوانیان بۆ دەپۆشرێت و خزمەت دەکرێت. ئەگەر کەسێک هەندێک پارە بسووتێنێت یا بیدڕێنێت خەڵکی بەنا تەواوی لە قەڵەم دەدەن لە کاتێکدا کە تەنها پارەکەی فەوتاندووە. ئەی ئەگەر کەسێک پارەکەشی بفەوتێنیت و دەیان و سەدان نەخۆشیشی پێ بکرێت و خۆی دووچار و گرفتار بکات، چی پێ دەڵێن؟ ئەگەر دەشگوترێت ناتوانین وازی لێبهێنین، لە وەڵامدا دەگوترێت بۆچی ئەو هەموو کەسە توانی وازی لێبهێنێت؟ یا پێویستی بە عەزم و ویستی بەهێز هەیە؟ چۆن دەتوانیت تەمەنێکی زۆر بژیت؟ چەند زانیاریەک دەربارەی جگەرە. گەر سەیرێکی خێرای ئەو زانیاریانە بکەین کە لە کۆنگرەکانی سەدەی ڕابردوودا بەسراوە، لات سەیر دەبێت کە چۆن ئەو هەموو زیانە مادی و گیانیانەی هەیە. بۆ نمونە ساڵی 1967 کۆنگرێکی جیهانی لە شاری نیویۆرک لاژێر ناونیشانی تەندروستی جگارەدا بەسترا کە تێیدا هاتووە تەنیا لە ئەمریکادا لە ساڵێکدا ملیۆنێک کەس لە تەمەنێکی زۆر زوودا بەهۆی جگارەوە دەمرن و نزیکەی 88 ملیۆن ڕۆژیش بەهۆی نەخۆشیەکانی جگەرەوە دەفەوتێت و لە کار دوایان دەخات، جگە لەو هەموو کارەی تر کە بەهۆی مردنیانەوە دوا دەکەوێ. تا دەبێت هێرشی جگارە کێشانیش بەهێزتر دەبێت و لە سەرانسەری جیهاندا پەرە دەسێنێت، چونکە ئێستا ملیارێک جگارە کێش هەیە، ساڵانە چەند ملیۆنێکی بەهۆی جگارەوە دەمرێت. ملیۆنەها دۆلار بۆ جگارە بەکاردێت و ملیۆنەهای تریش بۆ کەمکردنەوە و نەهێشتنی تەرخان دەکرێت.
ملیۆنەهاش بۆ چارەسەری ئەو نەخۆشیانەی کە لە ئەنجامی کێشانی جگارەوە توش دەبن ملیۆنەهاشی بەهۆی کەمکارکردنی جگارە کێشەران و زیان لێکەوتن لەناو دەچێت. تەنها زیانی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1970 5 بۆ 27 ملیارد دۆلار بوو. بە شێوەیەکی گشتی ژمارەی قوربانیانی جگارە لە ساڵی 2020 تاکو 2030 دەگاتە 10 ملیۆن کەس لە ساڵێکدا. بۆیە دەڵێن ڕۆژانە پێویستی بە 11,000 کەس هەیە کە دەست بە جگارەکێشان بکات تاکو شوێنی ئەوانە بگرێتەوە کە بەهۆیەوە دەمرن. چونکە 8 چرکە جارێک کەسێک بەو نەخۆشیانە دەمرێت کە لە ئەنجامی جگارەکێشانەوە تووشی دەبن. لە هەندێک شوێنی تردا هەموو 13 چرکە جارێک کەسێک بەهۆی جگارەوە گیان لەدەست دەدات. واتە بۆ قەرەبووکردنەوە و هاوسەنجی بۆ قوربانیانی ئەم دێوەزمەیە دەبێت لاوان و تازە پێگەیشتوان ئەم کەڵێنە پڕ بکەنەوە و قوربانی بە جەستە و گیان و ماڵی خۆیان بدەن. ساڵانە نزیکەی 4 بۆ 5 ملیۆن کەس لە جیهاندا دەمرێت. تەنها لە وڵاتێکی وەکو ئەمریکادا ساڵانە نزیکەی 100 میلیارد دۆلار بۆ چاودێری تەندروستی تەرخان دەکرێت. لە راپۆرتێکی تری وەزیری تەندروستی ئەمریکیدا ئیفرت کوب داهاتووە کە تێیدا دەڵێت قوربانیانی جگارە تەنها لە نەتەوە یەکگرتووەکانی ئەمریکادا لە ساڵێکدا دەگاتە 400,000 کەس. بەڵام قوربانیانی عارەق دەگاتە 125,000 کەس و سەرخۆشکارەکانی تر دەگاتە 6,000 کەس. هەروەها قوربانیانی ئایدز لە ساڵی 1981 بۆ 1992 لە چارەگە ملیۆنێک زیاتر نەبووە. سەرژمێریەکی دیکەی وەزارەتی تەندروستی ئەمریکی دەڵێت جگارەکێشان لە نەتەوە یەکگرتووەکاندا ڕۆژانە دەبێتە هۆی مردنی 100 کەس کە ئەم ڕێژێش 7 قاتی ڕووداوەکانی هاتوچۆیە. لە راپۆرتێکی لێژنەی پزیشکی ئەمریکیشدا کە لە 11/1964 بڵاو کراوەتەوە بێ هیچ گومانێک کێشانی جگارە زیان بەخشە و دەبێتە هۆی چەندین نەخۆشی کوشندە. راپۆرتێکی تری کۆلێژی پزیشکی مەلیکی بەریتانی ساڵی 1982دا دەڵێ لە هەموو 10 کەسێک سیانیان بەهۆی جگارەکێشانەوە دەمرێت. سەرژمێریەکی ئەڵمانیش دەڵێت لەو وڵاتەدا 12,000 ملیۆن مارک دەدرێت بە بازی تووتندا لە کاتێکدا کە زیانە مادیەکانیشی دەگاتە 8 ملیار مارک. زیاد لەمانش دەبێتە هۆی نەخۆشخستنی 140,000 کەس و مردنی 140,000 دیکە. لە بەریتانیاشدا نزیکەی 18 ملیۆن جگارەکێش هەیە و لە ساڵێکیشدا 110 میلیارد جگارە بەرهەم دەهێنرێت. تەنها بەهۆی گرتنی مولولەکانی خوێنەوە لەو وڵاتەدا 150,000 کەس دەمرێت. 140,000 چینیش لە ساڵێکدا بەهۆی جگارەوە دەمرن. لە راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانیشدا دەڵێت لە ساڵی 1990دا لە هەموو 12 کەس یەکێکیان بەهۆی جگارەوە دەمرێت. بەڵام لە ساڵی 2020دا لە هەر 7 کەسێک جگارە دەبێتە هۆی مردنی یەکێکیان. هەروەها مردنی تەمەنی 35 بۆ 69 ساڵ لە نێو جگارەکێشدا سێقاتی ئەو کەسانەیە کە نایکێشن. ساڵانە 4 میلیارد دۆلار بۆ ڕێکلام و بانگەشەی ئەم ژەهرە تەرخان دەکرێت. تەنها لە سعودیەدا ساڵانە زیاد لە 23,000 کەس بەهۆی جگارە و هاوشێوەکانیانەوە دەمرێت. با چوارەم وڵاتی بەکارهێنەری جگارەش دەشمێردرێت کە ڕێژەی فرۆشتنی خۆی لە 15 میلیارد جگارە دەدات. ئەمەش لە ساڵێکدا بە بڕی 636 ملیۆن ریاڵ دەخەملێندرێت. لە 5 بۆ 10 جگارە کێشەرانی سعودیا بە شێوەیەکی گشتی تەمەنیان لە نێوان 15 بۆ 17 ساڵیە. سەرپەرشتیاری قەڵاتچۆکردنی جگارەکێشان لە وەزارەتی تەندروستیدا جەختی لەسەر ئەوە کردەوە کە زیاتر لە 55 عیادەی بێپارە بۆ نهێشتنی جگارەکێشان بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت وازی لێبهێنن کراوەتەوە. بەمەش 10,000 کەس وازی لێهێنا کە دەگاتە 135. بۆیە لێرەوە دەڵێن و داوا دەکەین کە پێویستە حکوومەتی کوردی خۆشمان بایەخ و گرنگی زۆرتر بە ئەو هۆکار و ڕێگایانە بدات کە ڕێگری لەم بەڵاک گەورەیە دەکات و کەم و لاوازی بکات لەناو میلەتەکەماندا. چەندین شوێن گەڕاوم و هەواڵم پرسی کە سەرژمێریەکی قوربانیان یاخود بەکاربەرانیان دەست بکەوێت لە کوردستاندا، بەڵام بەداخەوە هیچ شتێکم دەست نەکەوت و هەستم بەکەم تەرخەمی کرد لەم بوار و لایەنەدا و دەبوایە گرنگێکی باشی پێ بدرایە، نەک ئاوا بێ پیلان و سەرژمێری و ڕاپرسی بین.
با شێوەیەکی ورتر و گشتیتر جگە لەوەی کە جگارەکێشان کاریگەریەکی گەورەی لەسەر ڕواڵەت و زوو پیربوون هەیە، ئەم ئاکامە سامناکەشی لێ دەکەوێتەوە. 1 170 دەبێتە هۆی مردن. 2 لە 178 دەبێتە هۆی جەڵدەی دڵ. 3 لە 170 سینکە کوشە. 4 لە 180 مردن دەگەڕێتەوە بۆ ئەو نەخۆشیانەی کە بەهۆی جگارەوە تووشی دەبن. 5 لە 114 شێرپەنجەی قوڕگ. دکتۆر کەنعان جابی مامۆستای کۆلێژی پزیشکی دەڵێت بۆ ماوەی 25 ساڵە نەخۆشی شێرپەنجە چارەسەر دەکەم و دەبینم. باوردی سەیرم کردووە ئەوانەی تووشی شێرپەنجەی قوڕگ بوون هەموو جگارە کێش بوون، بۆیە تاکو زیاتر بکێشرێت زیاتر زیانی پێدەگەێنێت. پزیشکێکی تر دەڵێت ڕۆژی دەجگارە بکێشرێت ئەوە زیانی تەواو بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. پاشان دەڵێت لە 90 ئەوانەی تووشی شێرپەنجە دەبن جگارە کێشن. 6 لە 112 شێرپەنجەی دەم. 7 لە 105 شێرپەنجەی میزڵدان. 8 لە 115 بۆ 20 شێرپەنجە لە بەشە جیازیەکانی لەشدا. 9 لە 175 هۆکاری توشبوونە بە هەوکردنی بەردەوام. 10 نەخۆشیەکانی مولولەی خوێن و دڵ و مۆخ لە 150 جگەرە هۆکارەکەیەتی. 11 ژێرپەنجەش باگشتی لە 130 جگارە دەبێتە هۆکاری. 12 لە 128 لە بارچوونی منداڵ. 13 لە 195 ئەوانەی تووشی نەخۆشی مولولەکانی قاز دەبن جگارە هۆکارێکی گەورەیە بۆی. 15 هەروەها نەخۆشیەکانی شێرپەنجەی دەم و سیکڵدان و قوڕگ و دەقاتی ئەوانەیە کە نایکێشن. لە هەموو سێ جگارە کێشێکیش دانەیەکیان بەهۆیەوە دەمرن. 16 لە 170 بۆ 190 شێرپەنجەی سی بەهۆی جگارەوە دروست دەبێت، بۆیە ڕێژەیەکی زۆر لە شێرپەنجەی سی و مردن پەیوەندی بە جگارە کێشانەوە هەیە. بۆ نمونە لە 130 مردن لە کوبادا بەم هۆیەوەیە و لە 125 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە 115 بۆ 20 لە بەریتانیا و ئیرلندای باکوور کە دەگاتە 100,000 مردن. 400,000 مردن بەس لە ئەمریکادا و 140,000 لە ئەڵمانیا یەکگرتوودا و 70,000 مردن لە ئیتاڵیا و 23,000 لە ئوسترالیا. ئەندازێرێکی کشتوکاڵی دەڵێت هیچ ئاژەڵێک نزیکی تووتن ناکەوێت چونکە دەزانێت کە زیان بەخشە. بۆ دروست نییە خۆی ئینتیحار بکات، بەڵام دروستە ئینتیحاری هێواشی خۆی بکات. دەوڵەتی بەریتانیا بەتەنها خۆی هەموو ساڵێ 50 ملیۆن ڕۆژ زیانی پێدەگات و 250,000 کەسیش بە زوویی بەهۆیەوە دەمرن. لە هەموو جیهاندا بۆ مەبەستی پروپاگەندە ڕێکلام دیعایان نزیکەی 2500 ملیۆن دۆلاری ئەمریکی هەموو ساڵێ خەرج دەکرێت. ئەم بڕەپارەیەش بەشی ئەوە دەکات کە هەرچی مناڵی کۆرپەی جیهان هەیە دژی ئەم 6 نەخۆشیە گەورەیە بکوترێن: وەناق، سیل، کۆکەڕەشە، دەردەکۆپان، گەزاز، سوورێژە، ئیفلیجی منداڵ. ئەوەشی بۆ چارەسەرکردنی جگارەکێشان تەرخان دەکرێت 40 قاتی ئەمەیە، واتە 100,000 ملیۆن دۆلاری ئەمریکی. خۆ ئەگەر نەشی کێشیت ئەوە بە زۆر دەرخواردت دەدەن. ئەمەش بەهۆی هەڵمژینی هەوای دوو کەڵاویەوە. جگاران نەخۆری جگارە خۆر، واتە تەنها زیان بەخۆی ناگەێنێت بەڵکو بە هەموو ئەوانەی کە لەو نزیکەدا بن. بۆ نمونە ئەگەر لە ژوورێکی داخراو دابێت و دووکەڵی جگارەی تێدا بێت و بۆ ماوەی 4 کاتژمێر بمێنێتەوە، وەک ئەوە وایە کە 10 جگارەت کێشا بێت. هەندێک هەڵی نامژێت، ئەمەش زیانێکی زۆری لێ دەکەوێتەوە، وەک لەدبوونی مەلاش و قوڕگ و زیادبوونی لیک و تف، هەروەکو چۆن دەشبێتە هۆی هەوکردنی بەردەوامی هەناوە پەردا و لەگەڵ هەوکردنی پووک و شێرپەنجەی زمان و بەردەوام موشکبوونەوەی دەم. داهاتی جگارە بۆچێیە؟ ڕۆژانە موسڵمانان هەزاران دۆلار بە جوولەکە دەبەخشن و بە زمانی حاڵیش پێیان دەڵێن پێشکەش و عافێتتان بێت. یەکەم، ڕێژەی کێشەرانی جگارە لە جیهاندا 1 ملیار و 11 ملیۆن کەسە. دووەم، ڕێژەی کێشەرانی موسڵمان 400 ملیۆن کەسە. سەیەم، گەورەترین کارکەی جگارە لە جیهاندا فیلیپ مۆریسە. چوارەم،
لە سەدا 12 داهاتی ئەم کارگەیە بە دەوڵەتی ئیسرائیل دەبەخشرێت. پێنجەم، ئەو ماڵ و پارەیە کە موسڵمانان دەیدەن بە فیلیپ مۆریس لە تەنها ڕۆژێکدا دەگاتە 800 ملیۆن دۆلار. شەشەم، فیلیپ مۆریس ڕۆژی 80 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت. هەفتەم، کەواتە هەموو ڕۆژێک موسڵمانان 9 ملیۆن و 600 هەزار دۆلاری قازانج دەدات بە ئیسرائیل. بەڵێ گەرەکە هەموو خۆمان بپارێزین لەو یارمەتیەی کە لەسەر حیسابی جەستە و ماڵ و منداڵ و بێزارکردنی چواردەور و بە خۆشحاڵیەوە ڕەوانەی دەوڵەتی ئیسرائیلی دەکەین و دەشڵین نۆشی گیانتان بێت. سەرژمێریەکی فەڕەنسی دەڵێت ساڵی بڕی 100 بلیۆن دۆلار بۆ جگارە سەرف دەکرێت. هەروەها ئەو ڕێژەی کە دەکێشرێت دابەش بکرێت بەسەر هەموو دانیشتوانی سەرزەویدا، ئەوە هەر یەکەیان 1000 جگارەی بەردەکەوێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت سەیەکی ئەو بڕەی دەدرێت بە جگارە بۆ پێداویستیە پزیشکەکان سەرف بکرێت، ئەوە بەشی هەموو کەسێک دەکات. ئێستاش بابین بزانین ئایا جگارە حەرامە؟ پێش ئەوەی بچینە خزمەت بەڵگەکان دوای ئەوەی کە هەندێک لە زیانەکانیت بۆ دەرکەوت، تۆ ئێستا خۆت بۆ خۆت بڕیار بدە ئایا کێشانی حەرامە یان نا. بێگومان هەر شتێک کە زیان بە بەندەکان بگەێنێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا حەرام کراوە، بۆ نمونە وەکو گۆشتی بەراز و مردارەوە بوو عەرەق، یان کەسێک ژەهر بخوات یان نەوت یان هەر شتێکی دیکە کە زیان بەخش بێت قەدەغە و حەرامە. بە شێوەیەکی گشتی گەر تەمەشا بکرێت دەبینین ناتەباییەک لە نێوان زانایانی پێشیندا هەیە لەسەر حەرامبوونی جگارە. هەندێکیان دەفەرمون حەرامە چونکە دەیان زیانی زیان بەخشە بە مرۆڤ، هەندێکیشیان لایەن وابوو کە مەکڕوهە واتە نەخواردنەکەی باشترە چونکە وایان دەزانی زیان و قازانجی وەک یەک وایە یان لە یەکەوە نزیکن. ئەوانەشی کە دەفەرمون دروستە و حەڵاڵە بکێشرێت هیچ بەڵگەیەکی وایان بەدەستەوە نەبوو کە زیان بە تەندروستی مرۆڤ بگەێنێت. خۆ ئیشی زانایانیش ئەوە نییە کە لە خۆیانەوە بێ هیچ بنەما و سەرچاوەیەک فتووە دەربکەن و بڕیاری حەرامی و حەڵاڵی شتەکان بدەن، بەڵکو دەبێت هۆکارێک هەبێت کە ئەوان بیکەنە بەڵگەی حەرامبوونی یان حەڵاڵی. ئاشکراشە کە بەڵگەی ئەم بابەتەش زیانگەیاندنە بە تەندروستی دەرخستنی ئەم زیانەشکاری زانایانی ئاینی نییە، بەڵکو هی پزیشکەکانە. دەتوانرێت بگوترێت لە پێشدا زانستی پزیشکی نەگەشتۆتە ئەو ڕاستیەی کە جگارە و هاوشێوەکانی زیان بەخش بن، هەر بۆیەش زانایانی پێشینیش هەندێکیان لایەن وانەبووە کە حەرام بێت. بەڵام ئایا ئەمڕۆ هیچ بەڵگە و بیانویەک ماوە کە هێشتا نەزانین حەرامە یان نا؟ لەو بڕوایشدا هەر کەسێک ئەم مەسەلەیە هێشتا بۆ ساغ نەبوو بێتەوە ئەوە بە شوێن زیان و ڕاستیە پزیشکەکاندا نەگەڕاوە و سەربەخۆ و بێ هیچ بنەمایەک قسە دەکات. ئەگەر ئەمەش دەکەنە بیان و کە هیچ دەقێک لەسەر حەرامبوونی نییە، لە بەرامبەر ئەم قسەیەدا دوو وەڵام دەدەینەوە. یەکەم دەڵێن خۆ هیچ دەقەیەکیش لەسەر حەرامبوونی جۆرەکانی تیلیایک و هێروین و کۆکاین و شەمپانیا و ویسکی و نییە. ئایا هیچ کەسێک هەیە بتوانێت بڵێت ئەمانە حەڵاڵن یان دەبێت بڵین ئەوانەش هاوشێوەی عەرەقە؟ ئەو کاتەش بەڵگەی دووهەممان دەسەلمێنێت. دووەم، یەکێک لە بنەماکانی دەستوری ئیسلام بریتیە لە قیاس کە لە دوای قورئان و فەرموودە و هاودەنجی زانایان ئیجماع دێت، کە ئەمەش بریتیە لە قیاسکردنی شتێک بۆ سەر شتێکی تر کە هەمان عیلەی تێدا بێت. بۆ نمونە مادەی سەرخۆشکردن لە هەر شتێکدا بێت قیاس دەکرێتە سەر عەرەق. عەرەقیش حەرام کراوە چونکە یەکێک لە هۆکارەکانی سەرخۆشکردنە. مادام ئەم شتە تازە پەیدا بووەش هەمان دەردی تێدایە کەواتە ئەمەش حەرامە، ئەگەرچی دەق لەسەر یەکەمیان هەیە و لەسەر دووەم نییە. خۆ هەندێکیش لە زانایان دەفەرمون نەخێر ئەوە قیاس نییە، بەڵکو ئەو جۆرەشتانە عیلە المەنسوسە کە لە ئوسوڵ فقهدا باسی هاتووە، مانای وەکو ئەوە وایە کە قورئان باسی ئەو شتەشی فەرموو بێت. ئەمەش هۆکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەمان عیلە لەو شتەدا هەیە، ئەو کاتە ئەو عیلەش دەق نەسی لەسرە کەواتە ئەو شتەش هەمان حکمی ئەوی تری هەیە. لە ئیسلامیشدا باس لە ئەسڵ و شتە سەرەکیەکان کراوە و قاعیدەی داناوە تاکو گشتگیر بێت بەسەر هەموو هاوشێوە و لقەکاندا کاتێک کە چوون یەک بن لەو سیفەتەدا.
جاجگەرەش یەکێکە لەو شتە زۆر زیان بەخشانەی کە ژیان تەواو لێڵ و ناخۆش دەکات، چ بۆ خۆی و چ بۆ چوار دەوری، چ لە ڕووی مادی و چ لە ڕووی جەستەیەوە. زۆرێک لە زانایانی پێشین ڕەحمەتی ئەڵڵایان لێبێت لە هەر چوار مەزهەبەکە فتوای حەرامکردنیان داوە هەر لە کێشان و کڕین و فرۆشتن و هەر جۆرە مامەڵەیەکی پێیەوە. لەوانە یەکەم زانایانی ئیمامی حەنەفی، شێخی سەربنلانی، شێخ ئیسماعیل نابلسی، شێخی مەسیری، مامۆستا عیمادی، محەممەد عەلاءەددین حەسکەلە، ئەددار مونفیدا و خاوەنی ئەددار موختار، شێخ ڕەجەبی کوڕی ئەحمەد، شێخ محەممەد عەبدولعەظیم المەلەکی، شێخ محەممەد عەبدولباقی المەلەکی، شێخ محەممەد سندی، شێخ محەممەد العەینی، شێخ ئەبولحوسەین المصری، شێخ محەممەد العەباس المەهدی. دووەم زانایانی ئیمامی مالیک، مامۆستا سالم سەنهوری و ئیبراهیم القەلبانی، شێخ خالید سویدی، شێخ محەممەد فەتحوڵڵا عەلی المەغریبی، شێخ ئەبوو غەیث القەشاش المەغریبی، شێخ خالید محەممەد عەبدوڵڵا جەحفەری، شێخ خالید ئەحمەد. سەیەم زانایانی ئیمامی شافعی، شێخ شەهابەددین القلیوبی، شێخ نەجم الغەزی، شێخ سلێمان البەجریمی، شێخ عومەر عەبدوڕەحمان الحوسەینی، شێخ ئیبراهیم جەمعان، شێخ مەلا عامر ئیبن عەلان. چوارەم زانایانی ئیمامی حەمبەلی، شێخ عەبدوڵڵا شێخ حەسەن، شێخ ئەحمەد البەهوتی، شێخ مستەفا ڕەحیبانی، شێخ محەممەد حەمبەلی، شێخ مەنسوور بەهوتی، شێخ ئەحمەد سەنهوری. هەروەها زانایانی تازە و سەردەمیش هەموو کۆک و یەکدەنگن لەسەر حەرامی، بەتایبەت دوای ئەوەی کە زیانە تەندروستیەکانی دەرکەوت. بە یارمەتی خوای گەورە هەندێک لەو فتوایانە لێرەدا دەهێنین. لێژنەی فتوای ئەزهەر ساغ بۆتەوە کە جگەرە زیانی بۆ تەندروستی و مادی هەیە. ئێمە ڕامان وایە کە کێشان و هێنان و بردن و هەموو جۆرە بازرگانی پێیەوە کردنێکی حەرامە. لێژنەی لێکۆڵینەوەی زانستی و فتوای سعودیەش دەڵێت کێشانی جگارە حەرامە، چاندنی حەرامە، بازرگانی پێوەکردنی حەرامە. ئەمەیش لەبەر ئەوەی شتێکی پیس و زیان بەخشە. دکتۆر قەرضاوی دەڵێت التەدخین لەیسە حەلاڵن بەل هووە مەحروم شەرعەن، واتە جگەرە کێشان حەڵاڵ نییە بەڵکو بە پێوەری شەرع حەرامە. هەروە کۆنگرەی ئیسلامی جیهانی فتوایان داوە کە توتن و بەکارهێنان و ناشتن و بەخێوکردن و بازرگانی پێوەکردنی حەرامە. بە هەمان شێوەش مفتی میسریش دکتۆر نەسر فەرید دەڵێت کڕین و فرۆشتن و کێشان و هەموو جۆرە مامەڵەیەکی جگارە حەرامە. ئەمەش لەبەر زیانگەیاندن بە تەندروستی و ماڵ، پاشان ئازاردانی خەڵکی. دکتۆر عەبدولکەریم زێدانیش لە شەرعی قاعیدەی ئەلئەسڵ فی المەدار التەحریمدا دەڵێت قسەی تەواو ئەوەیە کە جگارە و توتن حەرامە. ئەمانیش لەبەر ئەوەیە کە زیان دەگەێنێت کە ئەمەش هۆکاری حەرام بوونە بە یارمەتی خوای گەورە لەم بەشەی دواییدا ئەو بەڵگانە دەهێنین کە جگارەی پێ حەرام کراوە. بەڵگەکانی حەرامبوونی جگەرە. ئایا ئامادەیت واز لە جگارە بهێنیت کاتێک بۆ دەرکەوت کە زیان بە دین و ئیمانت دەگەێنێت؟ پێش ئەوەی گوێبیستی بیت هەڵوێستەیەک بکە و لە دەرونی خۆتدا وەڵام و بڕیاری خۆت بدە. ئاشکرایە کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عەلەیه وسلم و یاران و تابعیندا جگارە نەبووە. هەروەها لە سەردەمی هەر چوار مەزهەبەکەشدا پەیدا نەبوو بوو. مەبەست لەوەیە ئەگەر لە شوێنی تر بیش بوو بێت لای موسڵمانان نەبووە. بۆیە زانایانی دوای ئەوان ڕەحمەتی ئەڵڵایان لێبێت بە ئیجتیهاد و قیاس و ئیجماعی خۆیان و هەڵێنجانیان لە ئایەت و فەرموودە پیرۆزەکانەوە بەسنەوەیان بە سەردەم و زانستە نوێیەکانەوە و دەرخستنی زیانەکانی بواری پزیشکی توانیان ئەم بەڵگانە بگرن بەدەستەوە و بیکەنە هۆی حەرامبوونی جگەرە. لە قورئانی پیرۆزدا ئەم بەڵگانەیان هێناوەتەوە، وەکو ئەڵڵا سوبحانەوە تەعالە لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 157 دەفەرمێ الذين يتبعون الرسول النبي الأمي
النبي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. واتا خوای گەورەشتا خاوێنەکان بۆ شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەڵاڵ دەکات و پیس و زیان بەخشەکانیش حەرام دەکات. دووکەڵی جگارەش یەکێکە لەو پیسیە زیان بەخشانە و ئینجا بۆنیشی ناخۆشە. لە ئاەتی دووەم الله سبحانه وتعالى لا سورة البقرة آية 195 دفرمه وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين. واتا بدستی خوتان مخانشتێکەوە کە ماندووتان بکات و زیانتان پێ بگەێنێت. جگەرە دەبێتە هۆی چەندین ماندووبوون و نەخۆشی کوشندە و لەناوبەر وەکو سیل و شێرپەنجە. سەیەم الله سبحانه وتعالى لسورة النساء آية 29 دفرمه يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. واتا خوتان مکوژن. ئایا جگارە نەبێتە هۆی خۆکوشتن بەڵام بە هێواشی و لە ڕێگەی ئەو نەخۆشیە فەوتێنەرانەی کە تووشی دەکەن کە سەبارەت بە خۆکشتن فەرمووی خۆتان مەکوژن ئیتر بە هەر هۆکار و بە هەر جۆرە خۆکوشتنێک بێت ئایا خێرا و بە یەکجار بێت یان لەسەر خۆ و هێواش و بە ماوەیەکی دوور و درێژ بێت خاوەنەکەی بە هەمیشەی لە ئاگردا دەمێنێتەوە دەیخۆ ئەمڕۆ زیان و کوشتنی جگارە لە هەموو کوشتنەکانی تر زیاترە هەروەک لە لاپەڕەکانی پێشوودا ڕوون کرایەوە. لا یەکێک لە جەنگەکان پێشەوە عەمری کوڕی عاس خوا لێی ڕازی بێت سەرکردەی سوپاکە بوو. لە شەوێکی ساردا خۆشوردن لەسەر ئیمامی عەمر واجب بوو. ئەویش تەیەممومی کرد و پێشنوێژی بۆ هاوڵان کرد. هەندێک لە هاوڵە بەڕێزەکان نکۆڵیان لەم کارە کرد و پرسیاریان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ئایا نوێژت بۆ هاوڵانت کردووە و خۆشت نەشۆردووە؟ ئەویش لە وەڵامدا عەرزی کرد ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوەکەی زۆر سارد بوو ئینجا ئەم ئاەتەشم بیر کەوتەوە کە الله سبحانه وتعالى دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. پیغمبر صلى الله عليه وسلم زردخانەیەکی کردو هیچی تری نەفەرموو کە ئەمەش مانای ڕازیبوونی بەم کارە دەگەێنێت یاخود ئەو هاوڵەی تر کە خۆشۆرنی لەسەر واجب بوو سەریشی بریندار بوو. کاتێک کە پرسی بە هەندێک لە هاوڵان کرد وتیان پێویستە خۆت بشۆریت. کاتێک ئەویش بە قسەی کردن بوویە مایەی زیان پێگەیاندنی و وەفاتی. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستیەوە زۆر تووڕە بوو فەرمووی کوشتان خوا بتان کوژێت. لێرەدا جێگای سەرنجە کە دروست نەبێت بۆ پەرستشێکی وەها مەزن کارێک بکەیت کە زیان بە تەندروستیت بگەێنێت. ئەی چۆن دروستە بۆ خواردنی ژەهرێکی هێندە کوشندە خۆت بکوژیت کە نیکۆتینی چەند جگارەیەکی کەم بەسە بۆ ژاراویکردنی خوێنی مرۆڤێک و پاشان کوشتنی. چوارەم
یەکێک لە سیفەتەکانی عەرق بریتی بوو لەوەی کە زیانی لە سوودی زیاتر بوو، بە هەمان شێوەش جگارە زیانی لە سوودی زیاترە. خوای گەورەش دەربارەی عەرق فەرمووی: وئیثمهما ئەکبەڕ من نەفعیهما. جگارەش ئەو هەموو زیانەی هەبوو کە باس کرا، بۆیە دەکرێت ناوی برا بچکۆڵەی عەرەقی لێ بنین. پێنجەم، الله سبحانه وتعالى لا سورة الإسراء آية 26 بو 27 دفرمه: ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. واتا مالتان بفيرو مدن چونکە ئەوانەی ماڵیان بەفیڕۆ دەدەن وەکو شەیتانەکان وەهان، لەبەر ئەوەی شەیتانەکان کوفری نیعمەتی خواوەندیان زۆر دەکەن. جگارەش جگەل لە ماڵ بەخۆڕایی سەرفکردن چیترە، هەر پارەیەکیش سەرف بکرێت بێ هیچ سوودێک یا لە پێناو شتێکی زیان بەخش، ئەوە ئەو کارە ئیسراف و حەرامە و بەم کارەشی دەبێتە هەڵگری سیفەتێکی شەیطانی. جگارەش لە هیچ کام لەم سیفەتانە بەدەر نییە. سەعیدی کوڕی جوبەیر دەفەرموێت: یەکێک لە نیشانەکانی ماڵ بە فیڕۆدان ئەوەیە کە خوای گەورە ماڵێکی حەڵاڵی پێبەخشیوە بەڵام ئەو لە حەرامدا سەرفی دەکات. شەشەم، الله سبحانه وتعالى لا سورة الأعراف آية 31 دفرمه: يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. واتا بخونو بخونوا بەڵام زیادەڕۆیی تێدا مەکەن، چونکە بەڕاستی پەروەردیگار زیادەڕۆیانی خۆش ناوێت. ئەم ئاەتەش هاوشێوەی ئاەتی پێشوە کە هەر باس لە زیادەڕەوی و ماڵ بەفیڕۆدان دەکات. بەڵگەی فەرمودەش زۆر هەن لەسەر حەرامبوونی جگەرە، بەڵام بە ناڕاستەوخۆیی فەرموخۆت دادوەر بە لەسەر شمولی بەڵگەکان بەسەر حەرامبوونی جگارەدا. بەڵگەی حەرامبوونی جگارە لە فەرمودەدا. یەکەم، پیغمبر صلی الله عليه وسلم دفرمي: لا ضرر ولا ضرار. رواه ابن ماجه وأحمد ومالك. واتا نزيان بدو نوالامي زيانيش بزيان بدروا. بو مانایی هر شتێک زیان بدات و زیان بەخش بێت ئەوان نەهی لێکراوە، چونکە لا بۆ نەفی هەموو جۆرە زیانێکە. لا للنفي الحكم في الجنس. ئایا دووکەڵ زیان بەخش نییە؟ ئەگەر لە بیرت چۆتەوە بگەڕێرەوە بۆ سەوتەکانی پێشوو. دووەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: إن الله كره لكم ثلاثة قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال. رواه البخاري ومسلم وأحمد ومالك. واتا پەروەردیگار سێشتی پێناخۆشە کە ئێوە بیکەن. یەکەم، بڵێیت وترا و دەڵێن وتی وتی. دووەم، زۆر پرسیارکردن. سەیەم، ماڵ بەفیڕۆدان. جگارە چەندە زیانی مادی هەیە و دەبێتە هۆی بەفیڕۆدانی. سەیەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ: هەر کەسێک ژەهر بخواتەوە و خۆی پێ بکوشێت، ئەوە ئەو ژەهرە لەناو دۆزەخدا بەدەستیەوە دەبێت و بۆ هەتا هەتایی تێیدا دەمێنێتەوە و بەردەوام دەیخواتەوە. ئایا ئەم ژەهرە نیکۆتین و قەتران ناگرێتەوە؟ رواه البخاري ومسلم وأبو داود وابن ماجه وأحمد والدارمي والنسائي والترمذي. چوارم، پیغمبر صلى الله عليه وسلم دفرمه: من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره. رواه البخاري ومسلم وأبو داود وأحمد. واتا هەر کەسێک باوەڕی بە خوای گەورە و ڕۆژی دوایی هەیە بە ئازاری دراوسێکەی نەدات. دووکەڵ و بۆنەکەی ئازاری هەموو ئەو دراوسەیانە دەدات کە لە نزیکیدا هەیە. مەرج نییە دراوسێ هەر ماڵی نزیک خۆت بێت، بەڵکو هەر کەسێک نزیکت بێت ئەوە دراوسەیە. ئایا ئازاری ئەو هەموو دراوسەیانەی کە لە دەور و پشتتدا هەیە دروستە؟ کە زۆر جار هەراسان دەبن و زۆر جاریش ئەگەر لە ئۆتۆمبیلدا بێت بە تایبەت پاس دەبێتە دەمەقاڵە و هەرا لە زۆری ئازاردانی دراوسێ کوشنەکانی. هەروە فریشتەکانیش ئازار دەخۆن، چونکە هەر شتێک مرۆڤ ئازار بدات ئەوانیش ئازار دەدات.
وەک پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ فإن الملائكة تأذي مما يتأذي منه الإنس رواه مسلم سنن النسائي ابن ماجه مسند أحمد پێنجەم پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن عمره فيما أفناه وعن ماله فيما فعل فيه وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه وعن جسمه فيما أبله رواه الترمذي والدارمي وتاهيج بنديك پێبەر پێ نانێت تاک و پرسیاری لێ نەکرێت لەسەر تەمەنی لە چ شتێکدا بەسەری بردووە لە عیلمی لە چ کارێکدا بەکاری هێناوە لە ماڵی لەکوێوە پەیدای کردووە و لە چیشدا سەرفی کردووە هەروەها لە لەشی لە چیدا خستوویەتیە کار پرسیار لە جگارەکێش و هاوشێوەکانی دەکرێت ئەو پارەیەت لە چیدا سەرف کرد ئەو کاتە چی وەڵامی پەروەردگارت دەدەیتەوە هەروەها پرسیاری لێ دەکرێت جەستت لە چیدا ڕزاندووە چی بوو بەهۆی ئەو هەموو نەخۆشی و شێرپەنجانە بێ هیچ گومانێک تەنها ئەو دووکەڵ و ژەهرە بوو کە هەڵی دەمژی لە دنیادا سووتاندی و ژیانی لێتاڵ کرد و لە قیامەتیشدا دەیسووتێنێت و دەیکاتە سوتەمەنی دۆزەخ شەشەم پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ نهي رسول الله صلى الله عليه وسلم عن كل مسكر ومفطر رواه أبو داود وأحمد وتا پیغمبر صلى الله عليه وسلم نهي لهمو سرخوشكارێک و دەبەنکارێک کردووە زانایان فەرموویانە مفطر ئەوەیە کە لاوازی و خاوبوونەوە لە لەشدا دروست بکات تاک و تەواو لاواز و بێهێزی دەکات و دەیبات بەرەو شکاندن یان هەست بە جێژی و سەرسوور خواردن دەکات بە تایبەت سەرەتا کە دەست پێ دەکات یاخود دوای ماوەیەک وازهێنان و دەست پێکردنەوەی زۆرتر ئەمەی تێدا دەردەکەوێت ئەمە شمولی جگارە دەکات کە چۆن ئەو جەستەیە بێهێز و لاواز دەکات و ئێسکەکانی دەپووکێنێت و ناتەواوی دەکات حەفتەم پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ فمن وقع في الشبهات وقع في الحرام رواه مسلم وأبو داود وابن ماجه والدارمي وتا هەر کەسێک بکەوێتە ئەو شتانەی کە گومان لێکراوە دەکەوێتە ئەوانەشی کە حرامن ئەگەر بگوترێت شوبهەی تێدایە و لە نێوان حەڵاڵ و حرامدایە ئەوە ئەم فەرمایشتە پیرۆزە ئەوەش دەخات بەلادا و پێی دەفەرموێت ماتوول لەو شتە گومان لێکراوەدا دەژیت سەرنجام هەر دەکەویتە ناو حرامەوە یان ئەگەر بگوترێت لە هەندێک لایەنەوە حەڵاڵە یان بۆ هەندێک کەس حەڵاڵە و بۆ هەندێکیش حرامە ئەو کاتەش ئەم قاعدە ئوسوڵیە جوانە وەڵامی دەداتەوە کە دەفەرموێت إذا اجتمع حلال والحرام غلب الحرام وتا هەر کاتێک حەڵاڵ و حەرام یەککەوتن و کۆبوونەوە ئەوە حرامەکە بەسەر حەڵاڵەکەدا زاڵ دەبێت بێگومان ئەگەر هەندێک کەسیش ئەو هەندە گومانە بۆ خۆیان دروست بکەن ئەوە لەم دوو دەقە هەر قوتار نابن یاخود ئەو فەرمایشتەی کە دەفەرمێ بەندان ناگاتە پلەی خواویستان و پارێزگاران تاکو واز لەو شتانە نەهێنێت کە هیچ گیر و گرفتێکیان تێدا نییە بۆ ئەوەی خۆی بپارێزێت لەوەی گومان و کێشەی تێدایە ڕەواه الترمذی و ئیبن ماجە بەو مانایەی ئەوەی گومانی تێدا بێت و وازی لێ نەهێنێت ئەوە ئاستەنگێکی گەورە دروست دەکات لە بەردەم ئیمان و تەقوای ئەو کەسەدا ئەمەش بەسە بۆ ئەوانە هێشتا دڵیان دانەمەزراوە لەسەر ئەوەی کە جگارە حەرام بێت ئەگەرچی هەندێک لە جگارە کێشەران ئەم قسە و بابەتانەیان لا سووک و ئاسان نەبێت و بترسن لەوەی کە ناتوانن وازی لێ بهێن و حەزیش ناکەن بکەونە حەرامەوە بەڵام ئەمە ڕاستیەکە و دەبێت بدرکێنرێت و فەرمانی پەروەردیگاریش لە هەموو داوا و حەز و ئارەزوێکیش گەورەتر و لە پێشترە هەروەها دەقێکی تری ئوسوڵ هەیە کە هەر شتێک خراپ و زیان بەخش بێت قەدەغەی دەکات الأصل في المضار التحريم بنەڕەت لە هەموو شتێکی زیان بەخشدا ئەوەیە کە حرامە هەشتەم خوای کارڕەوا چاکەکردنی لەسەر هەموو شتێک داناوە هەر کەسێک زیان بەخۆی یان بە کەسێکی تر بگەێنێت ئەوە کارێکی چاچی نەکردووە هەر کەسێکیش چاکەی نەکرد بێت ئەوە سەرپێچی قورئانی کردووە
چاکەکردنیش بەرامبەر هەموو شتێک واجبە. نۆیەم ئازاردانی موسڵمان حەرامە و ستەمێکی زۆر گەورەیە، هەروەک پێشەوامان محەممەد صلى الله عليه وسلم دەفەرموێت: من ئەذا مسلما فقد ئەذانی ومن ئەذانی فقد ئەذى الله. رواه التبراني في الأوسط. مانای هەر کەسێک ئازاری مسلمانێک بدات ئەوە ئازاری منی داوە، هەر کەسێکیش ئازاری من بدات ئەوە ئازاری پەروەردیگاری داوە. ئەی جگارەکێش یەکێک نییە لەو ئازار بەخشانە. دەیەم ئەمانەت نەپاراستنە، وەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ: وإذا ئتومین خان. رواه البخاري ومسلم والترمذي والنسائي. یەکێک لە نیشانەکانی منافق ئەوەیە کە کاتێک ئەمانەتێکی لا دادەندرێت ئەو خیانەتی لێ دەکات. ئەو هەموو نیعمەتە جوانە بە مرۆڤ بەخشراوە وەک لەش و مادە و مناڵ دەبێت ئەویش بیان پارێزێت. خوای گەورەش داوای ئەمانەت پارێزی دەکات، وەکو لە سوورەتی الئیسراء ئایەتی 36 دەفەرموێ: ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. مانای بەڕاستی بەندەکان بەرامبەر هەریەکە لە گوێ و چاو و دڵیان بەرپرسیارن، گەرەکە ئەوەش بزاندرێت کە ئەو گیان و جەستەیە مڵکی خۆمان نییە، بەڵکو پەروەردیگار بە ئەمانەت پێی بەخشیوین، بۆیە بۆمان نییە زایەی بکەین و با کەیفی خۆمان مامەڵەی خراپی پێوە بکەین، بەڵکو دەبێت سیفەتی ئەمانەت پارێزیمان تێدا بێت. دەنا سیفەتێکی دووڕ و منافق دێتە کایەوە. خۆ هەر شتێکیش خواردنی حەرام بێت بێگومان فرۆشتنیشی حەرامە. ئەمەش بەڵگەی ئەو فەرمودەیەی کە دەفەرموێت: إن الذي حرم شربها حرم بيعها. یازدەهەم لاسایی کوفرە و واجبە پێچەوانەیان بجوولێنەوە. بەڵگەش بۆ ئەم قسەیە ئەو ئاەت و فەرمودانەیە کە ڕێگریمان لێ دەکات کە شوێن کوفر و گاور و جوولەکە بکەوین، وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی البەقەرە ئاەتی 120 دەفەرموێ: ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم قل إن هدى الله هو الهدى ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير. واتای گاور و جوولەکە لێتان ڕازی نابن تاکو واز لە ئاینی خۆتان نەهێن و بە تەواوی شوێن ئەوان نەکەون. بەهەمان شێوە پێغەمبەریش صلى الله عليه وسلم دەفەرمێ: لتتبعن سنن من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو دخلوا جحر الضب لو دخلتموه قلنا يا رسول الله اليهود والنصارى قال فمن؟ رواه البخاري ومسلم وابن ماجه وأحمد. واتا بێگومان بن کە بز بە بست و گەز بە گەز شوێن ڕێڕەوی ئاینەکانی پێش خۆتان دەکەون، تەنانەت ئەگەر بستنە کونی بزن مزەشەوە ئەوە ئێوەش دەچن. ئێمەش عەرزمان کرد ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ئەوانە گاور و جوولەکەن فەرمووی ئەی چیتر، یان بۆ ڕۆژووی عاشوڕا فەرمووی ئەگەر ساڵی داهاتوو مام ئەوە نۆیش دەگرم، ئەمەش بۆ ئەوەی پێچەوانەی جوولەکە بین. یان ئەو هاوڵەی کە دەستی چەپی لا پشتیەوە دانابوو لەسەر سینجی دەستی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێی فەرموو: ئەتەقعود قعدة المەغضوب عليهم. رواه أبو داود وأحمد. واتا ئایا وەکو ئەو کەسانە دادەنیشیت کە خوای گەورە خەشمی خۆی بە سەریاندا دەبارێنێت مەبەست جوولەکە؟ چەندین نمونە گەلێکی تری هاوچەشنی ئەمانە. دیاری و بەخشێکی کەسێکی ئاسایی بە نرخ و گەورەیە، گەرگوێی پێنەدا ئەو کەسەی کە بەخشیویەتی لای ناخۆشە کە دیاریەکەی بەرز نەرنرخێنراوە. ئەی کاتێک پەروەردیگارێکی مەزنی باڵادەست کە ئەو هەموو نیعمەتە لە ژمارە نەهاتووەی کە بەخشیویەتی بە مرۆڤ چۆن دەبینێت وەها گرنگێکی پێنەدات و زایە بکات. دوازدەهەم
پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ: كل أمة معافي إلا المجاهرين. رواه البخاري ومسلم. وتاهم أمتم خوای گەورە بە ڕەحمەتی خۆی لێی خۆش دەبێت مەگەر ئەوانە نەبێت کە بە ئاشکرا گوناه دەکەن. جا ئەوەی جگارە و هاوڵەکانی بهکێشێت گوناهکردن نییە بە ئاشکرا. دکتۆر مستەفاش دەڵێت بەڕای ئێمە جگارە حەرامە، لەبەر ئەوەی لەم ڕوانەوە زیان بە جگارەکێش و کەسانی تر دەگەێنێت. یەکەم، زیان بەخشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، زۆرجار کار دەکاتە سەرخۆشی و ئارامی خەڵکی، بەتایبەت لەو شوێنانەدا کە باکۆڕچێک کەمە وەک ئامێرەکانی گواستنەوە. زیانی لە زیانی خواردنی سیر و پیاز زۆرترە لە کاتێکدا کە زیانی ئەو دوانە هەر ئەوەیە کە بۆنی ناخۆشە. دەبینین کە پێشەوامان محەممەد صلى الله عليه وسلم نەهی کردووە لە خواردنیان ئەگەر چوینە ناو خەڵکەوە، خۆجگەرە بۆنیشی ناخۆشە و زیان بە تەندروستی چواردەوریشی دەگەێنێت. ئەگەر 20 جگارە لە شوێنێکی داخراودا بکێشرێت وەک ئەوە وایە ئەوانەی کە لەو ژوورەدان 10 جگارەیان کێشا بێت. دووەم، لە ڕووی ئابووریەوە ئەمەش کار دەکاتە سەربواری مادی و دەبێتە هۆی گرتنەوەی بڕە پارەیەک لە خۆت و کەسانی تر. زیاد لەمەش دەچێتە قاڵبی خواردنی ماڵەوە بەبێ هوودە، خۆ ئەمەش حەرامە. هەروەک ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی النساء ئاەتی 29 دەفەرموێ: يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. وتا أي گرۆهی باوەڕداران ماڵی یەکتری بەناحەق مەخۆن. سەیەم، زیان بەخشە لە ڕووی تەندروستیەوە. پزیشکەکان زۆر جەخت لە پاشەڕۆژی خراپ و ترسناکی جگارە کێشان دەکەنەوە. یەکێک لەوانە پرۆفیسۆر کێلبرت لە غڕووی فەڕەنسیا کە دەڵێت کۆمەڵگای مرۆڤایەتی خۆی بە دیاردەیەکی کوشندەوە گرتووە کە پێی دەڵێن جگارە کێشان. لە ئەنجامی لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە ئەو کەسەی ڕۆژانە 20 جگارە بکێشێت بۆ ماوەی 40 ساڵ وەک ئەوە وایە 7 ساڵ لە تەمەنی کەم بوو بێتەوە. پاشان دەڵێت 4 جۆری شێرپەنجەی لێوە توش دەبێت: شێرپەنجەی سی، شێرپەنجەی قوڕک، شێرپەنجەی دەم، شێرپەنجەی میزەڵدان. جگە لە زیانگەیاندنی زۆر بە مولولەکانی ماسوولکەی دڵ، زیانی ئەمەش لە زیانی عەرق کەمتر نییە کە خوای گەورە بەدەقی قورئانی حەرامی کردووە. ئەگەر لە سەردەمی پێغەمبەردا صلى الله عليه وسلم هەبوایە ئەوە ئەمیش حەرام دەکرا. ئیمامی نەوەویش لە ڕەوضەدا دەفەرموێت: هەر شتێک خواردنی زیان بەخش بێت وەکو شوشە و بەرد و ژەهر ئەوە خواردنی حەرامە. ئایا جگارە ژەهر نییە؟ چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەوەی ئەو ژەهرە بە جارێک یان چەند جارێک بێت، خۆ هەر یەکێکیان دەبێتە هۆی مردنی یان هیچ نەبێت زیانگەیاندن و زۆر جاریش لە کارخستنی هەندێک لە ئەندامەکان. لە موغنیشدا دەفەرموێت: يحرم بيع السم إن قتل كثيره وقليله. مانای فرۆشتنی ژەهرێک حرامە ئەگەر زۆر و کەمی کوشن دەبێت، وەتا ئەوەی ڕێژەیەکی زۆر لەو ژەهرەی ببێتە هۆی مردن ئەوە مامەڵە بە کەمێکیشەوە حرامە، یان زیانێکی زۆر بە ماڵ و مادە دەگەێنێت لە کاتێکدا خۆی و ماڵەکەشی ئەمانەتێکە لای ئەو دانراون و مافی ئەوەی نییە لەشتی بێسوود و زیان بەخشدا سەرفی بکات. ئەگەر کەسێک بۆ ماڵێک یان هەر شتێکی تر بکەوێتە حەرامەوە سەرزەنش دەکرێت لە کاتێکدا ئەو ماڵە لە ڕواڵەتدا سوودی پێدەگەێنێت. ئەی ئەگەر ژەهرێک بێت و هیچ سوودێکی نەبێت، خۆ لە مەرجەکانی بەیعیش ئەوەیە کە ئەن یەکونە طاهیرا ومنتەفعا، کە پاک و سوود بەخش بێت، هەر شتێکیش ئەم مەرجانەی تێدا نەبێت ئەوە دروست نییە بفرۆشرێت، کە دروست نەبێ بفرۆشرێت بێگومان دروستیش نییە بکڕێت یا بخورێت. خۆ ئەوە تا هیچ کات بیسمیلا و ئەلحەمدولیلای لەسەر ناکرێت، چونکە پیسە. لە کاتێکیشدا زۆر پێویستە کە ئەم سونەت و پەرستشە مەزنا لەسەر هەموو نیعمەت و خواردنێک ئەنجام بدرێت. لێرەدا لە نێوان دوو بەرداشدا خۆی دەبینێتەوە کە کردن و نەکردنیەتی. ئەویش ئەوەیە کە پێویستە لەسەر هەموو خواردنێک بکرێت. ئەگەر دەیکات ئەوە نابێت لەسەر حەرام بکرێت، ئەگەر ناشیکات ئەوە نابێت هیچ شتێک بێ ئەو دوو زیکرا گەورەیە بکرێت. ئەمەش وەک سونەتێک نەک واجب. ئەم شاعیرەش چەند جوان دەڵێت:
ئەی کێشەری تووتن کێ فێری کردی کێ فتوای بۆ دایت کە هەڵی مژی ئایا وا گومان دەبەیت کە شیرینە یا وا گومان دەبەی خۆراکی پڕتینە ئایا هیچ سوودێکی تایە ئەی لاو نەخێر هیچی تیانە جگە لە تاڵاو زیانبەخش و پیس و پڕبۆنی ناخۆش هەموو دانیشتوانی نزیکت دەکەی خامۆش دەبەنجی لاشە و خاوبوونەوەی ئێسک لەگەڵ هەناسەتوندی و لاوازی هێز بە فیڕۆدانی ماڵە و چی دەست دەکەوێ لە کەلک جگە لە دووکەڵ دەیکات نەخۆشی سی خەڵک تۆ ڕازیت بەوەی کە ماڵت بەهەدەر بڕوا شەیتان ڕەنجی بە فیڕۆ نەڕوا کاتێکیش لە کۆڕێکدا دەنیشیت و هەڵی دەمژن بۆنی ناخۆشی دەمی تۆ لێت دەتەکن تەنها زەمێکت بەسە کە هەموو کۆمەڵ پێیان ناخۆش بێزارن لەوەی دەیکەن دەتکەن فەرامۆش بە بەزەیی بە بۆ خۆت و گوێڕەیەڵ بە بۆ کەسێک ڕێنماییت دەکات نەک بڵێ وێڵ بە ئەگەر پیاوەتیت هەبێ دوور کەرەوە لێی بۆ کێشانی خۆت مەکە ڕەنجەڕۆ بۆی من ئامۆژگاریەت تکەتم و لێم ببیستە ڕێگریت لێ دەکەم و بە قسەی ئەو کەسە بکە ڕێگرتە ئەوە من پێم ڕاگەیاندی ئەی لاو نزیکە ئەوەی وتم لێم وەربگریت بەپەلە و پڕتاو بەڵگەی کۆتایی ئیسلام پێنج پایەی سەرەکی داناوە کە دەبێت پارێزگاری لێ بکرێت ئەگەر هەر شتێک ببێتە مایەی زیانگەیاندن پێی ئەوە حەرام و قەدەغەی کردووە چونکە گیانی تاک و کۆمەڵگا لەسەر پاراستنی ئەم پێنج پایە بنەڕەتیە بەندە کە ئەوانیش ئەمانن ئاین نەفس عەقڵ وەچە و نەوە و ماڵ گەر بەوردی تەماشایان بکەین دەبینین جگەرە بۆ هەر پێنجیان زیانی هەیە یەکەم بۆ نەفس خود خۆ یان بڵین بۆ لەش و تەندروستی وەک باسکرا چەندە زیانی هەیە هەندێک لە زانایانی ئەم سەردەمەش فتوایان داوە کە ئافرەت بۆی هەیە داوای جیابوونەوە بکات لە هاوسەرەکەی لەبەر ئەوەی تەندروستی لە مەترسیدا دەبێت دووەم عەقڵ بە تایبەت ئەوەی کە سەرەتا دەستی پێدەکات هەست بە جێژی و وڕی دەکات گەر تووشی نەخۆشیش بوو ئەوە عەقڵی وەک پێویست کار ناکات هەروەک دەگوترێت العەقڵ السەلیم فی جسم السەلیم مانای ژیری تەواو لە تەندروستیەکی تەواودایە سەیەم نەوە چەندە کاریگەری خراپیشی لەسەر منداڵ هەر هەیە سەیەم نەوە چەندە کاریگەری خراپیشی لەسەر منداڵ هەیە هەر لە پێش هاتنە دنیایە و ناوبێشکەوە تاک و گەورەش دەبێت چوارەم گورزێکی خراپیشی لەلایەنی ماڵی و مادی دەوەشێنێت هەروەک بەوردی لێک درایەوە پێنجەم ئاین هەر شتێکیش کە ئەم هەموو زیانەی هەبوو ئەوە بێگومان بۆ ئاینیش زیانی هەیە بۆیە ئەو کاتە ئیسلامیش حەڕامی دەکات لالایەکی دیکەشەوە ئەوەی کە تووشی ئەم زیانانە بوو ئەوە زیانیش بە لایەنی پەرستش و بەندایەتی دەگەێنێ بۆ نمونە کە نەخۆشکەوت و تووشی شێرپەنجەی سی و قوڕک بوو ناتوانێت وەکو پێویست ئەرچی بەندایەتی بەجێ بهێنێت کە ئەمەشی نەتوانی ئەنجامیان بدات ئیمانی لاواز دەبێت کە ئیمانیش لاواز بوو ئیتر چ بەڵایەک لەمە گەورەتر و جەرگبڕتر دەبێت یاخود هەندێک جار لا ترسی نەکێشان و ئارام نەگرتنی زۆر ڕۆژووی سونەت لەدەست دەدات و بەلایەوە کار و گۆڵێکی زۆر قورس و گران دەبێت لەوە خراپتریش ئەوەیە کە حەزی لە ڕەمەزان نابێت و هەندێک ڕۆژی ئەویشی لەدەست دەردەکات پێویستە ئەوەش بزانین کە جگارە شکاندنی سنووری خوایە بە ئەمەندە بەس بێت چونکە زۆر زیاتر هەڵدەگرێت و زۆریش کورتمان کردووە بەو ئومێدەی کە ئەرچی دڵسۆزی سەرشانی خۆمان بەرامبەر ژیان و تەندروستی براتجگارە کێشەکانمان بەجێ گەیان دەبێت تاکوچیدی بەندە و جیرۆدەی دەستی چەپەڵی نەفس و شەیطان نەبن و لەو بەندیخانە تاریکە ئازاد ببن و ئاسۆی ژیانێکی خۆشتر و باشتر بە ڕوویاندا هەڵبێت و بە ئاوی ئیمان و ئارامگرتن و گوێڕایاڵی پەروەردیگاری مەزن دڵی نەخۆش و تێن و وشک و هەڵاتویان ئاو بدەن و پەیمانی بۆ خوا ژیان و بۆ خوا سوڵحان تازە بکەنەوە و قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن و چاچی و بوێری و دلێری لێ بکەن بە لادا و بڵێن دەست لە دەست و قووەت لە ئەڵڵا کەواتە بەم چەشنە دەگەینە ئەو ئەنجامەی کە ئایا جگارە پاک و سوود بەخشە یان پیس و زیان بەخش بێگومان لە وەڵامدا دەگوترێت پیس و زیان بەخش
ئەمەش لەبەر ئەوەی زیانی زۆر بە جەستە و ماڵ دەگەێنێت، خۆ هەر شتێکیش زیان بگەێنێت ئەوە بە پیس دادەنرێت. هەموو زیان گەێنەر و شتێکی پیسیش بەم دەقە قورئانیا حەرام کراوە، وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی الأعراف ئاەتی 157 دەفەرموێ: الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. زانایانیش دەفەرمون ئەگەر گوناهیش بچووک بوو ئەوە بەیەکێک لەم 5 خاڵە حکمی گەورە وەردەگرێت. یەکەم بەردەوام بوون، دووەم بە سووک و بچووک تەمەشاکردنی ئەو گوناهە، سەیەم دڵپێ خۆش بوون، چوارەم شانازی پێوەکردنی، پێنجەم لەلای زانایەکەوە یان کەسێکەوە بکرێت کە چاوی لێ بکەن. جاجگەرە هەموو ئەو خاڵانە بۆ هەندێک کەس یاخود زۆرێکیانی تێدایە. هەڵوێستی پێشینەکان بەرامبەر جگارە. کاتێکە لە ئەمریکاوە ڕوویکردە ئەوروپا ڕێگریەکی زۆری لێکرا و چەندین کتێب و هۆشیاریان بڵاو کردەوە. ڕووسیاش سزای کڕیار و فرۆشیاری جگارەی بەوە دەدا کە لووتیانی دەشکاند یان بۆ سێبیریا دووری دەخستنەوە. هەروە لە سەدەی 17 میلادیدا لە هەندێک وڵاتدا بڕیاری قەدەغەکردنی درا. ئەم قەدەغەکردنە جیهانی ئیسلامیشی گرتەوە. مامۆستا حوسێن مەجید میسری لە کتێبەکەی فارسیات و تورکیاتدا دەڵێت: پاشای عوسمانی مورادی چوارەم زۆر بە توندی سزای ئەو کەسەی دەدا کە جگارەی پێبوایە، بۆیە تەنانەت لە شوێن و دانیشتنگاکانیشدا جاسووسی دادەنا تاکو ئەوانە بگرێت کە دەیکێشن سزای جگارەکێشی بە لە سێدارەدان دەدا. لە کاتێکیشدا کە هەندێک لە نەیارانی ئێران شەڕی لەگەڵ ئێراندا هەبوو، هەر کەسێک جگارەی بکێشایە چ لە سەربازانی خۆی چ لە سەربازانی بەدیرگیراوی فارس دەیکوشتن. هەروەها شا عەباسی یەکەم لە ساڵی 1629 میلادیدا سزای جگارەکێشی بەوە دەدا کە کونی دەکردە لوتی و چیلکەیەکیشی پیادا دەکرد. دوای ئەویش کوڕەکەی سەفی قوڕقوشمی تواوەی دەکردە دەمیانەوە. ئایا نابێت کار بەدەستان و حکومەتی ئێمە هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەو هەموو جگارە و نێرگەلە و عارەقەوە کە ڕۆژانە دێتە کوردستانەوە کە گەورەترین تیرۆرن؟ ئەی نابێت کۆمەڵێکیش دابندرێت یان دەستگایەک بۆ دژایەتی و ڕێگەکردن لەم تیرۆرە تۆقێنەرە چ گرۆپێکی تیرۆریستی بە ئەندازەی ئەمە خەڵک دەکوژێت و لە ناوی دەبات. زۆر جێگای دەستخۆشیە کە ڕێگا لە هەر جۆرێکی تیرۆر بژیرێت، بەڵام پێویستە ئاوڕێکیش لەم مەسەلانە بدرێتەوە، یان کە ڕێگا لە مادە هۆشبەرەکان دەگیرێت و ڕێوشوێنی توندژیان دەگیرێتە بەر. بەڵام دەشپرسین ئایا ئەمانەش هۆشبەر نین؟ ئایا نابێت ڕێگە لە دەواازەی مادە هۆشبەرەکانی تر بگیرێت؟ ئایا کەسێک کە گرفتاری ئەو مادانە بووە ڕاستەوخۆ و یەکسەری تووشی بەکارهێنانی ئەوانە بووە یان لەم سێ دێوەزمەیەوە دانەیەکیان یان دوان یان هەرسێکیان توش بووە؟ ئەمانە و پرسیارگەلێکی تریشکە پێویستە هەر یەکەمان خۆمان بە بەرپرس بزانین تا حکومەت لە هەمان کاتدا ڕێنمایی و هۆشیاری زۆر بڵاو بکرێتەوە دەربارەی زیان و تاوان و سەرنجام و چۆنیەتی خۆقورتارکردن. خۆدایک و باوکیش بەرامبەر کردەوەی منداڵەکانیان لە دنیا و قیامەتدا ئەوەندەی بتوانن بەرپرسیارن، ئەوانیش هەموو ئەرکەکانیان لەسەر شانە. بۆیە دەڵێن زیانی گیانی جگارە لە مادە هۆشبەرەکان زیاترە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت لە بەریتانیادا جگارە لە ساڵێکدا دەبێتە هۆی کوشتنی 100,000 کەس، بەڵام هەموو مادە هۆشبەرەکان 150-160 کەس دەکوژێت.
هەروە لە ئەمریکا ساڵانە 400,000 بەهۆی جگارەوە دەمرن، بەڵام بەهۆی سەرجەم ماددە هۆشبەرەکانەوە تەنیا 600 کەس دەمرێت. ڕۆژانە دەیان هەزار کارتۆن لەم سێ دیاریە جوانە دێتە کوردستانەوە و پێشکەشمان دەکرێت. ساڵانەش دەیان ملیۆن دۆلاری ئەمریکی بۆ سرف دەکرێت. کێ بەرپرسە لەمانە؟ هیچ نەبێت با کەم بکرێتەوە و ئەم هەموو بۆمبە چێندراوە بەم شێوەیە هاوردە نەکرێت و ڕێگەش لە هەموو جۆرە پروپاگەندە و بانگەشەیەک بۆیان بگیرێت. بەشی سەیەم نێرگەلە. یەکەم زیانەکانی نێرگەلە و ڕوونکردنەوەی چەند ڕاستی یەک. دووەم ئایا نێرگەلە وەک جگەرە زیانبەخشە یان زیاتر. سەیەم حوکمی شەرعی نێرگەلە. زیانەکانی نێرگەلە و ڕوونکردنەوەی چەند ڕاستی یەک. عاشقەکەی لە باوەشی گرتووە و لە کەش و هەوایەکی خەیاڵاویدا وەکو پەڵا هەور دووکەڵ لە دەمیەوە وەکو شاخ لە لووتیەوە دەردەچێت و چاوەکانی ئەبلەغ بوون. هەندێک لە لاوان بە تایبەت ئەوانەی کە نێرگەلە دەکێشن وا دەزانن زیانی لە جگارە کەمترە بە بەڵگەی ئەوەی کە ئەم دووکەڵە بەناو ئاودا دەڕوات و ئەو ئاوە ژەهرەکەی دەپاڵێوێت. ئایا ئەمە تا چەندە ڕاستە؟ ئایا زیان بەخشە وەکو جگارە؟ خۆ ئەگەر وەکو ئەو زیانگەێنەر بوو حکومەکەی چی لێ دێت؟ بە یارمەتی ئەڵڵا لەم بەشەدا هەندێک ڕوونکردنەوە و ئاشکراکردنی پێکاتە و زیانەکانی نێرگەلە دەخەینە ڕوو، هەموو ئەو وەڵامانە ڕوون دەکەینەوە تاکو مسلمانان هۆشێک بکەنەوە و چیدی دوا ڕۆژیان لەژێر خەلووزێکی ژەهراویدا نەسووتێنن. لایەکێک لە توێژینەوە نوێیەکاندا هاتووە کە ئەو تووتنەی بۆ کێشانی نێرگەلە بەکاردەهێنرێت ڕێژەیەکی زۆر لە بکوژی چیمیاوی دیدیتی تێدایە. نەک تەنها هەر ئەمەندە، بەڵکو لە هەموو کیلۆگرامێک لەم تووتنەدا زیاتر لە 140 میلیگرام لە کانزای قورس و ژاراوی تێدایە. ئەم ماددە زیانبەخشانە دەبنە هۆی شێرپەنجەی لێو. ئەمەش لەبەر ئەوەیە کە دووکەڵەکەی هۆکاری دروستکردنی شەقکردن و بڕینی گەورەیە لە بەشی خوارەوەی لێودا. ئەو کاتەش چارەسەری کارێکی ئاسان نابێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاندووە کە ئەوانەی نێرگەلە دەکێشن ڕێژەیەکی زۆر لە یەکەم ئۆکسیدی کاربۆن و نیکۆتین و قەتران هەڵدەمژن کە هەموو ئەمانە ژەهرن. یەکێک لە بەرپرسانی ڕێکخراوە جیهانیەت دەڵێت ئەوە ڕاو بۆچوونێکی هەڵەیە کە دەڵێت تێپەڕبوونی ئەو دووکەڵە بەناو ئەو ئاو فلتەرەدا دەڕوات و پاڵفتەی دەکات. چونکە تووتن لە هەر بەرگ و شێوەیەکدا بێت هەر زیان بەخشە و بکوژی مرۆڤە، ئەگەرچی هیچ ئاگاداری و ڕێنمایەک لەسەر پارچە و پاکەتی تووتنەکانیان نانووسرێت. بەڵام لە هەمان کاتیشدا دەبێتە بەڵگەیەکی زیاتر لەسەر هۆکاری توشکردن بە نەخۆشیەکانی سی و دڵ و شێرپەنجەکان. پێکهاتەی نێرگەلە. تووتنی نێرگەلە جیاوازی هەیە لەگەڵ دووکەڵ و تووتنی جگارەدا، چونکە ئەو دووکەڵەی لە نێرگەلە دەردەچێت زیاد لە 6500 ماددەی چیمیاوی لەخۆ گرتووە کە ئەویش چەند بە تام و چێژەوە هەڵدەمژرێت. 450 لەو ماددانە چیمیایی و ژێرپەنجە بەخشن کە ترسناکترینیان ئەمانن: نیکۆتین و قەتران و کانزای قورس و ماددەکانی مەشەع و شێرپەنجە بەخش و دیدیتی و ماددەی چیمیاوی کشت و کاڵی و بکوژی جڕوت جانەوەر و سیاندی هایدرۆجین و ئەسیتۆن و گازی تولین و بەنز و بایرن و ئەمۆنیا و نەفتالین و زەرنیخ و کادیم و کلۆریدی فینایل، گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن و چەندین ماددەی ژەهراوی و کوشندەی تر. زیاد لە 7 ماددە هۆکاری شێرپەنجەن کە لە دووکەڵی نێرگەلەدا حەشار دراون. لێکۆڵینەوەکانی شاری هایدلەرجی ئەڵمانی دەری خستووە کە ئەم ماددانەی ترشی تێدایە. یەک تەحادیر ئەم ماددەیەوە لە نیکۆتینەکە دەکات زوو لە خوێندا بتوێتەوە. دووەم شەکر. لە تووتنەکانی نێرگەلەدا شەکر هەیە تاکو تامە تاڵەکەی ببڕێت و خۆشتر ببێت، بەڵام سووتانی ئەم شەکرە ماددەیەکی ژێرپەنجە بەخش دەردەکات و کاریگەریەکی خراپی بۆ هەناوە پەردە هەیە. لە کاتی سووتانی نێرگەلە ماددەیەک دەردەچێت بە گازێکی ژەهراوی و ژێرپەنجە بەخش دەژمێردرێت. هەندێک لەو ماددانە: ئەلیف کومارین لە فاسۆلیای تونکە یانگەڵای درەختی زمانی ئاسک دەردەهێنرێت کە تامێکی خۆشیان تێدا دروست دەکات.
پشکنینیش بۆ ئەم مادەیە کراوە و تێیدا دەرکەوتووە کە مادەیەکی ژەهراویە و جگەر و ئەندامە هەستاوەرەکان لە کار دەخات بێ کارامیل. لە کاتی سووتانیدا مادەیەکی تر دروست دەکات پێی دەکوترێت کانیکوڵ. ئەمەش بە هەمان شێوە ژێرپەنجە بەخشە. جیم نیکۆتین کە تووتن لە سەدا 15 پێک دەهێنێت. نیکۆتینیش هۆکاری ورژاندن و شێواندنی جیهازی عەسەبیە زیاد لەمەش بەرپرسی یەکەمە لە هۆگرکردنی بە کێشانیەوە ئیدمان، کەواتە نێرگەلە بە هەمان شێوەی جگارە مرۆڤ ئاڵوودە و شەیدای دەبێت. نیکۆتینیش ئەو هەموو زیانەی هەبوو کە باسکرا. چوارەم قەتڕان. هۆکاری هەندێک لە نەخۆشیە ژێرپەنجە ژیانبەخشەکانە وەک ژێرپەنجەی سی و میزەڵان و دەم و قوڕگ و هەوکردنی بەردەوامی کۆئەندامی هەناسە. بۆیان نەخۆشی ژێرپەنجە بە سەرەتان ناودەبڕێت لەبەر ئەوەی ئەو خانانەی کە دروستی دەکات لە شێوەی قڕژاندایە کە بە عارەبی پێی دەگوترێت سەرەتان. دروستبوونی ئەو خانانەیش بە شێوەیەکی ناڕێک و ناساز دروست دەبن. هەر لەبەر ئەوەیشە زۆربەی ئەوانەی تووشی دەبن دەمرن، چونکە کە خانەکانی لەش ناجۆر و ناتەواو بوو ئەو کات ناتوانێت ئەرکەکانی وەک پێویست ئەنجام بدات. پێنجەم شەکری هەڵگەڕاوە. ئەم مادەیە شێرپەنجە بەخشە یان هۆکارە بۆ مادەیەکی تر کە ئەم نەخۆشیە ترسناکە بخڵقێنێت، چونکە کاتێک دەسووتێت مادەی کانیکوڵ دەردەکات کە گەورەترین و ترسناکترین مادەیە کە دەبێتە هۆی شێرپەنجە. شەشەم یوجینوڵ. زاناکان گومانیان هەیە ئایا ئەمەش خۆی ژێرپەنجە بەخشە یان هۆکارە بۆ مادەیەکی تر کە ئەو نەخۆشیە توش بکات. حەوتەم فویا گوڵ. ئەمەش بە هەمان شێوە خۆی شێرپەنجە بەخشە و هۆکارێکیشە بۆی. هەشتەم مشتەقات جزور ئەنجەلیکە. ئەمەش کۆمەڵێک مادەی شێرپەنجە بەخشی لەخۆ گرتووە. نۆیەم دوودیکان و نونان دوو مادەن دەبنە هۆی مردن. دەیەم کاکاو. زۆربەی جگارە ئەمریکیەکان ئەم مادەی تێدایە کە لە کاتی سووتانیدا دەبێتە هۆی شێرپەنجە. لە هەمان کاتدا بێ سووتان شتێکی خۆش و سوودبەخشە. 11 سووس. ئەمەش بە هەمان شێوە لە جگارە ئەمریکیەکاندا بەکار دەهێنرێت. ساڵانە نەتەوە یەکگرتوەکان نزیکەی 12 ملیۆن پاوەند تەرخان دەکات بۆ بەرهەمهێنانی ئەم مادەیە تاکو لە تووتندا بەکار بهێنرێت. 12 ترشی جلیسەر بلیک یەکێکە لە مشتەقاتی سووس. ئەم مادەیەش لە کاتی سووتانیدا دەبێتە هۆی شێرپەنجە یان پێکهێنانی مادەی کوشندەی تر کە هایدرۆ کاربۆناتە. ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ ژێرپەنجەی سی و میزەڵان. 13 شەکرەکان. لە نەتەوە یەکگرتوەکاندا بەرهەم دەهێنرێت. چوارتەم مڕەتەبات. ئەویش ئەو مادە ئاویانەی لەخۆ گرتووە. ئەلیف جیلی سیرول. لە کاتی سووتانیدا مادەی ئاکرۆلین دروست دەکات کە بەرپرسە لە خاپورکردن و تێکدانی کۆڵکی ناوەوەی سیەکان و کار دەکات لە بۆڕیەکانی هەوا و بە هەمان جۆر هۆکارە بۆ خراپکردن و هەوکردنی بۆڕیسکەکانی ناوسی و هەڵاوسانیان و هێزی بەرگری لە بەرامبەر هێرشبردنی مادە ژەهراویەکان بۆیان. بێ جلیولات. مادەیەکە یارمەتی هۆکاری دروستبوونی ژێرپەنجە دەدەن. ئەگەرچی هەوڵی زۆریش درابێت بۆ نەهێشتنی ئەم مادە کوشندانە، بەڵام تا ئێستا بێسوود بووە و نەتواندراوە. 15 ئەو گازەی لە ژووری خینکان ئیعدامدا بەکاردەهێنرێت لەو گازەیە کە لەو دێوەزمەیە دەردەچێت. ئایا ئەوەی ئەم دوو کەڵا هەڵدەمژێت یان دەرخواردی بدرێت هەروەکو هیچ گارە هەمان زیانی دەبێت یان زیاتر؟ یابانیەکان لێکۆڵینەوەیەکیان لەسەر 12,000 ئافرەت کرد کە خۆیان جگارەیان نێرگەلەیان دەکێشە، بەڵام هاوسەر یان کەسێکی نزیکیان دەیان کێشە. سەرنجام گەشتنە ئەو ئەنجامەی کە ئەگەر توش بوونیان بە نەخۆشی شێرپەنجە سێقاتی ئەوانەیە کە هاوسەرەکانیان نایکێشن، کەواتە هەر خۆیان لەناو ئەم لێشاوی ژەهرەدا ناژین، بەڵکو هاوسەر و مناڵ و نزیکانیشیان ڕاکێشاوە و ئەوانیشیان وەک خۆیان نوقمی ژەهر و دەرد و بەڵاک کردووە. هەندێک لە زیانەکانی نێرگەلە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ئەو نیکۆتینەی کە لە تەنها نێرگەلەیەکەوە دەکێشرێت بەرامبەرە بە کێشانی یەک پاکەت جگەرە.
بەڕێوبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی کێشانی نێرگەلە هۆکاری توشبوونە بە هەموو ئەو شێرپەنجانەی کە لە جگەرەوە تووشی دەبێت زیاد لەمەش ڕوبەڕووی ڕێژەیەکی زۆر لا یەکەم ئۆکسیدی کاربۆن دەبێتەوە کە لە ئەنجامی سوتانی ئەم تووتنە ژەهراییەوە دەردەچێت ئەوسا شوێن لە ئۆکسجین دەگرێت و دەلکێت بە خڕۆکە سوورەکانەوە لە کاتێکدا ئەرچی ئەم خڕۆکانە گوێزانەوە و گەیاندنی ئۆکسجینە لە سیارەکانەوە بۆ خانەکان لەگەڵ هەموو ئەو شێرپەنجانەی کە بەهۆی سووتان و بەکارهێنانی ئەو خەڵوزەوە دروست دەبێت کە لە کاتی نێرگەلەدا دەسووتێت ناوەندی میسری بۆ قەڵاچۆکردنی جگارە دەڵێت لە ساڵێکدا 34,000 کەس لە میسردا بەهۆی زیانەکانی تووتنەوە دەمرێت سێچی ئەم ڕێژەیە بەهۆی کێشانی نێرگەلەوەیە کە دەکاتە نزیکەی 11,000 کەس لەگەڵ هەموو ئەم زیانە گەورانەدا دەبینی کێشانی لە زیادبووندایە و لای لاوان بەتایبەتتر بووە بە مۆتەکە و دەڵێن هەر کەسێک گرت بەری نادات تاک و بە تەواوی نەیخنچێنێت ناوەندێکی تەندروستی ئەڵمانی دەڵێت ڕۆژانە زیاتر لەم وڵاتەدا 380 کەس بەهۆی تووتنەوە دەمرن ئەم ژمارەیە لە ژمارەی ئایدز و مادە هۆشبەرەکان و کوحول و خۆکوژی و هەموو ئەوانە زیاترە هەندێک دەڵێن نێرگەلە دەکێشین لەبەر ئەوەی لا جگارەکێشان دوور بکەوینەوە بەڵام نازانێ خۆی لە بەردەم دڕندەیەکی ترسناکتردا دەبینێتەوە چەندین توێژینەوەی ئەڵمانی ڕوونی کردوتەوە کە نێرگەلە زیانی لا جگارە زۆرترە ئەو تووتنەی کە بۆ نێرگەلە بەکاردەهێنرێت هەمان تووتنە کە لە جگارەدا هەیە بەڵام بە ژاراویکردنێکی زۆرترەوە با شێوەیەکی گشتی و کورت چەندین زیانی زۆر و کۆتا نەهاتووی هەیە کە ئەمانە هەندێکیانن یەکەم تەسککردنەوەی مولولەکانی خوێن و یان سنگە کوشە و جەڵتەی دڵ و مردنی لە ناکاو و توشکردنی بە نەزیفی دەماغ دووەم گرتنی مولولەکانی مێشک ئەمەش دەبێتە هۆی شەلەل و مردن سێم زیان گەیاندن بە کۆ ئەندامی هەناسە و سووڕی خوێن و جەڵدەکان و بڕینەوەی قاچ چوارەم شێرپەنجەی قوڕگ پێنجەم هەوکردنی جیوبی و حەساسیەتی لوت شەشەم هەناسە توندی حەوتەم دەبێتە هۆی ئاڵوودەبوون هەشتەم شێرپەنجەی سی و هەوکردنی و نەخۆشی جگەر کە بەهۆی لیکەوە دەگوازرێتەوە نۆیەم شێرپەنجەی دەم و سوورێنچک و گەدە دەیەم بەرزبوونەوەی چڕی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن لە خوێندا دەیەم هەوکردن و بڵقکردن و تێکچوون و کاریگەری خراپی لەسەر پێست و دەموچاوی و کەمکردنەوەی ڕەونەق و جوانیان ئەمەش لە ئەنجامی هەڵمژینی نیکۆتینی تووتنی نێرگەلەوە دەبێت یازدەهەم هۆکاری بڵاوبوونەوە و زیادبوونی سیە کزێ دوازدەهەم هەوکردن و بریندارکردنی گەدە و دوازدە گرێ سێزدەهەم زیانێکی زۆری هەیە بۆ سەر گورچیلە و میزەڵدان و کۆ ئەندامی زاوزێ لاوازکردنی چاڵاکی و نەزۆچی چواردەهەم هۆکاری بۆن لێهاتنێکی ناخۆشە غازات پازدەهەم گرتنی مولولەکانی خوێن لە مێشکدا و توشبوونی بە شەلەل و پاشان کوشتن شازدەهەم تێکدانی سووری خوێن و گرتنی مولولەکانی خوێن و لاوازکردنی قاچ حەڤدەهەم هەوکردنی گلێنەی چاو هەژدەهەم حەساسیەتی چاو نۆزدەهەم هەوکردنی دەماری چاو و پوکانەوەی و هەموو ئەو نەخۆشیانەی کە دەیبەن بەرەو کوێر بوون 20 خوێن تیزان و سووربوونەوەی چاوەکانی 21 هەوکردن و شێرپەنجەی دەم و لێو و مەلاش و ددان و پووک و ناشرینکردنیان و پاشان دروستکردنی بۆنێکی ناخۆش تێیدا 22 هەوکردن و شێرپەنجەی قوڕگ 23 هەوکردن و شێرپەنجەی سیکڵ دانۆچکە 24 هەوکردن و شێرپەنجەی بەنکریاس 25 توشکردنی بەکۆکە 26 ئەوەی کە نێرگەلەکێشە بە بەردەوامی هەست بە سەرئێشە و سەرگێش خواردن و دڵەکوتێ دەکات 27 زۆرێک لە هەوکردنەکانی قوڕگ و گوێ و لوت بەهۆی نێرگەلەوە دەبێت هەروەها چەندین نەخۆشی دەرونی یان ئەوانەی دەبنە هۆکار بۆی وەک یەکەم خەمۆکی دووەم دڵە ڕاوچێ سەیەم بێزاری چوارەم کەم خەوی پێنجەم کەم خواردن شەشەم مێشک کزی و زوو تووڕەبوون بە شێوەیەکی گشتی هۆکارێکی سەرەکیە بۆ لە کارخستنی ئەندامە زیندوەکانی جەستە
پزیشکەکان دەڵێن کاریگەری خراپی نێرگەلە تەنها بۆ تووتن ناگەڕێتەوە، بەڵکو بۆ ئەو میوە و توێکڵی میوە وشکراوانش دەگەڕێتەوە کە بەهۆی ترشانەوە دەکرێت. دەشگونجێت بەشێکی زیانی ئەم نێرگەلێ بگەڕێتەوە بۆ مادەی کلسرین کە بەهۆی سووتانی خەڵوزەوە و پێکێنانی مادەی ئاکرۆلینەوە کە مادەیەکی ژەهراوی کوشندەیە و دەبێتە هۆی شێرپەنجەی میزەڵان کە ئەمەش ئەگەری کوشتنی لێ دەکرێت. یەکێک لە توێژەرەوان دەڵێت جیاوازی زۆر لە نێوان کێشانی جگارە و نێرگەلەدا هەیە. ئەمەش بەهۆی ئەوەی نێرگەلە ڕێژەیەکی زیاتر بە بڕی 20 قاتی جگەرە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە. هۆکارێکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ سووتانی ئەو خەڵوزەی کە بۆی بەکاردێت. بە شێوەیەکی گشتی سووتانی خەڵوز هۆکارێکی سەرەکیە بۆ شێرپەنجە. تەنانەت لێکۆڵینەوەکان دەڵێن گۆشت زۆر بخورێت کە بە خەلوز ببرژێندرێت زیانێکی زۆری دەبێت چونکە ڕێژەیەکی زۆر لە نیکۆتین و قاتڕانی تێدایە. جێگای وتنە کە ئافرەتیش لە هەموو ئەو زیانانەدا کاتێک کە لە ماڵێکدا یان هەر شوێنێکی داخراودا بێت بەشدارە. زیاد لەمانەش زیانی بۆ کۆرپەکەی ناوسکی دەبێت و ئەگەری لە باربردنی زۆر دەبێت. ئەگەر لە باریش نەچێت کێشی کەم دەبێت یا تەمەنیان درێژ نابێت. لەم سەردەمەی ئێستادا ساڵی 7 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی کێشانی ئەم دوو بەڵا گەورەیەوە دەمرن. بەڵام پێشبینی دەکرێت ئەم ڕێژەیە لە ساڵی 2025دا بگاتە 10 ملیۆن کەس. بەڵام بەداخەوە ئێستاشوە لە شاری سلێمانیدا بانگەشەی بۆ دەکرێت نێرگەلەی خێزانی. دوای دەرکەوتنی ئەو هەموو زانیاریە زۆر و زەبەندانە ئینجا ڕێگا بەو شێوازە دزێوە دەدرێت. بەداخەوەش دەڵێم تا ئێستاش هەندێک لە مامۆستایانمان نەگەیشتوونەتە ئەو قەنەعەتەی کە جگەرە و نێرگەلە حەرام بن. دیارە ئەمەش بۆ ئاگادار نەبوون لەو هەموو زیان و کوشتارانە دەگەڕێتەوە کە هیچ شتێکی تر نییە لەم دنیایەدا بە ئەندازەی ئەم دوانە زیان و کوشتارگەی هەبێت تەنانەت بە عەرەق و ئایدز و ڕووداوەکانی هاتوو چۆیشەوە. بەو مانای هێشتا دڵنیان نەبوون کە دەبێتە هۆی مردن یاخود ئەو هەموو زیانە مادی و جەستیەی هەیە. لە کاتێکیشدا پێویستە ئاگادار بن لەیان و ئەمری واقعە و پێویستی بە لێکدانەوە و خوێندنەوەی تازە هەیە بۆی. خۆ ئەمەش ناچێتە بواری ئیجتیهادەوە چونکە هەر بە قیاس و قاعیدەی ئوسوڵیەکان دەتوانرێت حەرام بکرێت. ئێستاش دەینە سەرباسی بۆچی زیانی نێرگەلە لە جگەرە زیاترە. بە کورتی لەبەر ئەوەیە کە بۆ ماوەیەکی زۆرتر ئەو دووکەڵە پڕ لە ژەهرە هەڵدەمژرێت و هەندێک مادەی زیانبەخشی تریشی تێدەکرێت. لێکۆڵینەوەیە کە یەکێتی پەیمانگای ئەڵمانی هەستاوە بە دەرخستنی زیانەکانی نێرگەلە تا لە ئەنجامدا گەشتە ئەو ئەنجامەی کە ڕێژەیەک لە یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە کە لە ئەنجامی سووتانی خەلوزەکەدا دروست دەبێت. زیاد لەمەش مژینی لەش لە کاتی نێرگەلە کێشاندا بۆ هەندێ مادەی دیکە کە لێی دەردەچێت وەک زەرنیخ و نێگڵ و کڕۆم. ئەمانەش ئەرکەکانی سی لاواز دەکەن و بگرە لە کاریشی دەخەن و ئەگەری توشبوونیشی بە شێرپەنجەی زۆرترە. یەکێک لە مادە زیانبەخشەکانی تری بریتیە لە مادەی قاڕ کە بەرپرسی یەکەمە لە دروستکردنی پەڵەیەکی ڕەش لەسەر سی. ئەم مادەیە هۆکاری توشبوونی شێرپەنجەی سیە بێگومان ئەم جۆرە شێرپەنجانش پەنا بەخوای گەورە دەبنە هۆی مردن. ئێمە گەیشتینە ئەو قەنەعەتەی کە جگەرە حەرامە لەبەر ئەو زیانانەی کە ڕوون کرایەوە. ئەی نێرگەلەیە کە زیانی لەو زۆر زیاترە چۆن حەرام نابێت کەواتە هەر ئەو بەڵگانەی کە جگارەی پێ حەرام کرا ئەوە لە پێشترا کە نێرگەلەشی پێ حەرام بکرێت. بۆیە دەڵێن تاکەی ئێمەی لاو لە نێو کۆت و زنجیری ئارەزوو با و مۆدیلی خراپدا بژین. تاکەی دایکان و باوکان و بەرپرسان و کاربەدەستان چاو لە پاشە ڕۆژی ئەم هەموو لاوە دەنووقێن و ئاوڕێک بەلای چارەنووس و بەرژەوەندیەکانیاندا نادەنەوە. هەتاکەی بە کۆتکراوی بمێننەوە و ئەو حەمکە گەنجە لە لێتاوی بێکاری و هۆشیار نەکردنەوەیان لە زیانەکانی ئەو شتانەی کاپەنای بۆ دەبەن بژین. تاکەی کاتە زێڕینەکانیان لە گازینۆ و چاخانەکان و لەژێر سووتانی خەلوزێکدا بەسەر بەرن و بە دەست و گیرفانی خاڵیەوە بڕۆنەوە کە یەکێک لە شوێنەوارە خراپەکانی ئەو بێکاری و شوێنانە بریتیە لە کێشان و فێربوونی جگەرە و نێرگەلە و عەرەق و کومار. تاکەی دەتوانن ڕیش بە سەربازەکانتان بتاشن ناتوانن نێرگەلە مەنع بکەن.
ناتوانن ئارەق لە شوێن و لە شوێنە بەناوبانگەکانی وەکو ئیسکان مەنع بکەن. لە سوودەکانی وازهێنان لە جگەرە و نێرگەلە: یەکەم، دوای 2 کاتژمێر وازهێنان ڕێژەی نیکۆتین لە خوێندا دادەبەزێت بۆ نیوە. دووەم، لە دوای 8 کاتژمێر یەکەم ئۆکسیدی کاربۆن لە خوێندا و پەستانی خوێن دادەبەزێت و ڕێژەی ئۆکسجین بۆ ئاستی ئاسایی بەرز دەبێتەوە. سێەم، لە دوای 24 کاتژمێر ئەگەری توشبوون بە وەستان و نەخۆشیەکانی دڵ و مولولەکان و شێرپەنجە کەم دەبێتەوە. چوارەم، پاش 48 کاتژمێر هەندێک لە ئەندامەکان جارێکی دی دەست بە گەشە و چاڵک بوونەوە دەکاتەوە. پێنجەم، ماڵ و خێزانەکەشت لە جگارەکێشانی بەزۆر ڕزگار دەکەیت. شەشەم، سوست و چاڵک دەبیت و توانای هەڵسوکەوت و وەرزشکردنت ئاسان دەبێت. حوتەم، متمانەت بە خۆت زیاد دەکات و هەر ئاکارێکی ناباشت تێدا بێت دەتوانیت بیگۆڕیت. هەشتەم، بۆنی دەم و ماڵ و جلو بەرگت خۆش دەبێت. نۆیەم، پارە و داهاتت زیاد دەکات. دەیەم، لە ناو خەڵکدا گەورەتر دەبیندرێت. نێرگەلە زیانێکی گەورەی هەیە، ئەگەرچی بۆ تەنها جارێکیش لە ژیاندا بکێشرێت، چونکە لە تەنها دووگەڵی نێرگەلەیەکدا 72 ملکەم لە یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە. لە کاتێکدا 45 ملیم دووکەڵ لە نەگزۆزی ئۆتۆمبیلێکدا و 55 ملیم لە ژەهری کوشندەی گیانەوەر و مێروودا هەیە. ئێستاش با بین باسی سوودەکانی جگەرە و نێرگەلەشتان بۆ بکەین. ئێمە ئەم هەموو قسەیەمان بەم دوو چەپکە گوڵان نازدارەوت. بێگومان لە سوود و قازانج خاڵی نین و کۆمەڵێک لایەنی باشیشیان تێدایە. جابە بە ویژدانەوە بیخەینە ڕوو، ئێوەش بە ئینسافەوە گوێ بگرن و بزانن وانە. فەرموو ئەمانە سوودەکانیانە و بە جوانی لەبەریان بکەن. یەکەم، پیر نابیت، چونکە هەر بە گەنجی دەمریت. دووەم، بە بەردەوامی هاوڵی تازە دەناسیت، چونکە هەر ڕۆژەی دەچیت بۆ لای دکتۆرێک. سێەم، دز ناوێرێت دزیت لێ بکات، چونکە بەردەوام دەکۆکیت و زۆر جار بەخەبەرە. چوارەم، خەڵک زۆر سەردانی ناکەن، چونکە بۆنی ناخۆشە. هیوادارم هیچ کات ئەم سوود و دەستکەوتە گرنگانە لەبیر نەکرێن و کاکی جگارەکێش و نێرگەلەکێش هەمیشە لە بەرچاوی بێت و لە پشت سەری خۆیەوە هەڵی بواسێت. ئایا ئێستا بە زیانەکانی مەی و جگارە و نێرگەلە ئاشنا بوویت؟ ئایا دوای گوێبیستبوونی ئەم بابەتانە گەیشتیتە ئەو ئەنجام و قەناعەتەی کە 100% خواردنەوە و کێشانیان حەرام و گوناهە؟ ئایا دەزانیت دەتکوژێت؟ ئەوە بیان و عوزر نەما لە قیامەتدا بگوترێت خوایە نەمزانی. ئەوە ڕوون کرایەوە و پەردا لەسەر ڕاستیەکان هەڵماردرا و ئەگەر تا ئێستا بەم شێوەیە نەتزانیوە ئەوە پێت ڕاگەیەندرا. جا سەرپەشک بە لە هەڵبژاردننی هەڵمژینی تاڵاو و خۆشیەکی کەمدا، بەڵام سەرنجامێکی ڕەش لە دنیا و قیامەتدا، یاخود سەلامەتی و تەندروستیەکی باش. ئومێ دەکەم لەم بەرە بەیان و دابەزینی ڕێژنەبارانی ڕەحمەتی پەروەردگاردا کە ڕێگەی دووەمیان هەڵبژێریت، تاکو سەرفرازی دنیا و قیامەت ببیت، چونکە حکمی شەرعی و حەرامبوونی نێرگەلە لە هیچ گەرە زۆرتر و خراپترە. بە ئومێدی وازهێنان و متمانە بەخۆبوون و تەندروستیەکی باش، خوای گەورە بە لوتفی خۆی یارمەتیمان بدات لەسەر وازهێنان لە هەموو کردار و گفتارێک کە لەی ڕازی نییە و ئەم چەند لاپەڕە کەمەش لە ئێمە وەربگرێت و نەدرێتەوە با ڕووماندا. خوایە قەڵەم و کارمان بە بڕشت بکەیت و بەرهەم و دەرەنجامی جوان و باشی هەبێت. آمین. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بهیوای دوعای خێرتان. حفتی سی 2011 سلێمانی. لە کۆتاییدا سپاس و دوعای خێر بۆ ڕێزداران مامۆستا مەلا ئەحمەدی شافعی و مامۆستا تەحسین حەمە غەریب پێداچوونەوەی بەشە شەرعی و ئاینەکەیان بۆ کردم و بەڕێزان بەڕێز دکتۆر عەبدولواحید حەمە ساڵح پسپۆری نەشتەرگەری گشتی و مەمک و غوددە و دکتۆر فەرەیدون فەهمی لە بەڕێوبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە پێداچوونەوەی خێرا و ڕاوسەرنجیان بابەتەکەیان دەوڵەمەندتر کرد.
سەنتەری پەرەپێدانی لاوان کە ئەو ڕاپرسیە ورد و باشەیان پێدام هەموو ئەو بەڕێزانەی کە بە تەنها وشەیەکیش بێت یارمەتیاندام یان پێداچوونەوەی بەشێکیان بۆ کردبێتم لە دوعای خێر بێبەشمان مەکەن بۆ خۆمان و دایک و باوکمان و تەواوی براو کەسوکار و موسڵمانانی موحید و یەکتاپەرست و هەموو ئەو مجاهیدانەی لا پێناوی خوادا سەرباز و شەونخوونی دەکەن بۆ گەیاندنی پەیامی ئەڵڵا سوبحانە وتەعالە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.